بەڕێزان گەیشتینە بەشی سێم پاری 10 12 ڕێگا بۆ هاوبیرکردنی کەسانی تر. چاوەڕوان مەبن لە مشت و مڕەدا لە سەداسەد سەرکەون. خۆشەویستان، زۆرێک لە کۆتایی جەنگی جیهانی تێنەپەڕی بوو کە شەوێکیان لە لەندەن وانەیەکی بەنرخ فێر بووم. لەو کاتەدا من لە بەردەستی ڕاست ئیسمیت بووم. ڕاست ئیسمیت لە کاتی جەنگدا یەکێک بوو لە چاکترین و لێهاتووترین فڕۆکەوانە ئوستورالیەکان لە فەلەستین. ماوەیەک پاش ڕاگەیاندنی ئاشتی و لە ماوەی 3 ڕۆژدا دەوری دنیا گەڕا و بەم کارەی خەڵکی سەرسام کرد. بەر لەو هیچ کەس ئەم کارە گرنگەی ئەنجام نەدابوو. هەر بۆیە ئەو کاریگەریەکی سەرنجڕاکێشی دروست کرد. دەوڵەتی ئوسترالیا لە کاردانەوەی ئەم کارەی ئەودا $50,000 خەڵاتی پێشکەش بە ڕاست ئیسمیت کرد. پاشای بەریتانیا نازناوی جەنگاوەری لێناو بۆ ماوەیەک ئەو پلەی کە لە ئەمریکادا هەیبوو دایبەو. شەوێکیان منیش لەو میوانداریەدا بەشدار بووم کە بە شانازی ئەم فڕۆکەوانە ڕێکخرا بوو. لە میانەی خواردنی شێودا کابرایەک لە تەنیشتمدا دانیشت بوو بەسەر هاتێکی پێکەنی ناوی بۆ جێڕامەوە کە ئەم ڕستەیەم لەو بەسەرهاتەدا لەیاد ماوە. بەڵێ ئازیزان، بەدیهێنەرێک بوونی هەیە کە چارەنووسی ئێمەی بەدەستە و کارەکان لەسەر گونجاوی و خواستی ئێمە ڕێک ناخرێ، چونکە ویستی ئەو بەرزترە لە دەرچی ئێمە. جێڕەرەوە پاش وتنی ئەم ڕستەیە وتی ئەم ڕستەیە هی کتێبی پیرۆزە، چونکە دەمزانی ئەو ڕستەی سەرەوە هی کتێبی پیرۆز نییە. بۆ ئەوەی دەری بخەم کە زانیاریم پێیە بەبێ هیچ مەبەستێک و بێ ئەوەی کەس داوای کردبێت، وتم ئەو ڕستەیە کە وتان بە کەمێک دەستکاریەوە هیچ کەسپیرە کە شانۆنامەنووسی گەورەی ئینگلیزیە و هیچ پەیوەندێکی بە ئینجیلەوە نییە. ئەگەرچی ئەم ڕستەیە بە کۆمەڵە چەشنێکی جۆراوجۆر لە هەموو کتێبە ئاسمانیەکاندا هاتووە. بەرامبەرەکەم بەکە لە ڕقیەکی تایبەتیەوە وتی چیتان وت؟ هیچ کەسپیرە؟ مەحاڵە، گومانم نییە کە ئەم ڕستەیە هی کتێبی پیرۆزە و پەیوەندی بە شکسپیرەوە نییە. ئەم پیاوە لە لای ڕاستی منەوە دانیشت بوو. لە لای چەپمەوەیەکێک لە هاوڕێکانم بەناوی فرانک گامونەوە دانیشت بوو کە دەمزانی چەندەها ساڵ دەربارەی شکسپیر و بەرهەمەکانی ئەو متاڵای کردو و زۆرینەی نووسینەکانی شکسپیری لەبەردە خوێند. کاتێک کە لە ڕقیەکە لە ڕادەبەدەر بوو پێم وت ئایا ڕازیت کە بەڕێز فرانک گامۆنا متاڵای زۆری دەربارەی بەرهەمەکانی شکسپیر هەیە؟ پیاوەکە بە جوڵەی سەر وەڵامی ئەرەیدایەوە من وتم باشتر وایە داوەری ئەم مەسەلەیە بخینە ئەستۆی بەڕێز گامونەوە. پیاوەکە بە دڵێکی ڕازیەوە وتی باشتر لەمە نابێت، ئەوان کەسێکی شارەزان. من ڕوون کردە فرانک و دەمویست پرسیارەکەم ئاراستەی ئەو بکەم کە فرانک لە ژێر مێزەکەەوە قاچی نا بە قاچمدا وتی قسەکانی ئێوەم بیست. بیل تۆ هەڵە دەکەیت، ئەم پیاوە لەسەر حەقە، ئەوان ڕاز دەکەن. ئەو دەقە لە کتێبی پیرۆزدا هاتووە. ئەم ڕستەیە ڕاستەوخۆ هیچ پەیوەندێکی بە شکسپیرەوە نییە. لەو کارەی فرانک تێگەیشتم کە دەبێت قبول بکەم ئەو ڕستەیە هیچ کەسپیر نییە. لە کۆتایی میوانیەکەدا کاتێک دەگەڕامەوە بۆ ماڵەوە لە ڕێگا بە فرانکم و تۆ کە دەتزانی ئەو دەقە هیچ کەسپیرە بۆچی ئینکاریت کرد؟ فرانگامونە بەهێمنیەکەوە وتی بێگومان دەزانم کە ئەم ڕستەیە لە دیمەنی دووهەم لە پەردەی پێنجەمی شانۆنامەی هاملتدا هاتووە. بەڵام دیلی ئازیز، ئێمە بۆ میوانیەک بانکێشکرا بووین و بەرنامەوە هانەبوو کە دەربارەی سەلماندنی هەڵی کەسێک کارێک ئەنجام بدەین. تۆوا دەزانیت ئەگەر سەرکەوتیدایە بەو پیاوە بسەلمێنی ئەو ڕستەیە هیچ کەسپیرە، ئەو پیاوە دەیتوانی تۆی خۆش بوێت و سوپاسگوزاری تۆ بێت کە هەڵەکانی ئەوت سەلماندووە. چ ڕخنەیەکی تایە کە ئابڕووی ئەومان پاراستووە. ئەو کە لە سەرەتاوە بیر و ڕای تۆی نەپرسی بوو پێویستیشی بەڕادەربڕینی تۆ نەبوو، بۆچی دەبوو لەگەڵ ئەودا مشت و مڕ بکەین؟ فرانگامونە کە چەندەها جار واقع بینانە منی ڕێنمونی کردووە لەو باوەڕەشدایە کە زانیاریەکانی لە ڕێی خوێندنەوەوە بەدەست هێناوە. ئەو شەوە بەدەنجێشی نەرم و بە جۆرێک نەبێتە هۆی ڕەنجانی منوتی هەمیشە دوورە پەرێز بە لە مشت و مڕ، هیچ کەس پێی خۆش نییە لە مشت و مڕدا دۆڕاو بێت. فرانک بە لەسەرخۆیەوە وتی بێژەری ئەم ڕستەیە مردووە، بەڵام بەرهەمەکەی نەمر دەبێت چونکە ئاماژەی داوە بە ڕاستیەکی باڵا. گرنگ نەبوو لە فرانکم پرسی با بێژەری ئەم ڕستە چێیە، چونکە ئەو وانەیەکی فێرکردم کە هەرگیز ئەوە لە یاد ناکەم. بادان بۆشدا بنێم کە پێویستم بەوە هاوانەیەک هەبوو چونکە پێشتر پەرۆشی مشت و مڕ بووم. ئازیزان، لە لاوێتیدا هەمیشە لەگەڵ براکەمدا مشت و مڕم دەکرد دەربارەی هەر پێش هاتێک لەگەڵ ئەودا باس و خواسم دەکرد کە ئەمە لە کاتێکدا بوو کە هێشتا نەچوو بوو مەزانکۆ و لە هوەری پەیوین و مشت و مڕ کەمترین زانیاریەکم نەبوو. پاشچوونم بۆ زانکۆ ئاشنابوون لەگەڵ منتیق و یاسا و ڕێسای پەیوینکردن لە کۆڕی گفتوگۆکاندا ئامادە دەبووم. ماوەیەکی زۆر پاش تەوابوونی خوێندنی زانکۆ لە نیویۆرکدا هوەری مونازەڕەکردنم چەلەحانێ دەوتەوە و بە شەرمەوە دەبێت بڵێم بەنیاز بووم کە کتێبێکیش لەم بارەیەوە بنووسم، چونکە تا ئەو کاتە زۆر گوێم لە چەلەحانێ ڕاگرتە بوو. ڕخنەی زۆرم گرتە بوو. سەرنجام بەرەنجامی هەزاران مشت و مڕ و چەلەحانێم بۆ خۆم شیکار کردبوو. باشترین ئاکارێک کە تا ئەو کاتە لە بینرا و بیسراوەکان و خوێندنەکانی خۆم دەربارەی گفتوگۆ و چەلەحانێ دەستم کەوتبوو ئەمە بوو کە تەنها ڕێگەیەک بۆ سەرکەوتن و برنەوەی چەلەحانێ و مشت و مڕ نەچوونە ناو ئەو بوارەیە. هەر بەو شێوەیە کە لە ڕووداوەکانی بوومەلەرزە دەترسن و لێیان هەڵدێن، ئاوا لە مشت و مڕ و بگرە و بەردەش هەڵبێن و ڕابکەن. لا ڕوونکردنەوەی ئەو بیردۆزەی سەرەوە ئەوەتان لەبیر بێ کە بە هیچ شێوەیەک ناتوانرێت لە چەلەحانێدا سەرکەوتن بەدەست بێت. بەواتایەکی تر لە چەلەحانێدا
سەرکەوتنێک بوونی نییە، چونکە ئەگەر لە چەلەحانێدا دۆڕاو بوویت ئەوە هیچت بەدەست نهێناوە و ئەگەر براوەش بوویت دووبارە هەر دۆڕاویت دەپرسن بۆ کەواتە سەرنج بدەنە ئەم خاڵەی لای خوارەوە. بەڕێزان گریمان کە لە چەلەحانەیەکدا بە هاواری سەرکەوتنەوە کە لە بەردەم ڕکەبەرەکەدا ئەنجامی دەدەیت و ئەو بابەتت سەلماندووە کە کەسی دۆڕاو کەسێکی نەزانە، پاش ئەوە چی پێدەچێت زۆر خۆشحاڵ ببن، پاش خۆشحاڵی چه ئاکامێکتان دەست دەکەوێت بەوتان سەلماندووە کە لە ئێوە پەسترە، بەم جۆرە هەستی ئەوتان بریندار کرد و بە شێوەیەکی سروشتی ئەو لە سەرکەوتنی ئێوە زۆر تووڕێ، ئەنجامی کۆتایی بەم شێوەیە دەبێت. هەوڵی ئێوە لە گۆڕانی کەسانی تردا بێهودە و هیچە، چونکە ئەوان لەگەڵ ئەو هەموو هەوڵ و کۆششەی ئێوە لەسەر ڕای خۆیان سوورن. کۆمپانیای پنمیتوال بۆ قەرەبوو ئەم ڕستەیەی بۆ کارمەندانی خۆی هەڵبژاردووە. مشتومڕ مەکەن. ڕێگەی قەناعەت پێکردنی کەسانی تر مشتومڕ و چەلەحانێ نییە، چونکە ناکرێت بیری مرۆڤ بە مشتومڕ و بگرە و بەردە بگۆڕدرێ. چەند ساڵ لەمەوبەر ئێرلەندیەک لە پاتریک ئوهر لە یەکێ لە خولەکاندا ناوی نووسی کە خولی وێنە چێشان بوو تا ئەو جێگەی کە لە بیرمە بە ئوپەڕی حەزەوە لە پۆلدا ئامادە دەبوو. بەڕێز ئوهر لەگەڵ نەبوونی زانیاری پێویستدا حەزێکی زۆری بە مشتومڕ و چەلەحانێ بوو. بەڕێز پاتریک ئوهر بەپێی قسەی خۆی ماوەیەک شۆفێر بۆ پاش ئەوە بەکڕین و فرۆشتنی گەڵابەوە خەریک بووە. ئەم کەسە هاتبووە پۆلەکەی منەوە تا کارێکی بۆ ئەنجام بدەم کە لە پیشە تازەکەیدا سەرکەوتوو بێت. لە هەمان دانیشتەکانی سەرەتادا پاش کەمێک گفتوگۆ و چەند پرسیارێک گەیشتمە ئەو ئاکامەی کە بەڕێز پاتریک تەنانەت لەگەڵ ئەو کەسانشدا کە مشتومڕ دەکات کە مامەڵەی لەگەڵ دەکەن ئەو شەوق و زەوقێکی زۆری بە مشتومڕ و بگرە و بەردە هەبوو. بە شێوەیەکی سروشتی ئارەزووی وەها بوو کە لە چەلەحانەکاندا سەرکەوێ. بیری لێ بکەنەوە. گریمان مشتریەکی داما و ڕخنەیەکی لە یەکێک لە ئۆتۆمبیلەکانی بەڕێز پاتریکدا دۆزیوەتەوە و ئاراستەی ئەوی دەکات. بێگومان بەڕێز پاتریک دەست بە جێسوور هەڵدەگەڕێ و ئارەزوو دەکات یەخەی کابرا بگرێ. بەڕێز پاتریک بۆمی وت ئەگەرچی لەم ڕۆژانەی دواییدا زۆربەی جار لە مشتومڕەکاندا من سەردەکەوتم، جارەها ڕووی داوە کە کاتێک لە نووسینگەی کەسێکدا دەچوومە دەرەوە بە خۆمم دەوت چاک حەقی ئەم پیاوە گەمژەیەم خستە دەستێەوە و بابەتەکەم تێگەیان. بێگومان بەسەریدا سەرکەوتم، بەڵام بە هەر حاڵ نەمتوانی هیچی پێ بفرۆشم. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەم هێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 0950 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0950 495 14 10. بەڕێزان یەکەمین کێشەی من وەکو مامۆستای خول ئەمە نەبوو کە شێوازی قسەکردنی فێر بکەم، بەڵکو لە ڕاستیدا گەورەترین کێشەم ئەمە بوو کە ڕێگەیەکم دەستکەوێت تاکو و مشتومڕ و چەلەحانەی پێتر بکەم. ڕێگەی فێرکاری بەڕێز پاتریک زۆر بە سەختی پێورە، بەڵام ئاکامێکی باشی هەبوو، چونکە لە ئێستادا بەڕێز پاتریک یەکێکە لە گرنگترین نوێنەرانی فرۆشتنی کۆمپانیای واید مۆتۆر لە نیویۆرکدا. بەڕاست ئەو چۆن توانی ئەم پێگەیە دەست بخات؟ ئێستا چیرۆکەکە لە زمانی خۆیەوە دەبیستین. ئێستا ئەگەر بسمە نووسینگەی کڕیارێکەوە کە بڵێت چی بار هەڵگری واید بکڕم، بە هیچ جۆرێک ئۆتۆمبیلی چاک نییە. ئەگەر بە خۆڕایش بمدەنێ وەری ناگرم، چونکە دەمەوێت بار هەڵگرێکی هایۆسێن بکڕم. ئەوە پێی دەڵێم سیر کە براکەم بار هەڵگری هایۆسێن سیارەیەکی زۆر باشە. ئەگەر وەها ئۆتۆمبیلێک بکڕیت ئەوە زەرر نەکردووە، چونکە دروستکەرەکەی کۆمپانیایەکی زۆر باشە، فرۆشیارەکانیشی کۆمەڵە کەسێکی لێهاتوو شارەزان. لە بەڕێز پاتریکم پرسی بۆچی ئەم مەسەلەیە باز دەکەیت و لە بری پڕۆپاگەندا بۆ بەرهەمەکەی خۆت ئەوە پشگیری لەو کاڵایە دەکەیت کە ڕکەبەری کاڵاکەی تۆیە. بەڕێز پاتریک زۆر بەهێمنیەوە وتی بۆ ئەوەی ئەو بێدەنگ کەم و مەجای مشتومڕ و بگرە و بەردەی بۆ نەهێڵمەوە، چونکە ئەو سەرەتا هەوڵی داوە کە من قەناعەت پێ بکە کە بار هەڵگری ڕکەبەر باشترە و وەها چاوەڕێیە کە لە وتەکەی بەرگری بکات. بەڵام کاتێک کە من لە ڕەهەندی پشگیری لە وتەکەی ئەو دەستمە پێش چیدی بابەتێک بۆ مشتومڕ نامێنێتەوە و ئەو چیتر ناڵێت کاڵای ڕکەبەر باشترە، چونکە من لەمە تێگەیشتم لەم قۆناغەدا چیدی قسەیەک بۆ وتن نامێنێت و بە ناچاری بابەتەکە دەگۆڕم و لە هەلێکی گونجاودا دەکەومە باسی باشەکانی بار هەڵگری مەبەستی خۆم و
داوام لە بەڕێز پاتریک کرد کە شێوازی ڕوبەڕووبوونەوەی بەر لەم قۆناغم بۆ ڕوومکاتەوە. ئەو وتی بەر لەمە ئەگەر کەسێک دەربارەی تایبەتمەندیەکانی بار هەڵگیری ڕکەبەر قسەی بکردایە تووڕە دەبووم و دەستم دەکرد بە خراپگوتن و ژماردنی کەم و کوڕیەکانی کاڵای ڕکەبەر. ئەوەی جێی سەرنجە هەرچی زیاترم دەوت ئاکامی پێچەوانم دەست دەکەوت، چونکە کەسەکە متمانەی بە کاڵای بەرامبەر زیاتر دەبوو. ئێستا کەبیر لەو ڕۆژانە دەکەمەوە خۆشم سەرسوڕماو دەبم. سەرسوڕمانم زیاتر لەوەیە کە چۆن پاش ئەو هەموو شکستە لە بواری فرۆشتندا تەجروبەم وەرنەدەگێت. بەڕێز پاتریک لە کۆتاییدا بە حاڵەتێکی پەژارەوە وتی چەند ساڵ لە باشترین تەمەنی خۆم سەرفی مشتومڕ و قڕەقڕ کرد. لە سەرنجامدا ئێوە منتان فێر کرد کە دەمم ببەسم و هەرگیز مشتومڕ نەکەم. جێی بایەخە کە سوودی دەمی بەستوو بۆ من زۆر زیاترە. بۆچی بنیامین فرانکلین ڕۆشنبیری ناودار لەم بارەیەوە بەم جۆرەیە؟ ئەگەری ئەوە هەیە کە بە کاریگەری مشتومڕ و بگرە و بەردە هەندێک جار سەرکەوتن بەدەست بێت، بەڵام ئەم سەرکەوتنە ڕووکەشە، چونکە هەرگیز ئاکامەکەی بەدڵی بەرامبەر نابێ. بەم بۆچوونە ئێستا کام ڕێگەیان هەڵدەبژێرن؟ یەکەم سەرکەوتنێکی ڕووکەش، دوو دەستەبەرکردنی بیرروڕای بەرامبەر. ئەمەش لە یاد نەکەن کە دەتوانن بە هەردوو مەبەستەکەش بگەن، واتە بە تیرێک دوو نیشان بپێکن. بەڕێزانیەکێک لە دامەزراوە ئابوووریەکانی بۆستن سەردەمانێک ئەم پارچەی ژێرەوەی چاپ کرد. من لە ئێستادا ئاگاداریەکم دەربارەی مەبەستی ئەو ڕۆژەی ئەو دامەزراوەیە نییە، بەڵام بێگومان مەبەستێکی هەبووە کە بۆ ئێمە ئەوەندە گرنگ نییە، بەڵکو ئەنجام وەرگرتنی ئێستایە. ئەم ئەگەرە بوونی هەیە کە ئێوە حەقتان لەلابێت و لە مشتومڕەکاندا سەرکەون، بەڵام چونکە ناتوانن لەم ڕێگەیەوە سەرنجی کەسانی تر ڕاکێشن، ئەوە هیچ سوودێکتان دەست ناکەوێت و ئەم کارە لەگەڵ دۆڕاندنی مشتومڕەکەدا هیچ جیاوازیەکی نییە. ویلیام مکئادو وەزیری خەزنەداری کابینەی ویلسۆن دەیوت پاش چەند ساڵ ژیان و چالاکی سیاسی گەیشتمە ئەو ئەنجامەی کە مەحاڵە لە ڕێگەی مشتومڕەوە بتوانم بەسەر نەزانێکدا زاڵ ببم. نازانم مەبەستی بەڕێز مکئادو کە بەهێمنێکی تەواوە نووسیوێتی نەزانێک چییە، بەڵام ئەزمونە فراوانەکانی ژیان ئەموانەی لای خوارەوەی فێرکردم. نەک هەر مەحاڵ، بەڵکو هەر ناکرێت و نابێت لە ڕێگەی مشتومڕەوە بەسەر خەڵکدا زاڵبی. ئەوەتان لەبیر نەچێت کە هیچ کەسێک هەر لە زانایەکەوە تا نەزانێک تەسلیمی بیر و باوەڕی ئێوە نابن. ئەگەرم بابەتەتان پێ قبول نییە، ئەوە سەرنج لەم نمونە واقعیەی کە بەسەر بەڕێز فریدریک پارسونزدا هاتووە بدەن. بەڕێز پارسونز زیاتر لە سەعاتێک بوو کە لەگەڵ کارمەندی ماڵیاتی داهاتدا لەسەر بابەتێک مشتومڕیان دەکرد. کارمەندەکە بەرگەیەکی دایە دەست بەڕێز پارسونز کە 9000 دۆلاری لەمەڕ ماڵیاتی هەیە. نەگەیشتوتە دەستی وەری نەگرتووە تا ماڵیاتەکەی بدات. بەڵام کارمەندەکە هیچ ئەم قسانەی نەدەچوو بە مێشکدا و دەیگوت بە من چی کە قەرزدارەکەی ئێوە ئەم پارەی نەداوە، ئێوە لە سەرتانە کە ئەم ماڵیاتە بدەن. بەڕێز پارسونز لە کاتی باسکردنی داستانەکەدا بۆی ڕوونکردینەوە. کارمەندی ماڵیات کابرایەکی زۆر وشک و خوێنسار بوو. ساعاتێکی تەواو بە بەڵگە و بورهانەوە ڕاستیەکانم بۆشی کردەوە، بەڵام هیچ گوێی بەم قسانە شل نەبوو. هەرچی زیاتر مشتومڕمان دەکرد کە لە ڕەختر دەبوو. کاتێک کە بینیم لەم ڕێگەیەوە ئاکامم نابێ، بیرم کردەوە کەوا باشترە واز لە مشتومڕ بێنم، لە دەرگایەکی ترەوە بچمە ژوورێ. هیچ عیبێکی نییە کە کەمێک ستایش و پێهەڵدانیشی بکەم. هەر بۆی وتم وابزانم ئەم بابەتە لە بەرامبەر کارە بەنرخ و پڕبەهاکانی ئێوەدا هیچ بێت. بەڕێزان ڕۆژگارێک منیش دەربارەی ماڵیات و شێوازی تەسلیمکردنی متاڵان دەکرد، بەڵام ئەم زانیاریەکانی من لەم بارەیەوە لە هەمان ڕادەدایە کە لە کتێبەکانەوە وەرم گرتووە، بەڵام زانیاریەکانی ئێوە هاوتایە لەگەڵ تەجروبەدا. هەندێک جار ئارەزوو دەکەم خۆزگە پیشەیەکم وەک پیشەکەی ئێوە هەبوایە، چونکە دەمتوانی لەم ڕێگەیەوە زانیاری بەنرخ دەست بخەم. ئەگەرچی ئەوەش بڵێم لە قسەکانمدا زەڕێک درۆ پیاڵدانی درۆی تێدا نەبوو. پاژەمەی قسەکانی من تەواو بوو. کارمەندی ماڵیات لەسەر کورسێکی خۆی قید دانیشت و پاڵی لێدایە و چەند خولەکێکی زۆر دەربارەی پیشەکەی خۆی دوا و ئەو شێوازە تەزویرانەی کە توانی بووی دەریان بخە بۆ من باز کرد و وردە ئاهەنگی قسەکردنەکەی گەرم و گورتر و دۆستانەتر بوو. پاشان باسی منداڵەکانی خۆی کرد. کاتێک کە لە من جا دەبەوە وتی دەربارەی کارەکەی ئێوە زیاتر بیری لێ دەکەمەوە و دووسێ ڕۆژی تر لە ئەنجامەکەی ئاگادارتان دەکەمەوە. بەڕێزان کارمەندی ماڵیات پاش 3 ڕۆژ هاتە نووسینگەکەی من وتی کە وازی لە وەرگرتنی ئەو بەشە ماڵیاتە هێناوە. بەڕاستی بەڕێز پارسونز و کارمەندی ماڵیات ئەوەیان دەرخست کە مرۆڤ لە بەرامبەر ستایش و پێهەڵداندا چەندەها ئەلاوازە و لە بەرامبەر مشتومڕدا چۆن دەوەستێتەوە. ئەو کارمەندەوەها چاوەڕوان بوو کە کەسانی تر بە کەسێکی بەبایەخی لە قەڵم دەن تا ئەو کاتێک کە بەڕێز پارسونز لەگەڵەوەدا مشتومڕی دەکرد. ئەویش دەیویست لەسەر گرنگی خۆی پێداگیری بکات و بەڕێز پارسونز بە هاتوو هاوارەکانی خۆی و زیاتر ئەم کارەی بۆ سەختتر دەکرد. هەر بۆیە ئەویش هەوڵی دەدا بەکەل لە ڕقی لە ڕاددەبەدەری خۆی بە گرنگ و بایەق لە قەڵەمدا. بەڵام لەگەڵ ئەمەی کە بێگومان بوو بەڕێز پارسونز بایەخی ئەوی دەرک کرد و چیدی مشتومڕ کۆتایی پێهاتوو. ئەویش بۆ پیاوێکی خەمخۆر و میهرەبان. کۆنستانت سەرۆکی پاسەوانەکانی ناپلیۆن کە بە شێوەیەکی سروشتی زیاتر کەسانی تر ژوسفین هاوسەری ناپلیۆنی دەبینی و زۆربەی کات بۆ پڕکردنەوەی کاتەکانی لەگەڵ ژوسفیندا بەلیاردی دەکرد.
دەکرد. ئەو لە لاپەڕی 73 بەرجی یەکەمیدا بە ناوی ژیانی تایبەتی ناپلیۆن دەنووسێ. لەگەڵەمەی کە لە یاریکردندا بلیارد لێهاتووی تەواوم هەبوو، بەڵام بەردەوام بە جۆرێک یاریم دەکرد کە ژوستین یاریەکە بباتەوە، چونکە ئەم کارەی من ئەوی زۆر خۆشحاڵ دەکرد. ئەم خاڵەی کە کۆنستانت گوتوویەتی بەردەوام لەبیرتان نەچێ. با بهێڵن کە موشتەریەکان هاوسەرانتان و هاوکارەکانتان لە مشتوم ڕەخێزانیەکاندا یاخود ئیداری و بازرگانی بەردەوام بەسەرماندا سەرکەون. بوزا دەڵێ نەفرەت و کینە هەرگیز لە ڕێگەی نەفرەت و کینەوە لا ناچێ، بەڵکو بە عاشق و ئەوین لا دەبرێ. هەڵەش بە مشتوم ڕوو بگرە و بەردە کۆتایی پێ نایە، بەڵکو پێویستی بە سیاسەت هەیە. کەسەکە دەبێت لە گۆشەنیگای کەسانی ترەوە بۆ مەسەلەکان بڕوانێ. لینکۆڵن ڕۆژێکیان ئەفسەرێکی لاوی سەرزەنش کرد بەهۆی مشتومڕکردنەوە لەگەڵ سەربازەکاندا. وتی هەر کەسێک نیازی گەیشتنی هەیە بە لووتکەی پێشکەوتن و گەشەکردن، ئەوە مەجالی بۆ مشتومڕ نابێ. بگرە و بەردە پیاوت و ڕەو ئاگر سروشت بەباردەهێنێ و سەرجەم ئەم هۆکارانە کۆنتڕۆڵی هەستەکان لە دەستی دەردەکات. لە کاتێکدا کە ئێوە لەسەر حەقن لە مشتومڕدا واز لەو حەقی خۆتان بێن و ئەم حەقە بدەن بە بەرامبەرەکەتان، وا باشترە ڕێگەکەی خۆتان بگۆڕن تا ئەمەی کە بە پشتبەستن بە لە خۆبایی بوونی خۆتان لە ڕێگەیەکەوە بچن کە سەجێکی دڕقاستان بگرێت و بگەزێ. تەنانەت ئەگەر سەگەکەش بکوژن برینی دانەکانی سەگەکە چاک نابێتەوە. بەم پێ ئەگەر وا بەنیازن کە خەڵکانی تر لەگەڵتان هاوبیر و هاوڕابن، ئەم دەستورەی یەکەم کە لە ژێرەوە هاتووە بگر نەبەر. باشترین ڕێگەی سەرکەوتن لە مشتومڕەکاندا خۆگرتنەوەیە لە چوونە ناو مشتومڕ و چەلەحانێوە. لە بەشی سێهم گەیشتینە پاری 11. شێوازی دوژمن بۆ خۆ پەیداکردن، ڕێگەی خۆپاراستن لە دوژمنکاری. تیۆدۆر ڕۆزڤەلت یەکێکە لە بە ئاگاترین سەرە کۆمارەکانی ئەمریکا. ئەو کاتەی کە لە کۆشکی سپیدا لە ناوەندی فەرمانڕەواییەکەی خۆیدا پێگەی هەبوو، وەکدان پیانانی خۆی وتی ئەگەر لە 175 کارەکانی خۆمدا ڕێگەی ڕاستم بڕی بێت، دەتوانم وەک مرۆڤێکی سەرکەوتوو متمانەم بە خۆم هەبێ. لە کاتێکدا یەکێک لە پیاوانی ناودار بە ئاگا و دەسەڵاتداری سەدەی 20م وها دەربڕینێکی هەبێت، دەبێ من و ئێوە چی بڵین؟ بەبێ پەردە دێڵێم ئەگەر ئێمە لە 155 کارەکانمان ڕێگەی ڕاستمان بڕی بێت، نەک تەنها دەبێت متمانەمان بە خۆمان هەبێت، بەڵکو دەبێت خۆمان بە مرۆڤێکی تەواو سەرکەوتوو بزانین. ئەگەر بە واقعبینیەوە گەیشتینە ئەو بەرەنجامە کە لە 155 کارەکانتان ڕاست و دروستە، بەبێ ترس دەتوانن بچنە واد ئستریت ڕۆژانەی $1 ملیۆن داهاتتان هەبێ. بێگومان ئەم توانایەش بەدەست دێنن کە فڵانە سەماکەری جوان و ناسرا و مارە بکەن بۆ خۆتان. بەڵام ئەگەر پێچەوانەیە ئەم مەسەلەیە ڕاست بێت، واتە لە 155 کارەکانتان ڕێگەی نادروستان بڕی بێت و تەنها کەمێکتان ڕاست بێت، چی؟ بڕاست لەم بارودۆخەدا دەتوانن بە کەسانی تر بڵێن کە ئەوان هەڵەیان کردووە یاخود لە هەڵەدان. مرۆڤ هەڵە دەکات و مرۆڤێک دەتوانێت خۆی بە سەرکەوتوو بزانێ کە ڕێژەی هەڵەکانی کەمترە. بە سەرنجدان لەم بیرۆکەی سەرەوە ئایا پێتان خۆشە کە ڕاستە و خۆ هەڵەکانتان بەڕوودا بدەنەوە؟ من کە هیچ پێم خۆش نییە، بەڵام هەندێک جار پێویستە کە هەڵەکانی کەسانی تر وەبیریان بهێننەوە. ئەو کات چی دەکەن؟ بەڕێزان، لەو حاڵە ناچاریانەدا دەتوانن بە سەیرکردنێک یاخود گۆڕینی لەحنی خۆتان واتە شێوازی ئاوازی دەنگتان بەبێ ئەوەی پێویست بە زیادکردنی هیچ وشەیەکە هەڵەیان تاوانی کەسی بەرامبەر بچێشنەوە بڕوویدا. ئەگەر بە کەسێک بڵێن ڕێگەکە بە هەڵە دەڕوات، نابێت چاوەڕێ ئەوە بن کە لەگەڵتان هاوڕابێت، چونکە ئێوە بە چ زوویەکی ژەهراوی برینێکی سەختتان کردوتە زانیاریەکانی کەسایەتی، ڕێز و بەگشتی هەستی خۆپەسەندنی ئەویش لە بەرامبەردا دەیەوێت تۆڵەی ئەم برینەی بکاتەوە. ئەو هێشتا نەگەشتۆتە ئەو پلەی کە لە کار و یاخود بیرۆکەدا واتە هەڵەکەیدا گۆڕانکاریەک هاتبێتە دی. ئێوە ئەگەر هەموو دانایی ئەفلاتون و ئەرستۆش وەک بەڵگە بۆ ئەو بهێنەوە، ناتوانن بیر و ڕای بگۆڕن، چونکە هەستی برینداربووی کە ئێوە هۆکاری بوون ئەو مۆڵەتەی پێنادات. هەرگیز و بە هیچ کەس نەڵێن دەمەوێت ئەمەت پێ بسەلمێنم، چونکە وتنی ئەم ڕستەیەش لە کارە نادروست و نەشیاوەکانە. ئەگەر بە کەسانێک بڵیت دەمەوێت چەند خاڵێکە دووە بیر بێنمەوە تاکو و بیر و باوەڕت بگۆڕی، بێگومان بە نەک هەردژایەتی ئەوە دووڕژاندووە، بەڵکو خۆنەویستانە شەڕت لە دژی ڕاگەیاندووە. لە کاتێکدا کە بەهێمنی و لەسەر خۆیشەوە زۆر بە سەختی دەتوانرێت بیر و ڕای کەسێک بگۆڕی، چۆن دەتوانن بە شەڕ و مشتومڕ ئەم کارە ئەنجام بدەن؟ بەڕاست بۆچی بەم کارەمان چێشە بۆ خۆمان بنینەوە و خۆمان تووشی دەردەسەری بکەین؟ لە
کاتێکدا کە ناچارن بابەتێک بە کەسێک بسەلمێنن زۆر ئارام و بەبێ ئەمەی کە بەرامبەر هەز بە مەبەستی ئێوە بکە دەتوانن کارەکەتان ئەنجام بدەن بە واتایەکی تر کارەکەتان بەم شێوەیەی لای خوارەوە بێت بە جۆرێک بە خەڵکان وانە بڵێنەوە کەوا نەزانن وانەیەکتان پێوتون چونکە ئەو شتانەی کە دەرک نەکراون وەک ئەو شتانن کە فەرامۆش کرابن لۆرد چستەرفیلد ئەو ناوە ناسراوەی کە بیر و بۆچوونەکانی لە ڕێگەی پەیوەندیەکانی مرۆڤەکانەوە ڕاگوشاوە ئەم ئامۆژگاریەی لای خوارەوەی بۆ منداڵەکەی وتووە تا ئەو جێگەی کە دەتوانی عاقلانەتر لە خەڵک ڕەفتار بکە بەڵام هەرگیز دەربارەی کارە عاقلانەکانت لەگەڵ کەسدا مشتومڕ مەکە لۆرد چستەرفیلد لە ڕوونکردنەوەی ئەم دەقەی سەرەوەدا دەڵێت ئەمڕۆ لە هەموو ئەو شتانەی کە 20 ساڵ لەمەوبەر بە یەک و دوو هەموویانم پێقبوڵ بوو بێزگە لە خشتەی لێکدان هیچ شتێکی تریانم پێقبوڵ نییە تەنانەت کاتێ بۆچوونەکانی ئەنشتاین دەخوێنمەوە دووبارە گومان و دوودڵی وازم لێ ناهێنێ لەبەر خۆمەوە دەڵێم نەکابیر و ڕایەک دەربڕم کە 20 ساڵی تر خۆیشم پێقبوڵ نەکرێت بەڵێ ئەمڕۆوەک و جاران لە هیچ شتێک دڵنیا نیم سوقرات لە ئەسینا زۆر جار بە شاگردەکانی دەگوت تەنها شتێک کە لێی دڵنیام ئەمەیە کە هیچ شتێک نازانم لە نێوان زانایانی ناوچەی ڕۆژهەڵاتدا هەروەها زۆرێکن کە دانیان پیاداناوە کە هەرچی زانست و زانیاریان زیاد کردووە بە هەمان ڕادەپەیان بە نەزانی خۆیان بردووە ئەمە لە تایبەتمەندیەکانی مرۆڤە کە بە هەر دەستکەوتێک ئەوە کۆمەڵە مەسەلەیەکی تازە لە بەردەم خۆیدا دەبینێتەوە کە هیچیان لێ نازانێت ئازیزان کاتێک کەسێکی وەک سوقرات کە تێپەڕبوونی دەیەها سەدە ڕاستی دەستکەوت و زانیاری ئەوی سەلماندووە دان بە نەزانینی خۆی دابنێ ئەی چۆن من و ئێوە کە کۆمەڵە مرۆڤێکی ئاسایی زیاتر نین دەتوانین خۆمان لە سوقرات بە باشتر دابنین بەوە هابیر و ڕایەکەوە کە من هەرگیز بە کەسانی تر ناڵێم ڕێگەکەیان هەڵەیە ئەوەی جێی سەرنجە ئەمەیە کە لەم شێوازە چ بەرەنجامێکی گونجاو و مەرگرتووە من کاتێک کە کەسێک بابەتێک بە هەڵە پێشکەش دەکات و یاخود تووشی کارێکی ناشایستە دەبێت بەم جۆرە بابەتەکەی لەگەڵدا تاوتوێ دەکەم تکایە کەمێک سەرنجم بدەنێ من جۆرێکی تر بیرم دەکردەوە ئەگەرچی بۆی هەیە هەڵم کردبێت چونکە چەندەها جار تووشی هەڵە بووم تکاکارم سەرنجی بیر و ڕاکەی من بدەن چونکە حەز دەکەم ئەگەر هەڵەیەک لە کارەکەمدا هەبێ ڕاستی بکەمەوە کەواتە باشترە جارێکی تر چاو بە ڕاستیەکاندا بخشێنینەوە ئێوەش لەم شێوازەدا سوود وەربگرن چونکە ئەنجامێکی سەرسوڕهێنەری دەبێت هیچ کەس لە هیچ بار و دۆخێکدا ڕخنە لە موشانە ناگرێ ئەگەرچی ئەم شێوازە لە داهێنانەکانی من نییە بەڵام ئەم شێوازە لەلایەن زانایەکەوە سوودی لێ دەبیندرا کە پاش بێگومان بوون لێی بە باشم زانی پەیڕەوی لێ بکەم بەڕێزان من جارێکیان لەگەڵ ئێستیفانسون گەڕیدە و زانای بەناوبانگ چاوپێکەوتنێکم کرد ئەم پیاوە زانایە 11 ساڵ لە تەمەنی خۆی لە گۆی باکووردا بەسەر بردبوو 6 ساڵی ئەو ماوەی بە خۆراکێک بەسەر بردبوو کە بریتی بوو لە ئاو و گۆشت من پرسیارم لێ کرد بەم جۆرە خواردنە لەو شوێنە نیازی چ جۆرە شتێکت هەبوو ئایا ئەو ئەنجامەی کە دەدویست دەستت کەوت وەڵامەکەی بەڕێز ئێستیفانسون هەرگیز لەبیر نەکەن ئەو بەلەسەر خۆیەوە لە وەڵامی مندا وتی زانایەک هەرگیز هەڵناستێت بە سەلماندنی شتێک و تەنها هەوڵ دەدات کە ڕاستیەکان دەست بخا ئەگەر ئێوەش قەناعەتتان هێناوە کە پەیڕەوی لە شێوازی زانایان و شارەزایان بکەن دڵنیابن کەس ڕێتان لێ ناگرێ ئەگەردان بە هەڵەکانی خۆتاندا بنێن هەرگیز دووچاری زەحمەت نابن و جێی بایەخە کە دان پێدانانی هەڵەکان لە مشتوم ڕیشتان بە دوور دەگرێت چونکە بەم جۆرە کەسانی تریژ ناچار دەکەن کە هاوشێوەی ئێوە ڕێگەی یەکسانی و هاوسەنجی بگرنەبەر بێزگە لەمەش کەسانی تریژ ناچار دەکەن کە نەکە ئەوانیش تووشی هەڵەبوو بن ئەگەر دڵنیان کە کەسێک هەڵە دەکات و ئێوە بەنیازن سەرسەریانە هەڵەکێ بدەنەوە بەڕوودا سەرەتا بیری لێ بکەنەوە کە چی ڕوودەدات با بەهێنانەوەی نمونەیەک بابەتەکە زیاتر ڕوون بکەینەوە بەڕێز لێز کە پارێزەرێکی لاوی ئەمریکاییە لەم دواییانەدا بابەتێکی زۆر گرنگی لەیەکێک لە دادگا گەورەکانی نیویۆرکدا تاوتوێ دەکرد کە ئەم بابەتە گرنگە پەیوەندی هەبووە بە ڕێژەیەکی زۆری پارەوە لە میانەی مشت و مڕدایەکێک لە قازیە باڵاکانی دادگا بە بەڕێز لسی وت یاسای هێزی دەریایی سنووری ئەم بابەتە تایبەتیانەی بۆ 6 ساڵ داناوە وانییە کاتێک قازی لە قسەکردن بۆەوە بەڕێز لس سیرێکی کرد و بە سەرسەریانە پێیوت نەخێر بەڕێز یاسای هێزی دەریایی هیچ سنوورێکی بۆ ئەم بابەتانە دانە ناوە و دوجار کە بەڕێز لس ئەم بابەتانەی بۆ باسکردم وتی لەگەڵ وتنی ئەو قسەیە بێدەنجێکی مەرگبار بەسەر هۆڵی دادگادا زاڵ بوو وەک بڵێ پلەی گەرمی دابەزی بۆ ژێر پلەی سفر ئەگەرچی حەق بە من بوو قازی بە هەڵەدا چوو بوو بەڵام ئایا لەمەی کە لە ناو ئەو جەماوەرەدا هەڵەیەکمدا بۆ بەڕوویدا سوپاسی کردم نە هەرگیز هێشتاش دەزانم دەبوو ئەو مشتومڕە من تیایدا سەرکەوتمایە چونکە بەڵگەی پێویستم خستە بووە بەردەم و باشتر لە هەر کارێکی تر قسەم کردبوو بەڵام بەهۆی ئەوەی هەڵەی
ڕووداوێکی تێگەیشت و زانام لە بەردەم کۆمەڵێکدا دابەوە بەڕوویدا لەم کێشەیەدا سەر نەکەوتم. من بە ئاشکرا هەڵەیەکم دابەوە بەڕوویدا، ئەویش بە ئاشکرا پێی ناخۆش بوو بەڕاکەی خۆی لە بەرامبەر ئەو جەماوەرەدا بێڕێزی بەرامبەرم نواند. لە نێوان خەڵکدا کەسانێک کە منتیقی بیر دەکەنەوە زۆر کەمن کە لە بەرامبەر ئەم ژمارەکەمەدا زۆرینەیەک بوونیان هەیە کە بەبێ جیاوازی کینەی و هەڵەکارن. منیش لەم زۆرینەیەم هەوڵ دەدەم ڕێگە چارەی بۆ بدۆزمەوە. ئەم زۆرینەیە بەهۆی لە خۆبایی بوون و حەسادەت و بەدگومانی کوێر بوون. خاڵی سەرنج لە نێوان ئەم دوو گروپەدا ئەمەیە کە هیچ یەک لەوان ئامادەنین بە ئاسانی واز لە بیر و باوەڕەکانی خۆیان بێن و گۆڕانکاری تێدا بکەن. ئایا ئێوە بە ئاسانی ڕازی دەبن کە ئاینزای خۆتان بگۆڕن لە ئاستێکی نزمتردا؟ ئایا پێتان خۆشە کە ئەو خواردنانەی کە ساڵەهای ساڵە حەستان لێی بووە بەدەمتان خۆش بووە بە قسەی من دێڵێم خواردنێکی باش نییە و بیگۆڕن بەو خواردنەی کە من پێم باشە ئێوەش بیگۆڕن؟ من کە گومان ناکەم تەنانەت ئامادەش بن بە قسەی من بیرروڕای خۆتان دەربارەی کلارک گیبڵ و هەمفری بۆگارد بگۆڕن. هەر بۆیە ئەگەر ئێستاش هەرسوورن لەسەرەوەی کە هەڵەکانی خەڵکانی تر بدەنەوە بەڕوویاندا، پێشنیار دەکەم هەموو ڕۆژێ دەمە و بەیان پاش خواردنی نان و چایی دابنیشن و ئەم دێڕانەی لای خوارەوە بخوێننەوە کە لە کتێبی پرۆفیسۆر جیمس هاردی ڕیدنسونەوە وەرم گرتوون. هەندێک جار بەبێ هیچ هۆکار و بەڵگەیەک بیرروڕای خۆمان دەگۆڕین، بەڵام ئەگەر پێمان بڵێن کە ڕێگەکەمان نادروستە و بە هەڵەدا دەچین، ئەوە لەم تۆمەتە پەرێشان فکر و ناڕەحەت دەبین. بیر و باوەڕە جۆرا و جۆرەکان زۆر بە خێرایی وەردەگرین و بەڵام ئەگەر کەسێک بیوێ لەو بیر و باوەڕانە پاشگەزمان کاتەوە ڕەجی لاملماندا ئاوسێ. لێرەدا ئەوە بیر و باوەڕ نییە کە بۆ ئێمە ئازیز و بەڕێزە، بەڵکو هەست دەکەین کە خۆپەسەندی و لە خۆبایی بوون و کەسایەتیمان کەوتۆتە بەرهەڕەشە و دەست بەجێ بەرگری لێ دەکەین. خۆشەویستانم، ئازیزانم، لە واقعدا ئێمە بەرگری لە خۆپەسەندی دەکەین نەک لە ئەندێشە. لە ژیانی مرۆڤدا جێناوی کەسی یەکەم من کە تاکە وشەیەکی دووپیتی بچووکە ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێ. ئەگەر مانای ئەموشە دووپیتیە بە جوانی دەرکەین، ئەوە هەنگاومان ناوەتە ناو ڕێگەی خۆناسین کە سەرەتای واقعی عەقڵ و زانستە. کاتێک کە دەڵێن کتێبی من، خانووی من، وڵاتی من، باوکی من، ڕۆڵەی من و خودای من، هەستی خاوەندارێتیەک دەگوێزنەوە بۆ بەرامبەر کە ئەرچێک دەخاتە سەرشانتان. ئاگەر ڕخنە لە شتێک بگیرێت کە من خاوەنیەتی تووڕە و ناڕەحەت دەبین. لە کاتێکدا زۆر شت هەن کە مومچینە ڕخنیان لێ بگیرێ، بەڵام چونکە لەگەڵ مندا پەیوەندی نییە نابێتە هۆی ڕەنجانمان. واتای وەها قسەیەک ئەمەیە کە هیچ کەسێک هەبوونی عیبە و ڕخنەی پێخۆش نییە. هەمومان سوورین لەسەر ئەوەی کە لەسەر بیر و باوەڕ و دەستکەوتەکانی خۆمان پێداگیر بین و هەمیشە بەڕاست و دروستیان بدەینە قەڵەم. بەواتایشی تر زۆر دژوارە ئەوە قبول بکەین کە دەستکەوت و بیر و ڕاکانمان هەڵەیە. هەر کاتێک کەسانی تر ڕخنە لە بیر و بۆچوونەکانمان بگرن و گومانی لێ بکەن، دەست بەجێ 1001 بەڵگەیان بۆ دەهێنینەوە کە بیر و ڕای بەرامبەر خۆی هەڵەیە و نەک بیر و ڕای ئێمە. لەوە هەبار و دۆخێکدا کە مشت و مڕدێتە کایەوە، ئێمە بە خستنە ڕووی بەڵگە لە بیر و ڕاکانمان بەرگری دەکەین. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان، دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 0850 172 0132. مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10. ماوەیەک لەمەوبەر کەسێکم ڕاستپار کە لە بواری ڕازانەوەی ناوماڵدا دەستی هەبوو تاوەکو و بارودۆخی ناوماڵەکەم بۆ بڕازێنێتەوە. ئەو پیاوە کاتێک کارەکەی تەواو کرد و حیسابەکەی پیشاندام واقم ڕوە. ئەو ڕێژەیە لەگەڵ بۆچوونەکەی مندا نەدەگونجا، بەڵام کاتێک کرابوو دەبوو پارەکەی بدرێت. چەند ڕۆژ پاشەوە یەکێک لە هاوڕێکانم هاتە ماڵی ئێمە و سەیرێکی دەرودیواری ڕازاوی ماڵەکەمی کرد. کاتێ پرسیاری بڕی تێچوونی لێ کردم، منیش وەڵامم دایەوە. بە هاوارەوە وتی: چی دەڵێی؟ ئەو ژمارەیە ترسناکە، دەترسم تۆیان هەڵخەڵەتان دەبێت. ئەو هاوڕێم ڕاستی دەکرد، بەڵام کەمتر کەسانێک هەن کە دان بە هەڵەکانی خۆیان دابنێن و منیش چونکە جیاوازیم لەگەڵ ئەم مرۆڤانەدا نییە بۆ پاساوی کارەکەم وتم: کاڵای لوکس و ڕازانەوە
گرانبەهان. ئەم کاڵایانە چونکە بۆ هونەر بەکاردەبرێن بە هەر نرخێکیش بفرۆشترێت هەرکەمە و هێشتا هەرزانە. ئەگەرچی ئەم قسانم بۆ پاساودانی کارەکەی خۆم کرد ڕۆژێک دوای ئەوە هاوڕێیەکی تر هاتە سەردانم. ئەم هاوڕێیە بە پێچوانەی ئەوەی یەکەم لە ڕازاندنەوەی ژوورەکە زۆرێک ستایشی کردووتی چەندە حەز دەکەم منیش خاوەنی وەها کاڵاگەلێکی بە نرخی جوان بوومایە. ئەم کاڵایانە زۆر بەنرخن و هەرچەندەت لە بریاندا بێت هێشتا هەرکەمە. کاردانەوەم لە بەرامبەر ئەمیاندا بە تەواوەتی جیاواز بوو چونکە بەومود ڕاستیەکەی ئەوەیە من ئەوەندە دەوڵەمەند نیم کە بتوانم پارەی وەها ڕازانەوەیکی گرانبەها بدەم و ئێستاش زۆر بەداخەوم کەوا هەپارەیەکم لە دەست دەرچووە. لە وەڵامی پرسیاری یەکەمدا هەوڵم دەدا لە ڕاستی دەرباز بم، بەڵام لەبارەی پرسیاری دووهەم گوێری خۆم دەستکەوتەوە. دانم بەهەڵەیەکی خۆم دانا کە هۆی ڕەفتاری دووهەمم لە سەرخۆی و بەڕێزی هاوڕێی دووهەمم بوو. هاوڕێی یەکەم هەوڵی دابوو هەر لە بنەڕەتەوە ڕەفتارەکەی من بە هەڵە بزانێت و منیش لە بەرامبەریدا سنگرم گرتبوو. بەڵام هاوڕێی دووهەم بەهاو دەردی و دەربڕینی حەز بە هەڵەیەکی وەک هەڵەکەی من کردن ئەو بوێرەی لە مندا بەدیهێنا کە لە دانپیاداناندا نەترسم و سەنگەر نەگرم. جگە لەم بابەتە بە گوتنی من هەروەها هیچ بەڵگەیەک نییە کەوامان لێ بکاتدان بە هەموو شتێکدا بنین و شانازی بکەین کە هەڵەمان کردووە و ڕێگەی نادروستمان بڕیوە. ئەگەر کەسێک بە زۆر بیەوێت ئیعترافمان پێ بکە و نەزانم بتوانێت لە 100% سەرکەوتن بەدەست بێنێ. هوراس گریلی بەناوبانگترین ناوی دژ لە دنیای ڕۆژنامەگەریدا کە یەکێک بوو لە بەڕێوەبەرانی ڕۆژنامەکانی ئەمریکا لە سەردەمی ئەبراهام لینکۆڵن و ئەو سەردەمەی کەچیدی یاسای بەڕێوەبردننی تێدا هەڵوەشایەوە لە هەموو ماوەی چالاکی خۆیدا بە ئاشکرا دژایەتی لینکۆڵینی دەکرد و لەو باوەڕەدا بوو کە سەرنجام لە ڕێگەی فشار و جنێ و چۆچی پێدا دەدات و ناچاری دەکات تابیر و ڕاکەی خۆی بگۆڕێت. بەڕێز هوراس گریلی چەند مانجێک ئەم شێوازەی پەیڕە و دەکرد. تەنانەت لەو شەوەشدا کە ئیبراهام لینکۆڵن بە گولەی بوت لە پێکەوت و کوژرا ئەم ڕۆژنامە نووسەوتارێکی تونند و تیژی دژ بە سەر و کۆماری کوژرا و نووسی کە لە ڕستەکانیدا تانە و تەشەر و سوکایەتی پێکردن ئاشکرا بوو. بەڵام ئایا توانی لینکۆڵن بکاتە هاوبیر و ڕای خۆی؟ هەرگیز. بە تەهدید و تۆقاندن گاڵتە پێکردن جنێودان و تەنانەت سەرزەنشتیش ناتوانین بگەینە مەبەستێک کە گۆڕانی بیرروڕای خەڵکی بە قازانجی خۆمان بێ. لێرەدا خراب نییە پێشنیازێکمان هەبێت بۆ ئەو کەسانەی کە پێیان خۆشە لە بواری ڕەفتار و هەڵسوکەوت لەگەڵ خەڵکانی تردا زانیاریان هەبێت. لەم پەیوەندیەدا ئەو کتێبەی کە بنیامین فرانکلین لەبارەی ژیانی خۆیەوە نووسیوێتی دەتوانێت بۆ ئەوان زۆر کاریگەر بێ. ئەم کتێبە یەکێکە لە باشترین و بەسوودترین ئەو کتێبانەی کە لەلایەنی فێرکاری ڕەفتاریدا نووسراوە. بنیامین فرانکلین لە سەرەتای ئەم کتێبەدا نووسیوێتی کە چۆن سەرکەوتوو بووە لە دەسەڵگرتن لە مشتومڕ و بگرە و بەردە و هەر ئەم گۆڕانش خستی ڕیزی گەورە سیاسەتمەدارەکانی ئەمریکاوە. کاتێک کە فرانکلین زۆر لاو بوو یەکێک لە هاوڕێ بە تەجروبەکانی ئەو دەباتە کەنارێکەوە و چەند خاڵی وەبیر دەهێنێتەوە کە ئەمە بەشێچێتی. بنیامین تۆلاوێکی زۆر هەڵەشیت لەگەڵ هەر کەسێکدا کە دژایەتی بیرروڕات دەکات بە توندی ڕەفتار دەکەیت و لایەنی کەمی ئەوەیە کە ئەو دەترسێنی هەر لەبەر ئەمەیە کە هیچ کەس ڕاکەت پەسەند ناکە. جگە لەوەش هاوڕێیانی تۆ حەز بە دووری دەکەن لە تۆ تا لەگەڵ بوونت. خۆت دەزانی کە کەس توانای دژایەتی کردنی تۆی نییە. پێدەچێت هەر لەبەر ئەمەش بێت کە هیچ کەس هەوڵ نادا بەرەو ڕێی ڕاست ڕێنمونیت بکە چونکە سەر ڕای بێ ئاکامبوونی کارەکەی خۆی هۆکاری ناڕەحەتی خۆشی بەدی هێناوە. بە تێڕوانین لەو خاڵانی سەرەوە کە بۆم باس کردی ئەم نادانیەی تۆ بۆ هەمیشە بەردەوام دەبێت و ئەم هەلە دەست کەس ناکەوێت تاکو ببێتە یارمەتی تۆ و هەرگیز ناتوانی شتێک فێر ببی کە بەکەڵکت بێت. جێی سەرنجە کە بزانین بنیامین فرانکلین ئەم ئامۆژگاریەی هاوڕێکەی خۆی بە هەند وەردەگرێت و ئاگاداری ئەوە بۆوە کە حەق بەوە و خۆشی بەو پەڕی خێرایی بەرەو تێکشکان دەچێت. بنیامین لەگەڵ پەیبردنی بەم هەڵەی دەست بەجێ هەستا بە نەهێشتنی کەم و کوڕیەکانی خۆی هەر لە زاری خودی فرانکلین دەربارەی ئامۆژگاریەکانی هاوڕێکەی دەڵێت. کاتێک بەوردی وتەکانی هاوڕێکم لێکدایە و ڕاستیەکانم بۆ دەرکەوت ئەوە ئامۆژگاریەکانم گرتە گوێ و چیدی پاش ئەوە هیچ کات بەرگریم لە بیر و بۆچوونی هەڵە و نادروست نەکردووە. من تەنانەت ئەوەندە بەرەو پێشچووم کە خۆم لە بەکارهێنانی وشەی ئاشکرا و سەخت دەگرتەوە. بۆ نمونە لە بری وتنی بە تەواوەتی دڵنیامی بێگومان و یاخود وشەی هاوێنەی ئەمانە بە ئاسانی دەڵێم. وا بزانم ویا وای بۆ دەچم و هابێ. لە ڕابردوودا ئەگەر کەسێک بابەتێکی باس بکردایە کەوان بزانیایە هەڵەیە دەست بەجێ هێرشم دەکردە سەری. بەڵام پاش ئامۆژگاریەکانی هاوڕێکم توانیم بەسەر خۆمدا زاڵ ببم و ئەگەر کەسێکیش تووشی هەڵە ببوایە ئەوە وەها لێکم دەدایەوە
کە بەرامبەر تووشی هەڵەیەک بووە بێگومان پێی بە هەڵەکەی خۆی دەبات و جارێکی تر ئەو هەڵەیە چاک دەکا. وردە وردە سوودی ئەم گۆڕانکاریە دەرکەوت چونکە لە گفتوگۆکاندا زیاتر سەردەکەوتم و وتەکانیشم زیاتر جێی سەرنجی خەڵک دەبوون. ئەم شێوازە کە سەرەتا بەلام و زۆر سەخت بوو سەرنجام ئەوەندە ئاسان بوو کە بە شێوەیەکی ئاسایی لێ هات و چیتر بۆ ئەنجام گەیاندنی تووشی زەحمەت نەدەبووم. وام لێ هات کەوا گومان دەبم لەم 50 ساڵەی دواییدا هیچ کەس قسەیەکی سەخت و ڕقی لە من نەبیست بێ. وای بۆ دەچم کاریگەری من لەسەر کەسانی تر هەر لەبەر ئەم شێوازەی ئێستان بێ چونکە بە تەجروبە بۆم دەرکەوتووە کە بە لەسەرخۆیی و هێمنی چاکتر دەتوانم پێشنیار و بیر و ڕاکانی خۆم بە کەسانی تر بقوبڵێنم. لەگەڵ ئەمەشدا کە وتاربێژێکی باش نیم بەڵام لە کاتی قسەکردندا بەزاڵبوون بەسەر وشەکان و هەڵوێستەیەک پاش وتە لەسەر خۆکان بەردەوام سەردەکەوتم کە کەسانی تر تەسلیمی بیرروڕای خۆم بکەم. ئایا شێوازی بنیامین فرانکلین لە بازرگانیشدا کاریگەرە؟ بۆ ڕوونبوونەوەی بابەتەکە دوو نمونە دەهێنینەوە. بەڕێز ماهوونی کە خاوەنی کارگەیەکی تەنکەر دروستکردنە لە نیویۆرکدا و کاری ئەو دروستکردنی تەنکەری تایبەت بە گواستنەوەی نەوتە ڕۆژێکیان پێشنیارێکی گەورەی پێدەکەن کە لەلایەن مشتریەکی گرنگ و پارەداری لانگ ئایلەندەوەیە نەخشەی تەنکەرەکە پاش ڕێخستنی دەدرێتە دەست مشتری و پاش ڕازیبوونی مشتری لەسەری دەستوری دروستکردنی دەدرێت. بەڵام بەدبەختانە پاش دەستپێکردنی کاروبار دۆخێکی خراپ دێتە ئاراوە. بەو پێیە کە کڕیار دەربارەی پێشنیارەکە خۆی لەگەڵ دەوروبەردا قسە دەکات و ئەوانیش پێی دەڵێن کە نەخشەکە بە تەواوەتی هەڵەیە و لەگەڵ زانستی سەردەمدا یەک ناگرێتەوە و سەرەڕای ئەمەش زیاد لە پێویست پان و کورتە. بە کورتی ئەوان ئەوەندە بەگوێیدا دەخوێنن تا ناوبراو تووڕە دەبێت و تەلەفۆن دەکا بۆ بەڕێز ماهوونی و سوێن دەخوات کە هەرگیز وەها تەنکەرێکی ناوێت و نایکڕێت. بەڕێز ماهوونی لەم بارەیەوە وتی بەدبەختیەکە لێرەدایە کە دروستکردنی تەنکەرەکە لە حاڵی تەواوبووندا بوو دەبوو چارەیەکی بۆ بدۆزمەوە. بە ناچاری ورد و درشتی کارەکەم خستە بەر چاو و لە ئەنجامدا بۆم دەرکەوت کە حەق بە منە. سەرەتا تەنکەرەکە لەگەڵ نەخشەی مەبەستدا بچووکترین جیاوازی نییە بەڵام مشتریەکەی من و هاوڕێکانی بەهۆی نەبوونی زانیاری پێویست لەم زەمینەیەدا بارودۆخێکی نەشیاویان دروست کردووە. بەڕێز ماهوونی پاش هەڵوێستەیەکی کورت سەرەتا بەڵگەکانی دروستبوونی کارەکەی خۆی دەربڕی. وتی بەڵام ئەگەر لەم بارەیەوە بچووکترین یاداوەریەکم بە مشتریەکەم بدایە ئەوە ئاکامی بەرهەمی لایسەرەوە زۆر مەترسیدار دەبوو. هەر بۆیە چوومە سەردانی ئەو بۆ لانگ ئایلەند. لەگەڵ چوونە ژوورەوەم بۆ نووسینگەکەی ئەو هەستا و چەند هەنگاوێک بەرەو ڕووی من هاتوو بە پەلە قسەکانی دەست پێ کرد. ئەوەندە وروژا بوو کە لە کاتی قسەکردندا دەستەکانی دەنوقاند و بەرەو دەم و چاوی من دەیجوڵاندن. ئەو پاش ماوەیە قسەکردن و سەر و دەستەکاندان سەرنجام بە بیرروڕای خۆی من و تەنکەرەکەی محکوم کرد. ئەو لە کۆتاییدا پرسی دەی ئێستا دەتەوێت ئەم تەنکەرە چی لێ بکەیت؟ بەهێمنی وەڵامم دایەوە هەرچی ئێوە بفەرمون. ئێوە دەتانەوێت تەنکەر بکڕن کەواتە دەبێت بە تەواوەتی گونجاو بێت لەگەڵ زەوق و سەلیقەی ئێوەدا. بە هەر حاڵ یەکێک دەبێت ئەم بەرپرسیارەتیە بگرێتە ئەستۆ. ئێستا کە وەهایە ئەگەر وا دەزانن کە ڕاست دەفەرمون ئەوان نەخشەیەکمان بدەنێ تاکو بەپێی ئەوە تەنکەری مەبەستان بۆ دروست بکەم. ئەگەرچی تا ئێستا 2000 دۆلارم سەرف کردووە بەڵام دەتوانم لەبەر ڕەزامەندی ئێوە کە مشتریەکی چاکن لەو بڕەپارەیە چاوپۆشی بکەم. ئەمەش بڵێم کە تەنکەری دووەم بەپێی خواستی ئێوە دروست دەکرێت و بەرپرسیارەتی لەسەر ئەستۆی ئێوەیە. باش و خراپی پەیوەندی بە ئێمەوە نییە. ئەگەر وەها باش نییە ئەوە مۆڵەت بدەن لەسەر هەمان نەخشەی پێش و بڕۆین کە من وا دەزانم هیچ کەم و کوڕیەکی نییە و بەرپرسیارەتی لە ئەستۆی خودی خۆمە. مشتریە تووڕە و هەڵەشەکەی من بە تەواوەتی بێدەنگ و هێمن سەیرێکی کردم و سەرنجام بێدەنجەکەی شکاند و وتی زۆر باشە بەپێی نەخشەکەی خۆتان کار بکەن بەڵام ئەگەر بەپێی خواستی من نەبوو ئەوە خۆتان و ئەوەش تەنکەرەکە. بەڕێز ماهوونی بەم جۆرە بەرپرسیارەتی کارەکەی گرتە ئەستۆ. کاتێک کە هۆکەیم لێ پرسی وتی دڵنیا بووم کە نەخشەی ئێمە دروستە. لەو کاتەشەوە تا ئێستا هەموو کارەکانی هەردەهێنێتەوە بۆ لای ئێمە. جێی سەرنجە کە بڵێم پاژە و تەنکەرات چەند تەنکەرێکی تریشی لەسەر هەمان شێوە داوا کردووە. کاتێک کە ئەم پیاوە بە مشتکردنی پەنجەکان و تووڕێی و هەڵەشەیی لە ڕادەبە دەرسوکایەتی پێکردن بە منی دەوت کە نەشارەزام و نەزانم زۆر هەوڵمدا خۆم کۆنتڕۆڵ بکەم و نەچمە ناو مشتومڕێکەوە کە هیچ ئاکامێکی ئەوتۆی تێدا نییە. ئەگەر بەهاتایە و بەرگریم بکردایە و پێم بووتایە کە هەڵە دەکات و بۆچوونەکەی بە تەواوەتی هەڵەیە ئەوە بێگومان کارمان دەچێشایە دادگا و ئەنجامەکەی لە ناوچوونی 2000 دۆلار و لە دەستدانی مشتریەکی چاک دەبوو. بەڕوونکردنەوەی بەڕێز ماهوونی قەناعەتم کرد کە نابێت بە
ئاشکرایی لەگەڵ کەسێکدا ڕوبەڕوو ببمەوە پێی بڵێم هەڵە دەکەیت. ئێستا نمونەیەکی تر ماوەیەکی زۆر لەگەڵ پسپۆڕانی دار و تەختە مشتومڕ دەکەم و هەمیشەش ئەنجام ئەوەیە کە تێیان بگەێنم کە بیر و ڕایان هەڵەیە و شێوازی کاریان نادروستە، بەڵام بەداخەوە هیچ گۆڕانکاریەک لە کارەکانیدا نابینم. ئەوان قبول دەکەن کە کارەکەیان دروست نییە، بەڵام لە کاتی کڕیندا ئامادەنین بیر و ڕای خۆیان بگۆڕن و بەپێی بۆچوونەکەی من کە دەزانن دروستە مامەڵەکانیان ئەنجام بدەن. بە کاریگەری ئەم کەل لە ڕقیەی پسپۆڕەکان کۆمپانیا ڕایگەاندووە کە هەزاران دۆلار زەرەری لێکەوتووە. ئەوان کاتێک لەسەر بیر و ڕای هەڵەی خۆیان پێداگری دەکەن، منیش ناچارم لەسەر بیر و ڕای خۆم کە بێگومان ڕاست و دروستە پێداگری بکەم. بەڵام دەزانم لێرەدا یەک کێشە هەیە، یەک کێشە و بەس. ئەوان بۆ نایەنەوێت بەپێی بیر و ڕای من کار بکەن؟ سەکانی بەڕێز کرولی هیچ سەردەمێکە کە بەنیاز بوو لە خولی دیلکارنجیدا ناوی تۆمار بکە. بەڵام من بۆ ئەم پیاوە چیم کرد؟ کۆمەڵە دەستورێکی تەجروبەکراوم لە یادا کە ئەو دەستورانە پێیان دەگوت کە پێویستە واز لە مشتومڕ و بگرە و بەردە بهێنێ. ئەو لە کەل لە ڕقیەکەی پێشووی هیچی چنگ نەکەوت بوو، بە ناچاری دەستورەکانی منی وەرگرت و کاری پێیان کرد و ئەنجامی گونجاوی بەدەستهێنا. ئێستا بزانن خۆی چۆن باسی ئەو ئاکامانەی دەکات. بەیانیچیان زەنجی تەلەفۆنەکەم لێدا. کاتێک کە دەستکەکەم هەڵگرت، دەنجێکی تووڕە و ڕقی پیاوێک گوێمی ئازاردا. پیاوەکە کە بە تەواوەتی تووڕە بوو پێمی وت ئەو تەختانەی کە لە ئێوەم کڕیوە زۆر خراپ و بێسوودن، هیچ بە کەڵک نایەن و لەم مامەڵەیە هیچ ڕازی نیم. ئەو لۆریەی کە هەڵگری بارەکەی و ناردووتە لە بەردەرگا ڕاوەستاوە و نیازی داگرتنی ئەو بارەمان نییە. هەر ئێستا شۆفێرەکە بانگ دەکەم تا پێی بڵێ کە لۆریەکە بجێڕێتەوە. من لەو میانەیەدا هەلێکم گیرکەوت و پێم وت لۆریە کە خاڵی نەکرابێت لەکوێ ئاشکرایە کە بارەکەی ناپەسەند بێت. پیاوەکە بە هەڵەشەیەوە وتی نزیکەی یەک لە سەر چواری بارەکەمان داگرت و پسپۆڕەکان کاتی وتیان تەختەکان وەک نمونەکە نییە، ئەوە داگرتنیمان ڕاگرت. چەند ساتێکی تر لۆریەکە بۆ گەڕانەوە ئامادەیە. پیاوەکە پاش ئەم ڕوونکردنەوەی تەلەفۆنەکەی داخست و مەجالی نەدا وەڵامی بدەمەوە. من دەست بەجێ بەرەو کۆمپانیەکەی ئەوان کەوتمەڕێ. لە ڕێدا لەبەر خۆمەوە بیرم دەکردەوە کە باشترین ڕێگەی کۆتایی پێهێنانی ئەم مەسەلەیە چییە. لە ڕابردوودا کاتێک کە وەها بارودۆخێک پێش بەهاتایە، دەست بەجێ باوەشم دەکرد بە بەڵگە و بورهانەوە و هەوڵم دەدا بەلایانی بەرامبەر بقوبڵێنم کە هەڵە دەکا. بەڵام ئێستا بارودۆخەکە تەواو گۆڕاوە. دەبوو سوود لەو دەستورانە ببینم کە لە پۆلدا وەرم گرتبوون. بە نیازی سوود وەرگرتن لەو دەستورە دەرکراوانەی ناو پۆل چوومە ناو کۆمپانیاکەوە. لەگەڵ چوونە ژوورەوەم بینیم کە پسپۆڕ و کڕیار چاوەڕێی منن. ئەوانیش خۆیان بۆ مشتومڕێکی تێر و تەسەل ئامادە کردبوو. من بەر لە هەر کارێک بەرەو لای لۆریەکە چووم و وتم بەردەوام بن لەسەر داگرتنی بارەکە. لە هەمان حاڵدا ڕوون کردە پسپۆڕەکە وتم تکایە لە نێوان ئەو تەختانەدا ئەوانەی کە وەک نمونەکە نین و ئێوە سوودی لێ نابینن جیابکەرەوە. پاشەم ڕستەیە بێدەنگ بووم. بەبێ بچووکترین قسەیەک سەیری کارەکەی ئەوم دەکرد. پسپۆڕەکە بە سەختی خەریکی جیاکردنەوەی تەختەکان بوو، بەڵام زیاتر کاتەکەی لە هەڵبژاردننی بەگومانەوە بە فیڕۆ دەچوو. لە شێوەی هەڵبژارنەکەی ئەو تێگەیشتم کە کەمترین زانیاری دەربارەی ئەم تەختانە نییە. ئەو تەنها لەبارەی تەختە ئەستورەکانەوە زانیاری هەبوو. ئەو تەختانەی من ناردبوو من هەمویان تەختەی کاش بوون و من زانیاریەکانم دەربارەی داری کاژ زۆر بوو. لەگەڵ ئەمەشدا کە دەمزانی بەهۆی ناشارەزاییەوە لە هەڵبژاردندا سەرکەوتونیە، ئەوە بچووکترین ڕخنم لە کارەکەی نەگرت و تەنها سەیرم کرد. پاش چەند خولەچێک کە هەستم کرد پسپۆڕ ماندوو بووە، ئەوە بۆ نەهێشتنی ماندوێتەکەی بە لەسەرخۆیەوە بۆم وت بۆچی هەندێک لە تەختەکان وەک نمونەکە نین، ئەگەرچی بەو مەبەستەوە دەپرسم کە جارێکی تر وەها تەختەگەلێکی بێسوود بۆ ئەم کۆمپانیای نەنێرم. پرسیارە دۆستانەکەی من هەرزووکینە و تووڕێی ئەوی نەهێشت، بەڵکو پێدەچێت کە ئەم بیرە لەودا پتەو بوو بێت کە پێدەچێت لە هەڵبژارنی تەختەکاندا هەڵی کردووە. هەر لەبەر ئەمە بوو کە بینیم جارێکی تر تەختە نەشیاوەکانی چاو پێدەخشاندەوە و ئەو کارەی بۆ هۆی ئەوەی کە من بێگومان بم لەوەی پسپۆڕەکە شارەزایی تەواوی دەربارەی تەختەی کاژ نییە، چونکە کاتێک کە ئەو تەختە خراپەکانی گوێ کردوتەوە چ پێویست دەکات جارێکی تر بەسەریاندا بگەڕێتەوە. بەڕێز کرولی لە ڕوونکردنەوەی چۆنیەتی دەستوری کارەکەدا کە بەنیاز بوو سوودی لێوەربگرێ پاش ئاشکراکردنی ناشارەزایی پسپۆڕەکە لەو زەمینەیە داوتی. لە میانەی پێداچوونەوەی تەختەکاندا لەلایەن پسپۆڕەکەەوە من هیچ وتەیەکم دەرنەبڕی کە ئاماژە بەوە بکە من پێیم بە ناشارەزایی ئەو پسپۆڕە بردووە. بەواتایەکی تر ئەوەندە لەسەر ئەم دەستکەوتی خۆم بەرگریم کرد تا سەرنجام دیمەن گۆڕا و پسپۆڕەکە دەستی کرد بە داخوازی ڕوونکردنەوە لە من و منیش دەربارەی هەر پارچە تەختەیە کە لە لۆریەکە دادەگیرا ڕوونکردنەوەی پێویستم پێشکەش دەکرد و لە کۆتاییدا وتم هەموو ئەو تەختانەی کە لە لۆریەکە داگیران هاوشێوەی نمونەکەن، بەڵام ئێوە لە ڕەتکردنیان یاخود قبولکردنیان خاوەن ڕان، چونکە ئێوە کڕیارن و حەق بە ئێوەیە. سەرنجام پسپۆڕەکە قەناعەتی کرد کە لەو ماوەیەدا ڕێگەکەی بە هەڵە ڕۆیشتووە. ئاکامی دان بە خۆداگرتنی منیش ئەوە بوو کە پاش ڕۆیشتنی من جارێکی تریش تەختەکان لێک درانەوە و هەموو ئەو پارچە ڕەتکراوە
ئەوانش قبول کرانەوە و نرخی تەختەکان لە ڕێی کۆمپانیاوە پاشدان پیانانی پسپۆڕەکە ڕژایە سەر حسابی من بەم پێ خۆگرتنەوەم لە چوونە ناو مشت و مڕێکەوە کە بە حەقی خۆمم دەزانی و بێگومان حەق بە منیش بوو بووە هۆی ئەوەی کە سوودێکی فراوان دەست کۆمپانیاکەمان بکەوێت و لەوەش گرنگتر ئەوەیە کە مشتریەکیشمان لە دەست نەدا. لەبیرتان نەچێت کە ئەم دەستورانە لە خۆگری بابەتی نوێ و تازە دەرکەوتون نییە. نزیکەی 20 سەدە لەمەوبەر پێغەمبەری ئاینی مەسیحیەت عیسای مەسیح سەلامی خودای لەسەر بێت گوتوویەتی لەگەڵ دوژمنەکەی خۆتدا هاوڕابە و وانیشان بدە کە نیازی وەرگرتنی ئەوت هەیە. بۆ واتایەکی تر ئەمەی کە لەگەڵ مشتری هاوسەر کڕیار و بە کورتی ئەو کەسانەی لەگەڵیاندا دەرگیرن مشتومڕ مەکەن. پێیان مەڵێن کە هەڵن چونکە ئەم وتەیە ئێوە لەگەڵ ئەو پەڕی ڕازبوونیشیدا ئەوان تووڕە دەکات و بەرهەمی تووڕەی ئەوان لە ناوچوونی بیر و باوەڕی دروستی ئێوەیە کەمێک لە ڕادەربڕیندا سیاسەتتان هەبێت. نزیکەی 4200 ساڵ لەمەوبەر یاخود 2200 ساڵ بەر لە هاتنی عیسا مەسیح یەکێک لە فیرعونەکان بە ناوی ئاختوئی لە دەمە و ئێوارەیەکی ڕۆژێکی دەسەڵاتی فەرمانڕەوایی خۆیدا ئامۆژگاریەکی جوانی بۆ کوڕەکەی خۆی کرد کە یەکێکیان ئەمەیە کار دروست بە تاکو بەم جۆرە ئاسانتر بگەیتە مەبەستی خۆت. لە ڕوونکردنەوەی ئەم ئامۆژگاریەدا دەکرێت بڵێ ژیری لە کاروباردا سوود لە سیاسەت وەرگرتن ڕێگەی گەیشتن بە مەبەست کورتتر دەکاتەوە و زۆرێک لە بربەستەکان لا دەبا کەواتە پاش نزیکەی 4200 ساڵ وا گومان دەبم کە ئەو ئامۆژگاریەی ئاختوئی ئێستا دەوڵەمەندتر بووە و لەم ڕۆژەدا زیاتر پێویستمان پێێتی. ئەم ئەگەرش هەیە کە ئاختوئی بەر لە 4200 ساڵ لە کاتی خواردنەوەی مەی و بەمەبەست ئەم وشەی وتبێت کە سیاسی و کار دروست بە تاکو بەمەبەستت بگەیت. ئێستا داناییە شاراوەکەی ناو ئەم ڕستەیە بۆ ئێمە زیاتر ئاشکرا دەبێت و جێی بایەخە. ئەوەش بڵێین کە ئەگەر ئەم ڕستەیە خاڵی بوایە لە بەهرەی ژیری و دانایی ئەوە ئەو ماوە درێژە بە زیندویی نەدەمایەوە. دەستوری دووهەم بۆ بیر و ڕای کەسانی تر ڕێز و نرخ دابنێ و دەتوانن لە هەڵەکانیان خۆش ببن و هەرگیز بە کەس نەڵێن کە هەڵە دەکات. گەیشتینە بەشێکی تر یان با بڵین پاری 12 لە کاتی دووچاربوون بە هەڵەیەک دان بە هەڵەکەی خۆتاندا بنێن. ئازیزانی من لەلایەنی جوگرافیەوە خانووەکەی من دەکەوێتە دەرەوەی بازنەی شاری نیویۆرکەوە لەگەڵ ئەمەدا کە لە شارێکی گرنگی وەک نیویۆرکدا دەژیم. بەڵام دارستانەکەمان ئەوەندە لێ دوور نییە. پێدەچێت ئێوەش چاوەڕوانیتان نەبێت کە دارستانێکی ڕێک و پێک بێت. ئێرە بێشەیەکی گەورەیە لەگەڵ کۆمەڵە درەختێکی بە تەمەنی جەنگەڵی و درەختی جوان و سەرنجڕاکێش. لە کاتی بەهاردا بنەکانی تۆوی چێوی هەڵاڵە دەردەکەن و سمۆرە جوان و پچکۆلانەکان لە نێوان ئەوانەدا بۆ خۆیان هێلانە دروست دەکەن و زاوزێ دەکەن. ئەم بێشەیە کە هێشتا دەستی مرۆڤی نەگەیشتوتێ تاکو تێکی بدات پێی دەڵێن فارست پارک. وا دێتە بەرچاو ئەم جێگەیە لەو پاشنیوەڕۆیەی کە کریستۆف کۆڵۆم پێی نایە ئەمریکاوە ئەم کیشوەرەی دۆزیەوە وها گۆڕانێکی بەسەردا نەهاتووە و ئەگەریش ئەم جێگەیە بە گونجاو دەزانم هەر لەبەر ئەمەیە من بە زۆری لەگەڵ سەگەکەمدا کە ناوی ڕیکسە بۆ ڕانەوە دەچینە فارست پارک. ڕیکس سەگێکی بێ ئازار و میهرەبانی تایبەت بەڕاوە. لەبەرەوەی کە لە زۆربەی کاتەکاندا لە فرست پارک کەس نابینم ئەوە زنجیر و پوزەوانە لە بۆرکس شتێکی بێمانایە و بەرەڵای دەکەم تاکو بە ئارەزووی خۆی بازێن بکە. لە یەکێک لەو ڕۆژانەی کە ڕیکسم بردبووە فارست پارک لەوێ تووشمان بوو بە تووشی پۆلیسێکەوە کە بە سواری ئەسپێکەوە دەسوڕایەوە. پۆلیسی ناوبراو کە لە چۆڵەوانی ئەو پارکەدا ئارەزووی کردبوو کە خۆی بنوێنێ و دەسەڵاتی خۆی پیشان بدا ئەسپەکەی بەرەولای ئێمە لێ خوڕی و بە لەحنێکی سەرزەنشت ئامێزەوە وتی ئەمە مانای چییە کە ئەم سەگەت بەبێ زنجیر و پوزەوانە لە پارکدا بەرەڵا کردووە؟ ئەی بۆ نازانی ئەم کارە پێچەوانەی یاسایە؟ بێگومان کە دەزانم پێچەوانەی یاسایە، بەڵام بەبیرمدا نەدەهات لەم گۆشە چۆڵەوانیەدا کەسێک هەبێت کە سەگەکەی من بێتە هۆی ئازار و زەحمەتی ئەو. پاسەوانەکە ئەم جاریان بە ترش و گرژێکی زیاترەوە وتی چۆن وەها بیرێکت کردوتەوە؟ پێدەچێت وابزانی یاسا هیچ نرخ بۆ ئەو قسانەی تۆ دادەنێت چۆنەوە لێک نادەیتەوە کە ئەم سەگەی تۆ بۆی هەیە ببێتە هۆی ئازاری کەسانی تر. سەگەکەی تۆ ممچینە سمۆرەیەک بکوژێت یاخود قەپ لە منداڵێک بگرێت. من لەگەڵ دووپاتکردنەوەی بێ ئازاری سەگەکەم داوای لێبوردنم لە پۆلیسەکە کرد و ئەو لە وەڵامی من داوتی ئەم جارەیان لە هەڵەکەی ئێوە چاوپۆشی دەکەم و لە تاوانەکەتان خۆش دەبم و بەڵام ئەگەر جارێکی تر بەم جۆرە بتبینم ئەوە پێویستە لە بەردەم قازیدا وەڵام بدەیتەوە. بە لەسەر خۆی و هێمنیەوە بەڵێنم بە پۆلیسەکەدا کە
گوێڕایەڵی بکەم و گوێڕایەڵیشم کرد. بەڵام پەیڕەویکردن لە دەستوری پۆلیسەکە تەنها بۆ ماوەیەکی کورت بوو، چونکە ڕیکس حەزی بە زنجیر و پوزەوانە نەدەکرد و ئەوەش بڵێم کە خۆشم حەزم لە بەستنەوەی ئەو ئاژەڵە داماوە نەبوو. هەر بۆیە زۆر بەزووی بەڵێنەکەم کە بە پۆلیسەکە دابوو لەبیر کرد. پیاسەکردنی من و ڕیکس لە فارس پارکدا وەک ڕابردوو سەر لە نوێ دەستی پێکرد و تا ماوەیەک هیچ کێشەیەک ڕووی نەدا و کەس ڕێگرمان نەبوو، ئێمەش نەبووینەهۆی ئازاری کەس، تا ئەمەی کە ڕۆژێکیان شانسمان یار نەبوو ڕوبەڕووی بربەستێک بووینەوە. پاشنیوەڕوویەکیان لەگەڵ ڕیکسدا بۆ پیاسەکردن چووینە سەر گردەکە، بەداخەوە یاسا بەو پەڕی هێزەوە لە بەرامبەرماندا خۆی دەرخست، واتە پاسەوانی ناوبراومان بینی کە بەسەر ئەسپەکەیەوە لەسەر گردەکە وەستا بوو، وەک بڵێ چاوەڕێی ئێمە دەکا. ڕیکس بەبێ گوێدانە ئەو مەسەلەی کە ڕووی دابوو، ئەو بەڵێنەی کە من دابووم بە زەوق و شەوقەوە بەرەو ڕووی پۆلیسەکە دەچوو. من دەمزانی کە ئەم جارەیان کەوتمە تەڵەوە، بەڵام ڕیکس لەمە تێ نەدەگەیشت. هەر بۆیە چاوەڕێم نەکرد کە پۆلیسەکە قسەکانی بە سەرزەنشکردنی من دەست پێ بکات. بەر لە قسەکردنی پۆلیسەکە بەرەو ئەو چووم و وتم: قوربانجان، منتان لە کاتی ئەنجامدانی تاواندا خستە داوەوە. من تاوانبارم و پێویست ناکات هیچ بەهانەیەک بێنمەوە. ماوەیەک لەمە و پێش ئاگادارتان کردمەوە کە ئەگەر سەگەکەم جارێکی تر بەبێ زنجیر و پوزەوانە بهێنمە پارک ئەوە سزا دەدرێم. پۆلیس بە پێچەوانەی جاری پێشوو بەهێمنیەوە وتی: دەزانم کە برنەدەرەوەی سەجێکی بچووک و بێ ئازار لە کاتێکدا کەسێک بەم دەوروبەرەدا نییە و ئەگەری هیچ مەترسیەک نییە وروژێنەرە. بە سوود وەرگرتن لە لەحنی هێمنی پۆلیس جارێکی تر وتم: حەق بە ئێوەیە. وەها ئارەزوویەک لە ناخما دروست بوو، بەڵام چی بکەین کە لەگەڵ یاسادا یەکانگیر نابێت. پۆلیسەکە جارێکی تر بە خوێن ساردێەوە وتی: دڵنیام کە سەجێک بەم بچووشیە ناتوانێت ئازار بە هیچ کەسێک بگەێنێ. سەیرێکی ڕوخساری پۆلیسەکەم کرد و وتم: بە تەواوی ڕاست دەفەرموویت، بەڵام بۆ هەیە سمۆرەیەک بکوژێ. پۆلیسەکە لە بەرامبەر بە من کە سات بە سات زیاتر دانم بە هەڵەکەم دادەنا وتی: نە، بەم جۆرەش نییە، ئێوەش زۆر بە سەخت دەیگرن. ئێستا من بە ئێوە دەڵێم کە دەبێت چی بکەن. هەر ئێستا سەگەکەتان بۆ گەڕان ببەنەوە ئەو بەری گردەکە و لە بەرچاوی منی دوورخەنەوە. منیش ئەمە بە نەبینراو دادەنێم و هەموو شتێک بە خۆشی تەواو دەبێت. بەم جۆرە لەو سزایە بەخشرام کە دەبوو لەبەر ئەو هەڵەیەم بە پێی یاسا بیدەم، چونکە ئەو پاسەوانش مرۆڤێک بوو وەکو هەموو مرۆڤەکان دەیویست هەستی گرنگبوونی تێدا هەبێ. کاتێک کە من دەستم کرد بە محکومکردنی خۆم تاکە مەجالی بواری دەرکەوتنی خۆویستی پاسەوانەکە ئەمە بوو کە جوامێری خۆی بگێنێتە ئەو پەڕ و ڕەحمم پێ بکە. بەڵام بیری لێ بکەنەوە، ئەگەر من لە بری دانپیانانی هەڵەکی خۆم خۆپەرستانە لە بەرامبەر پۆلیسەکەدا ڕاوەستامایە و هەوڵی ئەوەم بدایە کە خاوەن حەقم چی ڕووی دەدا، ئێوە ئەگەر لە هەموو ماوەی تەمەنی خۆتاندا لەگەڵ پۆلیسێکدا مشت و مڕتان کردبێت زۆر بە ئاسانی دەتوانن گومانی ئەوە بەرن کە لە حاڵەتی کە لە ڕقبوونی مندا چی ڕووی دەدا. بەڵام من لە بری جیرۆ دەبوون لەگەڵ پۆلیسەکەدا ئەوم بەڕاست زانی و پێم وت کە بە تەواوەتی حەق بەوە و من لە هەڵەدا. من ئەم دان پێدانانم بەبێ بچووکترین هەز بە ناڕەحەتیکردن و تەنانەت بەڕوونی و خێراییەکی تەواوەوە ئەنجامدا. لە بەرامبەردا ئەویش کاردانەوەیشی گونجاوی هەبوو. من بەو دان پێدانانەی خۆم لایەنگریم لەو کردبوو، ئەویش بە هەمان شێوە لایەنگری منی کرد و مەسەلەکە بە ئاشتی و خۆشیەوە کۆتایی پێهات. وا دەزانم خودی لۆرد چستەرفیلدیش سەرۆکی پۆلیس لەو کاتەدا دەیتوانی بەقەدەر ئەم پاسەوانە لێبوردەیی پیشان بدات. ئەو پاسەوانەی کەماوەیەک لەوەبەر تەهدیدی کردبوو کە من تەسلیم بە یاسا دەکا. بەڕاست ئێستا کە ڕوون بۆ بەدانان بە هەڵەکانی خۆماندا دەتوانین کاردانەوەی گونجاو لە کەسانی تردا بەدی بهێنین، باشتر نییە کەدان بە هەڵەکانماندا بنین؟ ئایا گوێگرتن لە سەرزەنشتی ویژدان باشتر نییە لە لۆمەی خەڵک؟ ئایا ئاسانتر نییە سەرنج لەو ڕەخنانە بدەین کە لە خۆمانی دەگرین تاکو ناچار نەبین قسەی ڕق و سەرکوتکەری کەسانی تر ببیستین؟ ئایا تەحملی ڕەخنەکانی خۆمان و دانان بە هەڵەکانماندا دژوارترە یاخود تەحملی گلەی و گازندەی کەسانی تر لە کاتێکدا کە هەڵەتان کردووە بە ئاسانی دەتوانن هەموو بیرە بۆگەنەکانی لایەنی بەرامبەر دەربارەی خۆتان بخوێننەوە و ئەو قسانەی کە دەیەوێت لەبارەی ئێوەوە بیکات کومان برن بەر لەو ئەوانە بڵێن و مۆڵەتیشی بدەرێت تاکو ئەو هەلی بۆ بڕەخسێ کە هێرشتان بکاتە سەر. ئەگەر ئێوە دەست پێشخەر بوون ئەوە ئەو بوارەت لەو یاساخ کردووە تاکو کەشتی ڕەخنە و توانجی خۆی لە دەریای پڕشەپۆلی هەڵەکانی ئێوەدا وەگەر بخە. لە زۆربەی حاڵەتەکاندا ئەم ئەگەرە بوونی هەیە کە لایەنی بەرامبەر هەمان شێواز بگرێتە بەر کە پاسەوانەکە لە ئازمن و ڕکسدا گرتیە بەر، چونکە باشترین ڕێگەش بۆ ئەو هەر ئەمەیە کە لە ڕێگەی جوامێریدا هەنگاو بنێت و هەڵەیەکی ئێوە بچووک سیر بکات و چاوی لێ بپۆشێ. بەڕێز فردنیان ئەلیف وارن کە وێنە چێژ بوو ماوەیەک لە خولەکەی مندا بە سەرکەوتویی بەشدار بوو، بەسەر هاتی خۆی و مشتریەکی تووڕەی بەم جۆرە جێڕایەوە. کاری وێنە چێشان بە تایبەت کاتێک بە مەبەستی پڕوپاگەندەی بڵاوکراوەکان بێ کارێکی زۆر ورد و لێکدراوەیە. لەم جۆرە وێنانەدا بێجگە لە ڕەچاوکردنی بەها هونەریەکان مەبەستێکی گەورەتری لە پشتە کە ئەوەش سووربوونە لەسەر بابەتی پڕوپاگەندەکە. بۆ نمونە ئێوە ئەگەر بتانەوێ بۆ بەرهەمێکی کارەبایی پڕوپاگەندە بکەن بێجگە لە جوانی
ڕێڕەوانی کارەکە پێویستە جۆرێک بیڕازێننەوە کە کاڵای ناوبرا و تایبەتمەندی سەرنجڕاکێشی هەبێ. لە واقعدا کاریگەریدانان یەکێکە لە خاڵە گرنگەکانی پڕۆپاگەندەکاری و سەرەتا پێویستە بتوانن سەرنجی تاکەکان بەرەولای بەرهەمەکە ڕابچێشن و پاشەوە ئەو بابەتەی کە جێی خواستە بۆیان بژێڕنەوە و ڕوونی بکەنەوە. بێجگە لە مەسەلە هونەریەکان و ڕەچاوکردنی مەسەلە هونەریەکان لەم جۆرە کارانەدا بوونی داخوازیکەران خۆی مەسەلەیەکی جودا و گرنگە، چونکە زۆرینەی ئەوان لەسەر تەجروبە و یاخود بەهۆی زەوقی تاکەکەسی خۆیان کۆمەڵە دیدگایەکیان هەیە کە هونەرمەند دەبێت خواستەکانی ئەوان ڕەچاو بکات و بەرهەمی کارەکەی لە قۆناغی یەکەمدا بۆ ئەوان جێ ڕەزامەندی بێ. یەکەمین گروپ لەم کەسانە سەرنووسەرانی بڵاوکراوەکانە کە بەها هونەریەکان دەناسن و هەروەها بە تەواوەتی پێگەناسانە کار دەکەن. ئەوان پێشنیاری کارێکی هونەری دەدەن و پێیان خۆشە کە لەو پەڕی وردەکاری و جوانیەوە لە خێراترین کاتدا بگاتەوە دەستیان. ئەوان لە بەرەنجامی کاری زۆرەوە وەها ئەزمون و تەجروبەیان بەدەست هێناوە بچووکترین هەڵا بەسەریاندا تێپەڕ ناکات. ئازیزان، من لەگەڵ یەکێک لە سەرنووسەرانی بەشی هونەری هاوکاریم دەکرد کە مرۆڤێکی ورد و هەستیار بوو. بێجگە لە سەرنجی ورد و بەربڵاوی خۆی بۆ کەم و کوڕی و هەڵەکان زۆریش چێژی لە ڕەخنە و تانە و تەشەر وەردەگرت بۆ ئاتایەکی باشتر. ئەو لە ڕێگەی گەورە پیشاندانی هەڵەوردەکانەوە دەویست فراوانی زانیاریەکانی خۆی نمایش بکات و خۆی دەربخا. کەمتر کاتێک دەبوو کە من بەڕوویەکی خۆشەوە لە نووسینگەکەی ئەو بچمە دەرەوە، ئەگەرچی ئەم ڕەنجانم لەبەر ڕەخنەگرتنی ئەو نەبوو، بەڵکو لەبەر ئەو شێوازەی بوو کە لە هێرشی ڕەخنەدا بەکاری دەگرت. سەرنجام لەلایەن ئەم پیاوەوە پێشنیاری کارێکم پێدرا کە کارێکی خێرا بوو. پاشەوەی کە کارەکەم تەسلیم کردەوە لە ڕێگەی سکرتێرەکەیەوە بانکرام کە بچمە نووسینگەکەی تاکو کەم و کورتی کارەکەم بۆ بڵێ. کاتێ چوومە ژوورەوە ئەوم لەو حاڵەدا بینی کە چاوەڕێم کردبوو. ئەو بە شێوەیەکی ئاسایی وەک جاری جاران بە حاڵەتێکی دوژمنکارانەوە دەستی کرد بە ڕەخنەگرتن و بە ڕەزامەندی زۆرەوە چەند جارێک زەردەخەنەی کرد. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەم هێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایی دیلاوان. بۆ پەیوەندیکردن 1950 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 1950 495 14 10. ئەو بە گەرموگوڕیەکی زۆرەوە داوای لێکردم کە بڵێم بۆچی وە هەڕەنجێکم بەکار بردووە یا مەبەستم لە فڵانە هێڵ چییە. ئەو کاتێک کە خەریکی ڕەخنەکانی بوو تێگەیشتم کە تا ئێستا کاتی بەرکارگرتنی بنەماکانی ڕەخنە لێجیرانە کە لەم خولەدا فێری بووم بە مەبەستی تاقیکردنەوەی ئەم بنەمایانە لە وەڵامی سەرنووسەری بەشی هونەریدا وتم بەڕێز ئەوەی کە دەیڵێن ڕاست و دروستە. من تووشی هەڵە بووم و هیچ بەهانەیەکیشم بۆی نییە. ماوەیەکی زۆرە کە بۆ ئێوە کار دەکەم چونکە خۆم داڕێژەری زۆربەی پرۆژەکان بووم. پێدەچێت زیاتر لە ئێوە ئاگاداری مەسەلەکان بم و لەبەرەمەی کە پاش چەندەها ساڵ کار نەمتوانیوە کارێکی بێخەوش و ڕەخنە پێشکەش بە ئێوە بکەم هەست بە شەرمەزاری دەکەم. هێشتا قسەکەم تەواو نەبوو کە ئەو چیدی ڕەخنە و توانجی ڕاگرت. ئەگەرچی ئێوە ڕاست دەکەن ئێوە ساڵانێکی زۆرە کە کاری جوانتان پێشکەش کردووە و مندان بەوە دادەنێم کە لە هەندێک حاڵەتدا وردەکاری ئێوە زیاترە لە من. ئەم مەسەلەیەش هەڵەیەک نییە کە پاساو نەدرێتەوە. ئەمە من کاتێکی گونجاوم دەستکەوت بوو قسەکەیم پێبڕی. وتم هەڵا هەموو کاتێک بۆی هەیە ڕووبدات و بەرەنجامی نەگونجاویشی هەبێ، بەڵام هەڵا لەلایەنی منەوە کە ئاشنای بیرۆکەکانی ئێوەم مایی تووڕەبوونە. ئەو بە هەندێک وشەوەک ئێوە زۆر سەخت دەیگرن. هیچ مەسەلەیەکی گرنگ نییە. تکا دەکەم خۆتان مەڕەنجێن و جار و بار قسەکەی پێدەبڕین. بەڵام من مۆڵەتم نەدەدا کە بوار بکەوێتە دەستی ئەو بۆ یەکەم جار لەو ڕەخنانەی کە لە خۆم دەگرت چێژم وەردەگرت. سەرنجام بەوم وت دەبێت زیاتر لەمانە ئاکام لە ئیشەکاندا بێت. ئێوە کاری زۆرم بۆ پێشنیاز دەکەن و ئەگەر بڕیار وابێت بۆ هەر کارێک ماوەیەکی ئێوە بەفی ڕۆب دەم و ببمە هۆی ناڕەحەتی ئێوە ئەوە شیاوی سەرزەنشت و سەرکوتبوونم. بەورد نەبوونی خۆم پیشانم داوە کە بیر و بۆچوونەکانی ئێوەم دەرگ نەکردووە. هەر لەبەر ئەمەش دەمەوێت جارێکی تر ئەم تابلۆیە وێنە بکەمەوە بەڵکو بتوانم ڕەخنەکانی نەهێڵم و سەرنجام بتوانم دڵی ئێوەی پێڕازی بکەم. ئەو بە ناڕەزاییەوە وتی نا بە هیچ شێوەیەک ئامادە نیم کە ئەم کارە ئەنجام بدەن. ئەمە زەحمەتێکی زۆرە و من حەز ناکەم و ها زەحمەتێکتان بدەم. بەڵام من بەو ئاکامە ڕازی نەبووم و پێداگرانە وتم مۆڵەتم بدەنێ ئەگەر وەک سزادانیش بووە لەم تابلۆیە چاوپۆشی بکەین و بیر و بۆچوونەکانی ئێوە لەبارەی
سەرای تابلۆ نوێکەوە کە بەنیازم وێنەی بکەم ببیستم. ئەو لێرەدا دەستی کرد بە ستایشی کارەکە و دڵنیایی پێدام کە کارەکە زۆر چاکە و تەنها داواکاری ئەوەیە کە کەمێک گۆڕانکاری وردی تێدا بکەم تا هیچ کەم و کورتێکی تێدا نەمێنێت و بەم شێوەیە کارەکە ببێتە بەرهەمێکی هونەری سەرکەوتوو. کاتێک کە ئاماژەم بەو زیانانە کرد کە مومچینە داڕشتەیەکی ناشایستە ببێتە هۆی هاتنەدیوتی. ئەو هەڵەیە کە خۆنەویستانە لەم کارەدا تووشی هاتوون لە واقعدا جوانیەکی تایبەتی بەو بەرهەمە داوە. دەتوانم هەواڵی شێوازێکی سەرسوڕهێنەرترت بدەمێ. ئێوە نەک تەنها نابێت نیگەرانی ئەم هەڵە بچووکە بن، بەڵکو بەڕای من دەتوانن بەهرەیەکی گونجاویشی لێوەربگرن. چێ دەڵێت بۆچوونەکەی من ڕاستە؟ لە کاری هونەریدا هیچ کەس ناتوانێت بڵێت بیربۆچوونی من ڕاستترین و کامڵترینە. شەوق و زەوقی من بۆ ڕەخنە لە خۆگرت ئەوی بە تەواوەتی چەک کردبوو. ئەو ڕۆژە نەک تەنها ئەو کارە وەرگیرە، بەڵکو وەک بەرهەمێکی ناوازە ستایشی تایبەت کرا و سەرنووسەری ڕەخنەگر و تەشەروەشێن بۆ پاساوی کاری نەشیاوی خۆی منی بۆ خوانی نیوەڕۆ بانکێشتی کرد و بەر لە جیابوونەوەمان چەکێکی بانکی وەک پێشەکی کاری دوایی کە پێشنیاری کردبوو دایە دەسم و لەمەش گرنگتر چیدی ئەو سەختگیریەی جارانی نەما. کەسانی نەزان هەمیشە هەڵدەستن بە بەرگریکردن لە هەڵەکانی خۆیان کە هەرگیز ئەو کارەشیان پێ ناکرێت، چونکە هەڵا شیاوی بەرگری لێکردن نییە. بەڵام کەسێک کەدان بە هەڵەکەی خۆی دادەنێت لە ڕاستیدا قەڵغانی بەرگری لە خۆی بەستووە و لە کاریگەریەکانی هەڵەکەی خۆی بەبێ زیان ماوەتەوە. ئاماژەکردن بە هەڵەکان جۆرێک لە هەستی بەرزتربوون دەدات بە ئێوە کە کاریگەری هەڵەکان ناهێڵێ. ئازیزان، یەکێک لە جوانترین ئەو بابەتانەی کە مێژووی هاوچەرخی ئەمریکا بەخۆیەوە بینیوێتی ئەو شێوازەیە کە ژەنڕاڵ ڕابرتلی لە دانان بە هەڵەکانیدا بەکاری دەبرد. ئەم جێڕانەوەیە لەبەر ئەو لۆمەیە بوو کە پاش شکستی هێرشی پیکت لە کیتسوبۆرگدا تووشی هات، لەلایەن خۆیەوە ئاراستەی خۆی کرا و خۆی بە تاوانبار لە قەڵەمدا. گومانم لەوە نییە کە هێرشی پیکت یەکێکە لە درەوشاوەترین و ناوازەترینی ئەو هێرشانەی کە لە دنیای ڕۆژئاوادا ڕووی داوە. خودی پیکتیش پیاوێکی سەرنجڕاکێش بوو، قژی ئەوەندە درێژ بوو کە قژەبۆرەکانی لەسەر شانی بوو. ئەو لە گۆڕەپانی شەڕدا هاوشێوەی ناپلیۆن کە لە شەڕەکانی ئیتالیادا لە ساتەکانی ڕوودانی شەڕدا نامەی عاشقانەی بۆ هاوسەرەکەی ژوزفین دەنووسی. ئەمیش پەیتا نامەی پڕهەست و سۆزی ڕەوانەی ئەملاولا دەکرد. لەشکریانی پیکت کە زۆریان خۆش دەویست لەو پاشنیوە ڕۆخەماویەدا لە منگی جوون کاتێ بەو کڵاوە خوارەی کە لەسەری کردبوو بە فیز و خۆ دەرخستنەوە دەچۆ گۆڕەپان و هەمویان هاواریان بۆ کێشا. پیکت بەشکۆیەکی تەواوەوە بەرەو هێڵەکانی شەڕ چۆ پێش و سوپاکەشی بە هەلهەلە شەوق و دەربڕینی هەستێکی فراوانەوە لەگەڵ بەرزکردنەوەی ئاڵاکان و ڕمەکانیان بە دووی ئەواندا بەرەو پێش دەچوون. دیمەنێکی ئێجگار هەز بزوێن بوو. ئاڵاکان دەشەکانەوە و شمشێر و تفەنگەکان بە کاریگەری تیشکی خۆر دەدرەوشانەوە. سەربازەکانی پیکت بە دوای فەرماندەکەیاندا لە نێوان باخەکانی میوە و چێلگەکان و چیمەنە سەوزەکاندا بەهێمنی تێپەڕ بوون. گولە تۆپەکانی باکووریەکان لەگەڵ بینینی جوڵەی سوپاکەی پیکتدا بەلێشاو بەرەو ئەوان دەتەقێنران و ئەم گولە بارانە بەبێ وەستان بەردەوام بوو. لەوەها بارودۆخێکدا سوپا بە دوای فەرماندەکەی خۆیدا هەر بەرەو پێش دەچوو. هێزی پیادەی باکووریەکان کە لە پشت بەردەکاندا سەنگەریان لێدا بوو بە نزیک بوونەوەی پیکت لە مینگاکانی خۆیان دەرپەڕین و هێزەکانی ئەویان دایە بەرگولە. ئەو گردەی ناو مەیدانی شەڕەکەی یەک پارچە بوو بە ئاگر و تەقینەوە، وەک بڵێ ئەم گردە هێمنە بۆتە بورکانێکی یاخی و سەرکەش کە تەقینەوە یەک لە دوای یەکەکانی و هاتو هاواری هەموو شتێک لە ناو دەبات. ئەم کوشتارگەیە لە مێژوودا دەنگ و سەدای زۆری دایەوە و زۆرێک لە لاوان لاشەیان هەپرون بوو کە ئەم ڕۆژە ئەمریکا دەبێت خۆی بە قەرزاری ئەوە بزانێت. زۆری نەچێشە کە سوپای پیکت زۆری لە ناوچوو. 4 لەسەر 5 سوپاکەی پیکت کوژران یاخود وەها بریندار بوون کە توانای ئەنجامی هیچ کارێکیان نەبوو. لەم ساتەدا پیکت کڵاوەکەی خۆی کرد بە نوچی نێزەکەیەوە بە هاوارەوە بە پاشماوەی سەربازەکانی وت: ئادەی کوڕینە بە قۆناغت فەنگ هێرش بەرن، شەڕی تەنبەتەن. سەربازەکانی پیکت کە ژمارەیان لە بەرامبەر باکووریەکاندا کەم بوو لەسەر خواستی فەرماندەکەی خۆیان لە ناکاو بە سەرنێزە و قۆناغت فەنگ هێرشیان بردە سەر باکووریەکان و دلێرانە شەڕیان کرد و سەرنجام سەرکەوتن و ئاڵاکەیان لەسەر گردەکە دەشەکایەوە. بەڵام ئەم کارە بە نرخی کوژرانی پاشماوەی سەربازەکانی پیکت و خودی ئەو تەواو لەو ساتانەدا کە ئاڵاکە بەسەر گردەکەدا خۆی دەنوان. سوپای باکووریەکان توانیان پیکت و سەربازەکانی هەتا دواکەسیان بکوژن و ڕێگر بن لە بەردەم سەرکەوتنی ژەنڕاڵ لی بەسەر باکووریەکاندا. هۆکاری ئەم شکستە هەڵەی ژەنڕاڵ لی بوو، چونکە کاتێک کە لەسەر خواستی ئەو سوپاکەی پیکت چێلگە و باخەکانیان لە ناو تۆپبارانی دوژمندا تێدەپەڕاند و تەنانەت لە شیوە تنگەڵانەکاندا بە کوشتەیەکی زۆر تێپەڕیان کرد. لەگەڵ ئەوەشدا ژەنڕاڵ لی ئەوانی هاندەدا کە بەرگری بکەن. پاشان کاتێک کە هێزی پیادەی باکووریەکان لە پشتی دیوارە بەردینەکانەوە هێرشیان کردە سەر سوپاکەی پیکت و گردەکان لێکردنە بورکانێک، دەبوو پیکت سوپاکەی بجێڕێتەوە. بەڵام ئەم کە بە حەزەوە دەیویست سەرکەوێت لە ماوەی کەمتر لە 5 خولەکدا سوپایەکی 5000 کەسی و خۆشی بەکوشتندا و لەم بارودۆخەدا تاکە دەستکەوتێک تەنها شەکانەوەی چەند خولەکی ئاڵای باشووریەکان بوو لەسەر گردەکە. هێرشەکەی
پیکت لەگەڵ ئەمەیدا کە زۆر جێگەی دەستخۆشی و ئافرین بوو بەڵام بووە سەرەتایەک بۆ شکستی لی نەی دەتوانی دزە بکاتە باکوور و وە خۆی دەڵێ پێشتر ئەمەی دەزانی باشوور محکوم بوو بە لە ناوچوون ژەنڕاڵ لی لەم شکستە بە شێوەیەکی ئەوتۆ سار بۆ ئومێد بڕاو بوو کە دەست بەجێ دەست لە کارچێشانەوەی خۆی تەسلیم بە جیفرسۆن دیویست سەرکۆماری ویلایەتە هاوپەیمانەکانی باشوور کرد لە داواکاریەکەیدا وەهای نووسیوە باشترە فەرماندەیەکی لا و کارامە لە بری من دەستنیشان بکەن ئەگەر ژەنڕاڵ لی بیویستایە دەیتوانی سوچی ئەم شکستە بخاتە ئەستۆی کەسێکی تر دەیتوانی دەیەها بڕووبیان و دابتاشێ بۆ نمونە بڵێت کە فەرماندەکانی ژێر دەستوری ئەو سەرپێچیان کردووە و یاخود هێزی سوارە لە کاتی خۆیدا نەچوونەتە یارمەتیدانی هێزی پیادە و کەرەسە کەم بوو و شتی تری لەم بابەتانە بەڵام ژەنڕاڵ لی لەوە شەریفتر بوو کە هەڵەکە بخاتە گردنی کەسانی تر پاشەوەی کە ئەو ژمارەکەمەی کە لە سوپای پیکت بە برینداری و خەڵتانی خوێن توانیان خۆیان بگەن نەسنوورەکانی دواوە ژەنڕاڵ لی بەتەنیا چووە دیداری ئەوان و لە کاتێکدا خۆی بە تاوانبار لە قەڵەم دەداوتی لەم شکستەدا من تەنها من خەتابارم نەکەسی تر مێژوو کەمتر فەرماندەیەکی بەخۆ بینیوە کە بیوێرانە و ئازایانە دانی بە هەڵەی خۆیدا نابێت وەکو ژەنڕاڵ لی باری شکستێکی قورسی گرتبێتە ئەستۆ ئەگەر دەرفەتتان هەبێت و مێژووی شەڕەکان بخوێننەوە تێدەگەن کە ژمارەی ئەو ژەنڕاڵانەی وەک ژەنڕاڵ لی دانیان بە هەڵەی خۆیان داناوە کەمترن لە ژمارەی پەنجەکانی دەست ئالبێرت هوبارد لەو نووسەرانە بوو کە دەیتوانی بە نووسینە چزوودار و پڕتوانجەکانی خۆی لە کەسانی تر بوروژێنێت ئەو توانایکی باشی هەبوو لە کاریگەری داناندا نووسینە چزوودارەکانی ئەو زۆربەی خەڵکی دەگۆڕی و تووڕێی دەکردن بەڵام ئەو لە کاری خۆیدا وەها شارەزا و لە ئادابی هەڵسو کەوتکردن بە جۆرێک لێ هاتوو بوو کە تووڕێی ڕەنجانەکانی دەکردنە دۆستیەکی بەردەوام و پتە و هوبارد گرنگی ئاکاری لەگەڵ خەڵکاندا دەزانی و سوودی چاچی لێ دەبینی و زۆر جارانیش سەردەکەوت کە دوژمنەکانی بکاتە دۆست و هاوڕێ بۆ نمونە کاتەیەکێک لە خوێنەرە تووڕەکانی بەرهەمەکانی ئەو شێتگیرانە بۆی دەنووسی کە هاوڕا نییە لەگەڵ نووسینەکانی فلان و تاریا خود فلانە باس و لە کۆتاییدا چەند جنێوێک و قسەی سوچی پێدەوت هوبارد لە وەڵامدا دەینووسی باشترە جارێکی تر وتارەکە بخوێنیتەوە ئەگەر چی خۆشم بە تەواوەتی هاوڕا نیم لەگەڵەوەدا کە نووسیمە ئەوەی دوێن و نووسیمە ئەمڕۆ بۆم هیچ سەرنجڕاکێش نییە خۆشحاڵم ئەو بیرەی کە دەربارەی وتارەکەی من هەتانە و بۆ منتان نووسیوە خۆشحاڵ دەبم ئەگەر هات و ڕێتان کەوتە ئەم لایەوە سەرێکم لێ بدەن تاکو کێشەکانی ئەم وتارە پێکەوە لێک بدەینەوە و بابەتەکەمان بۆ هەمیشە چارەسەر بکرێ بە هەر حاڵ لە دوورەوە دەستان دەگوشم و ئارەزووی دیدارتان دەکەم دڵسۆستان ئالبێرت هوبارد ئەگەر ئێوە لە بری خەڵکانی تووڕە و هەڵەشە بوونایە چیتان بەو پیاوە دەوت کە وەڵامی جنێوەکانی بەم جۆرە داونەتەوە ئەگەر حەق بە ئێمەیە دەبێت بەلۆمەکردن کەسانی تر هاوڕا بکەین لەگەڵ خۆماندا ئەگەر هەڵەمان کردووە دەبێت شەریفانە و بە پاچی تەواوەوە دان بە هەڵەکانی خۆماندا بنین ئەم شێوازە نەک تەنها بەرەنجامی سەرنجڕاکێشی دەبێت بەڵکو چێژی ئەوە لە بەرگریکردن زیاترە پندێکی پێشینان لەم بارەیەوە دەڵێت لە شەڕ شتێکی گرنگ دەست ناکەوێت ئەگەر لێبوردنتان هەبوو زیاتر لەوەتان دەست دەکەوێت کە چاوەڕوانی دەکەن وەڵامی تووڕەبوون جگە لە تووڕەبوون چیدی نییە بەردهاوێژ پاداشتی بەردە بە شەڕ و بەگژاچوونەوە گەشتن بە مەبەست ممکن نییە بەڵام بە لێبوردەی و تەسلیم بوون دەتوانرێت ئاکامی چاوەڕوان نەکراو بەدەست بە سەرنجدان لەوەی تێپەڕی ئەگەر دەتانەوێت کەسانی تر هاوڕا بکەن لەگەڵ خۆتان کار بەم دەستورە بکەن لە کاتی هەڵەو خەتادا بەبێ هیچ مەرجێک دان بە هەڵەکانتاندا بنێ پاری 11 ڕێگەی دزەکردنە ناو عەقڵی کەسانی تر ئازیزانم لە کاتی تووڕێی و هەڵەشەییدا بەهێرشکردنە سەر بەرامبەر بێگومان دڵی خۆتان خاڵی دەکەنەوە و کەمێک ئارامشتان دەست دەکەوێت خاڵیکردنەوەی هەستە تووڕەکان دەبێتە هۆی ئارامشی ئێوە بەڵام لە بەرامبەر هێرشی توندی ئێوەدا لایەنی بەرامبەر چ حاڵێکی دەبێت ئەو خۆشحاڵە کە ئێوە ئارام بوون ئایا لایەنی بەرامبەر لەو چێژەدا بەشدارە کە ئێوە لەو کارەی خۆتان دەیبەن ئایا بە لەحنی تووڕە و وشەی سووک و ناشیرن دەتوانن خەڵک بکەنە هاوبیر و ڕای خۆتان و ناچاریان بکەن لەو پرۆسەی سەرکەوتنێ ئێوە بەسەر خۆیاندا چێژ وەربگرن ئایا تەحملکردنی لەحنی کینەیی و شێوازی دوژمنکارانەی ئێوە بۆ لایەنی بەرامبەر ئاسانە ئایا چاوەڕوانن لە بەرامبەر سوکایەتی پێکردندا ئەوان لەگەڵتان هاوڕا ببن و بیر و بۆچوونەکانتان وەربگرن ئەگەر بەدەستی مشتەکۆڵەییەوە و برۆی تێکچڕژاوەوە بەرەو لای من بێن دەست بەجێ دەستەکانم خۆنەویستانە وەکو ئێوە مشتەکۆڵ دەبن و ناوچاوم دەدرێت بە یەکدا و بەڵام ئەگەر بەرەو لای من بێن و بڵێن وەرە دابنیشین و پێکەوە ڕاوێش بکەین منیش بە نەرمێکی تەواوەوە بەڕوویەکی کراوەوە بەرەو ڕووتان دێم و بەرهەمەکەشی ئەوە دەبێت کە بە زوویی دەگەینە ئەو ئاکامەی کە جیاوازیی ئەو تۆمان لە نێواندا نییە و تەنانەت لە زۆر کاتدا جیاوازی بیر و ڕامان ئەوەندە کەمە کە بە ئاسانی دەتوانین چاوپۆشیان لێ بکەین ڕوبەڕووبوونەوە بە نیەتێکی چاکەوە و هاوڕێ لەگەڵ هۆگری و تاقەتدا و مەیل بە دۆستایەتی و هاوبیری دەبێتە هۆی ئەوەی لەگەڵ یەکتریدا هاوبیر و ڕابین و بگەینە ئەنجام بنەمای گرنگ لە گەیشتن بە هاوڕابوون
ڕابوون لە ڕاستیدا خوازیاری و خواستی هاوڕابوون. بەبێ گومان دەتوانم بڵێم هیچ کەس بەڕادەی ڕاکفلەر ڕاستی و دروستی گوتارەکەی وودرۆ دێلسۆنی بۆ دەرنەکەوت و لە کاتی خۆیدا سوودی لێوەرنەگرت. خۆشەویستان، مۆڵەتم بدەنێ با بەسەرهاتی ڕاکفلەرتان کە لە ساڵی 1950 زاینیدا یەکێک بوو لە بێزراوترین پیاوانی ویلایەتی کۆلۆرادۆ بۆ بژێڕمەوە، بەڵکو ئێوەش هاوڕابن لەگەڵ مندا. ڕاکفلەر بۆیە لە ساڵی 1950 زاینیدا بێزراوترین پیاوی کۆلۆرادۆ بوو، چونکە باری تۆمەتی 2 ساڵ مانگرتنی کرێکاری لەم ویلایەتەدا لە ئەستۆ بوو. مێژووی پیشەسازی ئەمریکا هاوشێوەی وەها مانگرتنێکی کەمتر بەخۆیەوە دیوە. کرێکارانی کۆمپانیای بەرهەمەنەوتیەکان و ئاسنی کۆلۆرادۆ هەڵەشە و ڕق ئەستور لە بەرامبەر ئەو کارە قورسەی کە ئەنجامیان دەدا کرێکی زۆرتریان داوا دەکرد. لەو کاتەدا ڕاکفلەر سەرۆکی ئەم کۆمپانیایە بوو. کرێکارەکان و کانەبەرچیەکان ئامێری کار و کەرەسەی کارخانەکەیان لە ناو بردەبوو. بەرپرسانی کۆمپانیا بۆ بەرپێگرتنیان یارمەتیان لە سوپا وەرگرتە بوو. خوێنێکی زۆر ڕژا بوو. مانگرەکان کە لە مافی خۆیان پاشگەز نەدەبوونەوە بە زەبری گولە لە پێدەکەوتن و لاشەیەکی زۆر بە کاریگەری زەبری گولەی سەربازەکان کون بوون. لەوەها بارودۆخێکدا کە بۆنی نەفرەت و دوژمنی هەموو شوێنێکی تەنی بوو، ڕاکفلەر هەوڵیدا سەرنجی مانگرەکان بەرەو خۆی ڕابچێشێ و شێوەیەک ڕێک بخات تاکو ئەوان لەگەڵیا هاوهەز ببن. جێی بایەخێ کە بزانین لەم کارەشیدا سەرکەوتوو بوو، بەڵام چۆن بەسەرهاتەکەش بەم جۆرەیە. خۆشەویستان، ڕاکفلەر پاش هەفتەیەک هەوڵ و کۆشش توانی سۆزی هەندێک لە کرێکارەکان بەلای خۆیدا ڕابچێشێ. ئەو ڕۆژێکیان لە ناکاو لە بەرامبەر نوێنەرانی مانگرەکاندا کۆمەڵە قسەیەکی کرد کە دەتوانین بڵین وتارێکی تەواو سەرکەوتوو بوو. ئەم وتارە کە دەبێت بڵین شاکارێک بوو بەرەنجامی سەرسوڕهێنەری هەبوو، شەپۆلی تووڕەیی دەریای مانگرەکانی دامرکاندەوە کە خەریک بوو نغڕۆی بکات و لەبەرەم کاری ژمارەیەکی زۆر ڕاکفلەریان ئافرین کرد. وتارەکەی لە خۆگری چەندەها ڕاستی بوو، وەها دۆستانە پێشکەشکرا کە مانگرەکان بەبێ ئەوەی قسەیەک دەربارەی کرێی خۆیان بکەن دەستیان کردەوە بە کارەکەی خۆیان. بابەشی یەکەمی ئەو وتارە سەرنج ڕاکێشە پێکەوە بخوێنینەوە کە تێیدا هەز بە گەرمی و دۆستایەتی دەکرێت. لە هەمان کاتدا ئەوە لەبیر نەکەن کە ڕاکفلەر لەگەڵ کەسانێکدا گفتوگۆی کردووە کە چەند ڕۆژ لەوە پێش بەنیاز بوون لە سێدارەی بدەن. لەگەڵ خوێندنەوەی ئەم وتارەدا دەتوانن تێبگەن کە ڕاکفلەر ئەگەر لەگەڵ گروپێکی پزیشکی خێرخوازیدا قسەی دەکرد و وەها هەستێکی دۆستانەی پیشان بدایە، ئەوە ئاکارێکی گرنگی ئەنجام نەدابوو، بەڵام ئەو لە بەرامبەر دوژمنانێکی سەرسەخت و زیان لێکەوتوی خۆی وەها بە متمانەوە قسەی کرد کە هیچ ڕێگەیەکی بێزگە لە تەسلیم بوون بۆ نەهێشتەوە. لە وتارەکەی ئەودا ئەم ڕستانەی لای خوارەوە بەدی دەکرا کە ئاراستەی کرێکارە تووڕەکان کرا. شانازی پێوە دەکەم کە ئەم بەختەوەریەم دەستکەوت و توانیم لێرەدا لە بەرامبەر ئێوە ڕابوەستم. من چوومەتە ماڵەکانی ئێوە و هاوسەران و مناڵەکانی ئێوەم بینیوە و هەر لەبەر ئەمەیە کە دەتوانم بڵێم وەک کەسێکی بێگانە و نەناسرا و لەگەڵتان نادوێم. من لە بەرامبەر هاوڕێ خۆشەویستەکانی خۆمدام و هەستی نامۆیی زەڕێک ئازارم نادا. دۆستێتی ئێمە دوولایەنەیە و قازانجی هاوبەشمان هەیە. تەنها لوتف و میهرەبانی ئێوە منی بۆ ئێرە ڕاکێش کردووە. ڕاکفلەر بە لەسەرخۆیەکی زۆرەوە قسەکانی بەم شێوەیە دەست پێ کرد. ئەمڕۆ لە ژیانی مندا ڕۆژێکی بەرجەستە و درەوشاوەیە. بۆ یەکەم جارەکە ئەو شانسەم دەست دەکەوێت لەگەڵ نوێنەرانی کارمەندی ئەم کۆمپانیا گەورەیە چاوپێکەوتن بکەم. بۆ من کارمەندە پایە بەرز و کارمەندە ئاساییەکان یەک نرخ و بەهایان هەیە و هەمویان دۆستانی منن. دەتوانم دڵنیاتان بکەمەوە کە لە بەشداری وەها کۆبوونەوەیەک هەست بە سەربەرزی دەکەم و تا زیندوم ئامادەبوانی ئەم کۆبوونەوەیم لە یاد ناچێت، چونکە هەمویان بە دۆستی خۆشەویستی خۆم دەزانم. ئەگەرم کۆبوونەوەی 2 هەفتە لەمەو پێش ببەسرایە، من لەگەڵ ئەم ڕوخسارانەدا ئاشنا نەدەبووم و بێزگە لە ژمارەیەکی کەم لەگەڵ ئەوانی تردا بێگانە بووم. بەڵام خۆشبەختانە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا توانیم لە خێمەکانی کرێکارەکانی خەڵوزی بەردین چەند جارێک بەسەریان بکەمەوە، لەگەڵ نوێنەری کرێکارەکان چاوپێکەوتنم هەبێت و لەگەڵتان قسە بکەم، سرم لە خانوەکانی ئێوەدا و توانیم هاوسەرەکان و منداڵەکانتان ببینم. کاتێک کە دۆستایەتی دوولایەنە بێت دەکرێت کە بە نرخ و بەهاوە سیر بکرێت و من چونکە ئاگاداری بەهای ئەم دۆستایەتی دوولایەنەم بەختەوەرم کە بڵێم هەلێکم بەدەستێناوە تاوەکو دەربارەی ڕێگەکانی بەرگریکردن لە سوودە هاوبەشەکانمان پێکەوە قسە بکەین. ئەم دانیشتنە لە ڕێگەی کارمەندە باڵاکان و نوێنەری کرێکارانی کۆمپانیاوە ڕێکخراوە. ئەم کەسانە بەو بانکێشتەی خۆیان منیان سەربەرز و پێخۆشحاڵ کرد. بەواتایەکی تر لوتف و خۆشەویستی ئێوە منی کشاندۆتە ئێرە. منە و شانسم نەبووە کە کارمەندێکی باڵا بم. پەیوەندی و هەستێکی دۆستانە لە نێواندا بەدی هاتووە. دەرک دەکەم و دەتوانم بڵێم منیش نوێنەری خاوەن بەشەکان و بەڕێوەبەرانی کۆمپانیام. لێرەدا دەمەوێت لە ئێوە بپرسم کە ئایا ئەمە نمونەیەکی باڵا نییە لە هونەری جوانی گۆڕینی دوژمن بە دۆست؟ ئازیزان، وای دابنێن کە ڕاکفلەر ڕێگەیەکی تری دەگرتە بەر و لەگەڵ ئەم کانە بەرچیانەدا دەرگیر ببوایە و هەندێک ڕاستی ترسناک و وروژێنەری وەک لافا و بدایە بەڕوویاندا. گریمان لەحنی قسەکانی وای دەرخستایە کە بەنیازە هەڵەکەی ئەوان بسەلمێنێت و سەرنج
سەرنجام گریمان بە پێ ڕێساکانی منتیق دەیسەلمان کە ئەوان لە هەڵەدان و بەڕاز لەو حاڵەتەدا چی ڕووی دەدا. وەڵام ئەمەیە کە بڵێسەکانی تووڕەیی ئەوان بەتینتر دەبوو. کار دەگەیشتە قۆناغێک کە شۆڕش هەمولایەکی دەگرتەوە. کاتێک دڵی مرۆڤێک بەرامبەر بە ئێوە لێوان لێو بێت لە هەستی دوژمنکارانە، هەرگیز ناتوانن لە ڕێگەی منتیقەوە ناچاری بکەن کە هاوبیر و ڕاتان بێ. ئەو باوکو دایکەی کە لایەنگری سەرکوتکردنن، ئەو بەڕێوەبەرانەی کە پێیان خۆشە خۆیان بەسەر ژێر دەستەکانیاندا فش بکەنەوە، ئەو مێردانەی کە دەیانەوێت بەرز و بڵندی خۆیان تۆمار بکەن، ئەو ژنانەی کە بەنوکەنوکردن هەمیشەوا بەنیازن لەسەر بەهاکانی خۆیان پێداگری بکەن، دەبێت بزانن کە خەڵک حەز ناکەن لە بەرخاتری ئەوان بیری خۆیان بگۆڕن. ناتوانن بە زۆری ئەوان بکەنە هاوبیر و ڕای خۆتان. هاوبیر و ڕاکردنی خەڵکان کارێک نییە کە بە زۆر بتوانی تایدا سەرکەویت. بەڵام ئەگەر بە دۆستی و هاوڕێتی دەست بدەیتە ئەم کارە، ئەگەری ئەوە هەیە کە لە هاوبیر و ڕاکردنی کەسانی تردا سەرکەوتوو ببن. ئەبراهام لینکۆڵن هەروەها نزیکەی 250 ساڵ لەمەوبەر ئەم بیرۆکەی لە بەیانەکانی دادوپات کردوتەوە. سەرنجی وتەکەی ئەو بدەین. پندێکی پێشینان دەڵێت ئەوە ڕاستە کە لە یەک دڵۆپە هەنجوین زیاتر لە گاڵۆنێک ژەهر دەتوانێت مێشەکان بەلای خۆیدا ڕابچێشێت. مرۆڤەکانیش هەروەهان. ئەگەر دەتەوێت کەسێک بکەیتە لایەنگر و هەواداری خۆت، سەرەتا لەودا ئەوە دڵنیا بکەرەوە کە هاوڕێ و دۆستێکی سەرڕاستی ئەوی هەر لێرەدایە کە هەمان دڵۆپە هەنجوین دڵی ڕادەچێشێت و بەرەو ئێوەی دەهێنێت و گەیاندنی خۆشەویستی سۆز و شاڕێگەیە کە بە عەقڵی ئەو کۆتایی دێ. خاوەن پیشە پێشکەوتوەکان بۆیان دەرکەوتووە کە لە کاتە هوروژاوەکاندا و ئەو ڕۆژانەی کە هەندێک ڕووداوی وەک مانگرتنی کرێکاران ڕوودەدا، ئاکاری دۆستانە لەگەڵ مانگرەکاندا باشترین ڕێگەی پاراستنی سوودەکانە. بۆ زیاتر ڕوونکردنەوەی ئەم مەسەلەیە نمونەیەک دەهێنینەوە. لەو کاتەدا کە تێکڕا 2500 کرێکارەکەی کۆمپانیای واید مۆتۆر بۆ زیادکردنی کرێم مانیان گرت، رابرت ف بلانک سەرۆکی کۆمپانیای ناوبراو کارەکەی ئەوانی محکوم نەکرد و تاوانباریشی نەکردن. وەک شتێکی ئاسایی ئەو تۆمەتەی نەدایە پاڵیان کە ئەوان کۆمەڵێکی کۆمۆنیستن. ئەو تەنانەت ئەو کارەی مانگرەکانی ستایش کرد و لە ڕۆژنامەکانی کلیولند ئاگادارێکی چاپ کرد کە تیایدا لەو کارە ئاشتی خوازانەی مانگرەکان بۆ گەیشتن بە مافەکانیان ستایشی کردبوو. بەڕێز بلان کاتێک لە ڕێ ئەو کەسانەی کە چاودێری مانگرەکان بوون زانیاری دەستکەوت کە کاتەکانیان بە بەتاڵە دەڕوات و چەند سێتێک تۆپ و داری بەیسبوڵ و دەستکێشی کڕی و ئەوانی بانکێش کرد تا بێگوێدانە برنەوە و دۆڕاندن یاری بەیسبۆڵ بکەن. ئەو بۆ ئەو کەسانەی کە حەزیان لە یاری بۆڵین دەکرد ئامێری ئەم یاریەی بەکرێ بۆ دابین کردن. ئاکاری دۆستانەی بەڕێز بلاک هەمان بەرەنجامی بەدەستێنا کە چاوەڕوان کراو بوو. مانگرەکان کاتێ ڕەفتاری دۆستانەی ئەویان بینی دەست بەجێ ڕەفتارێکی شایستەیان گرتە بەر. ئەوان سەرەتا گسک بێڵ و عەرەبانەی خۆڵیان بە ئەمانەت وەرگرت و دەستیان کرد بە کۆکردنەوەی قوتووەشقارتە و کاغەزی چرچکرا و فلتەرەجگەرەی پانەوە بوو کە لە پانتایی ساڵۆنەکەی کارخانەدا پرشوبڵاو کرابوونەوە. بیری لێبکەنەوە ئەو کرێکارانەی کە بە مەبەستی زیادکردنی موچەمانیان گرتبوو لە ناکاو دەست دەکەن بە پاکشکردنەوەی گۆڕەپانی ناو کارخانە و خۆڵ و خاشاک لا دەبن و ئەم کارە کە هاوشێوەکەی هەرگیز نەبینرابوو و هاکەشێکی دۆستانەی لە کارخانەدا دروست کرد کە لە ماوەی کەمتر لە یەک هەفتەدا کارەکە بە سڵح و ئاشتی کۆتایی پێهات و هیچ نیشانەیەکی خراپ و ڕەشبینی نەهێشتەوە. دانیل وبستەر کە لە جوانیدا هەروەک خواکانی میسر و یۆنانی دێرین داهاتە پێشچاو و لە قسە و بەیاندا وەک یەهوا خۆی دەنواند، یەکێک بوو لە سەرکەوتووترین ئەو پارێزەرانەی کە بەرگریان لە تۆمەتباران دەکرد. ئەو بەو هەموو تایبەتمەندێتیەوە بە شێوەیەکی ئاسایی بەهێزترین باسەکانی خۆی بە دەستەواژەی دۆستانە وەک ئەم ڕستانەی لای خوارەوە دەڕازاندەوە. لەگەڵ هەموو ئەمانەدا ئەوە قازیە بەڕێزەکانن کە دەبێت پێیدا بچنەوە و ڕای خۆیان دەرببڕن. بەڕێزان، پێدەچێت ئەم بابەتە ئەو بەهایەی هەبێت کە دەربارەی بیر بکەینەوە. لێرەدا چەندەها ڕاستی بوونی هەیە لە چاوی تیژی ئێوە شاراوە نابێ و یا بەو زانیاریە فراوانەی کە لەمەڕ سروشتی مرۆڤ هەتانە پەی بەم ڕاستیە گرنگە دەبن. بەرەنجامی کاری بەڕێز وبستەر ئەمە دەبوو کە نە هێرشێک ڕووی دەدا و نەفشاری خوێنی کەسێکیش دەچوە سەر. ئەو لەو شێوازانە سوودی وەرنەدەگرت کە کەسانی تر بۆ سەپاندنی بیر و ڕاکانیان کەڵکیان لێ دەبینی. وتەکانی بەهێمنی و لەسەر خۆوە گۆ دەکرد و ئەم شێوازەش هۆکاری بەناوبانجی و خۆشەویستبوونی بوو. پێدەچێت بۆ هێورکردنەوەی مانگرتنێک هیچ کات ئێوە بانکێژ نەکرێن و یاخود ناچار نەبن لە بەرامبەر قازیەکان بۆ بەرگریکردن لە خۆتان وتار بدەن. بەڵام ئەم ئەگەرە هۆیەکە بۆ چاکردنی کرێی خان و یاخود هەندێک مەسەلەی تاکە کەسی پێویستیان بە هاوبیر و ڕاکردنی خەڵکانی تر ببێ. ئایا لەم بارەیەوە ڕوبەڕووبوونەوەی دۆستانە بۆ ئێوە سوودبەخش دەبێت یاخود نا؟ مۆڵەت بدەن ئەم بابەتە گریمانەیە بەهێنانەوەی نمونەیەکی واقعی لێک بدەینەوە. ئەلف لام ئشترواب ئەندازیارێکی لاو بوو کە بە سەرهاتی ئەو هەوڵە ناسەرکەوتوی و سەرکەوتوی بۆ چاکردنی کرێی خانوەکەی
لە پۆلدا بەم شێوەیە باس کرد. بەنیاز بووم کرێخانوەکەم دابەزێنم چونکە ئەو کرێیە بۆ من زۆر قورس بوو، بەڵام دەمزانی کە خاوەن ماڵێکی ئێجگار سەخت گیرم هەیە. لە هەنگاوی یەکەمدا نامەیەکم بۆ خاوەن ماڵەکەم نووسی و ئاگادارم کردەوە کە بەنیازم لەگەڵ تەواوبوونی ماوەی دەستنیشان کراودا ئاپارتمانەکە بەجێ دەهێڵم. بەڵام ڕاستیەکەی ئەوە بوو کە من نیازی چۆڵکردنی ئەو ئاپارتمانم نەبوو، تەنها دەمویست هەوڵێکم بۆ چاکردنی کرێیەکە دابێت. بەڵام بەرەنجام لە ڕوانگەی منەوە نائومێد کرد بوو، چونکە کرێچیەکانی تروەها کارێکیان ئەنجامدا بوو، هیچ سوودێکی نەبوو. هەمویان بە منیان وت کە مشتومڕکردن لەگەڵ ئەم خاوەن ماڵەدا کارێکی بێسوود و دژوارە. بەڵام من بە خۆمم وت پیاو تۆ خەریکە خولێکی تایبەت بە مامەڵە و چۆنیەتی ئاکار و ڕەفتار لەگەڵ خەڵکدا تەواو دەکەیت و ئێستا کاتی ئەوەیە کە بنەماکانی ئەم خولە بەکار ببەیت و ئەنجامی باشیشت هەبێ. خاوەن ماڵەکە لەگەڵ گەیشتنی نامەکە هاوڕێ لەگەڵ سکرتێرەکەیدا هات بۆ بینینی من. لە بەردەم دەرگاکەدا بە زەردەخەنەوە پێشوازیم لێ کرد و بە هەستێکی پاک و گەرم و گوڕیەوە دەستم کرد بە قسەکردن دەربارەی بەرزی کرێکە. 1 و 6 نەوت، هەرزوو بەڕوونی بەوم وت کە زۆر دڵم چۆتە سەر ئاپارتمانەکەی. لە کاتی قسەکردندا لە ستایشکردن و پێهەڵداندا زیادەڕەویم کرد و ستایشم کرد لەمەڕ ئەو ئیدارە عەقڵانە و ڕێک و پێکەی. پاشان وتم حەزم دەکرد ساڵێکی تریش لەو ئاپارتمانەدا بمێنمەوە، بەڵام لە توانامدا نییە. وها دەهاتە پێشچاو کە لەبەر ئەوە هیچ جێچێ لە کرێچیەکان بەم جۆرە قسەیان لەگەڵ نەکردبوو، چونکە زۆر زوو سەری دڵی کرایەوە و دەستی کرد بە گلەیکردن لە کرێچیەکان. ئەو پێیوتم کە یەکێک لە کرێچیەکان 4 نامەی بۆ ئەو نووسیوە کە هەندێک لەوانە بە شێوەیەکی بێئەدەبانە نووسرا بوو. ئەو باسی یەکێک لە کرێچیەکانی کرد کە بەو مەرجە ئامادە بوو گرێبەستەکەی درێژ بکاتەوە کە خاوەن ماڵەکە کارێ بکات تاکو کرێچی نوهەمی دووەم شەوانە لە خەودا خروپف نەکات. پاشان وتی مرۆڤ چەندە لە هەبوونی کرێچێکی ڕازی وەک ئێوە هەست بە ڕازی بوون دەکات. خاوەن ماڵەکە دەست بەجێ پاژەم ڕستەیوتی ئەگەر کێشەتان کرێکێتی ئەوە ئەگەر بتانەوێت ئامادەم چاکارێکی تێدا بکەم. منیش بە سوود وەرگرتن لە هەل بە هەمان لەحنی دۆستانە ئەو بڕی کە لە توانامدا هەبوو بیدەم بۆیم بەیان کرد. ئەویش دەست بەجێ بێ هیچ مشتومڕێ قبوڵی کرد. ئەو لە کاتی ڕۆشتنیدا سەیرێکی دواوەی کرد و پێیوتم پێتان خۆشە ڕازانەوەی ئاپارتمانەکەتان بە چ شێوەیەک بێت. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایی دیلاوان. بۆ پەیوەندیکردن 1950 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 1950 495 14 10. بێپەردە دەبێت دانی پێدا بنێم کە لە حاڵەتی سوود وەرگرتن لە شێوازی کرێچیەکانی تر ئەوە بێگومان شکستی من حتمی بوو، نەشم دەتوانی کرێکە کەم بکەمەوە. دڵنیام کە هەر ئەم ڕوبەڕووبوونەوە دۆستانەیە و ئەو ستایش و پێهەڵدانە بووە هۆی ئەوەی کە من بگەمە ئاکام. ئێستا گوێ لە بەسەرهاتی خات و دووروتی دانیشتووی گاردنستی ئێستای لە کەنارە لمیەکانی لانگ ئایلەندا بەسەر دەبات. خات و دووروتی بۆ منی وت. بەم کۆتاییانە ژمارەیەک لە هاوڕێکانم بۆ خواردنی نیوەڕۆ بانکێش کردبوو. کۆبوونەوەی ئەم هاوڕێیانە بۆ من زۆر گرنگ بوو. حەزم دەکرد میوانیەکە بە باشترین شێوە بەڕێوە بچێت. لەوەها بابەتێکدا ئیمل بەڕێوەبەری ئەو میوانخانەی کە شوێنی بەڕێوەبردننی میوانیەکە بوو یارمەتی دەدام، بەڵام لەم میوانیە تایبەتەدا ئەو نەهاتە یارمەتیم و تا کۆتایی کارەکانیش هیچ دیار نەبوو. ئەو تەنها بەردەستێکی بۆ تەرخان کردبووم. ئەم بەردەستە بچووکترین زانیاری دەربارەی شێوازی میوانداری باڵان نەبوو. ئەو بەکە لە ڕقی تەواوەوە هەوڵی دەدا کە لە بەڕێزترین و بەرجەستەترین میوانی من لە کۆتایی هەمووانەوە میوانداری بکات و خزمەتی بکات. تەنانەت جارێکیان بینیم کە پارچەیەکی بچووکی کەرەوز خستە ناو ئەو دەوریە گەورەی کە لە بەردەم ئەو میوانە بەڕێزەدا بوو. گۆشتەکە جیر بوو، پەتاتەکەش لە ڕادە بە دەرچەور بوو. خواردنەکان زۆر ترسناک بوون. من زۆر تووڕە بووم. بە زەحمەتی زۆرەوە هەوڵم دەدا پێ بکەم و خۆم کۆنتڕۆڵ بکەم. لە هەمان بارودۆخیشدا بە خۆمم وت با دەستم گاتە ئیمل ئەم هەقەی لێ دەکەمەوە. سەرنجام ئەو ڕۆژە تێپەڕی. ئەو ڕۆژی چوارشەمەیە کە بۆ من عەزابێکی گەورە بوو تا کۆتایی پێهات. شەوی دوایی ناڕەحەت و تووڕە بە شوێن هەندێک ڕستەی ڕقدا دەگەڕام کە بەهۆیانەوە داخی دڵم بەسەر ئیملدا خاڵی بکەمەوە. لە کاتێکدا کە ڕادیۆکە هەڵکرابوو تارێکی دەربارەی پەیوەندیەکانی مرۆڤ پەخش دەکرد. بۆ چەند خولەچێک گوێم لە قسەکانی بێژەر ڕاگرت و بیرم کردەوە باشە پیا هەڵشاخانی من بۆ ئیمەیلی چی کێشەیەک چارەسەر دەکات، چونکە ئەم کارە دەبووە هۆی ناڕەحەتی و ڕەنجانی ئەو. پاشەوەش چیدی یارمەتی منی نەدەدا. هەوڵم دەدا لە گۆشەنیگای ئەوەوە سەیری مەسەلەکان بکەم. ئەو بەرپرسی ئامادەکردنی مەوادی خام نەبوو. ئەو بەم هۆیەوە نەیتوانی کارێکم بۆ ئەنجام بدات کە هەندێک لە بەردەستەکانی بە قسەیان نەکردبوو. لەلایەکی تریشەوە منیش زۆر سەختگیریم کردبوو.
بوو. بەم لێکدانەوە و شیکردنەوەی بڕیارمدا لە بری ڕخنەگرتن لە ئیمێلی زۆر دۆستانە لەگەڵ ئەودا قسە بکەم. بڕیارمدا قسەکانم بەستایش و باسکردنی ئەو دەست پێ بکەم. ڕۆژی دوایی کە ئیمێلیم بینی ئاگادار بوومەوە کە نێوچاوانی گرژ و مۆنە بەهێمنیەکی تەواوەوە پێموت سیر کە ئیمێل دەمەوێت ئەمە بزانی کاتێک کە من لە کەسێک میوانداری دەکەم زۆر بۆم گرنگە کە تۆ یارمەتیم بدەیت چونکە تۆ باشترین میوانداری لە شاری نیویۆرکدا. ئەگەرچی ڕاست دەکەیت کە لە ئامادەکردنی مەوادی خۆراکیدا بەشدار نەبوویت و تۆش لێت نەناون هەر لەبەر ئەوەش ناتوانم بۆ ئەوەی کە ڕۆژی چوارشەممە ڕوویدا سەرزەنشتت بکەم چونکە تۆ هیچ خەتابار نیت. بەم قسەیە بە خێرایی هەورە ڕەشەکانی لاچوون. ئیمێل بە پێکەنینەوەوتی خاتونی بەڕێز. بارودۆخ هەر بەو جۆرە بوو کە ئێوە فەرمووتان لە خواردنە بێتامەکان خەتابار چێشلێنەرەکان بوون و من هیچ خەتام نییە. من لەم هەلەشیان سوودم وەرگرت و دووبارە بە لەحنێکی دۆستانە وتم ڕابردوو چیدی ڕابردووە. بەڵام ئیمێل من دەبێت چەند میوانێکی تریش ڕێک بخەم کە پێویستم بە یارمەتی تۆ هەیە. وا دەزانم وا باشترە مەجالێکی تر بدەین بە چێژلێنەرەکان. ئیمێل بە سووربوونێکەوە وەڵامی دایەوە. بێگومان خاتون دڵنیابن ئەو ڕووداوە نەشیاوی ڕۆژی چوارشەممە هەرگیز دووبارە نابێتەوە. بەڵێ ئازیزان هەفتەی دوایی میوانیەکم ڕێخست. من هاوڕێ لەگەڵ ئیمێلدا شێوەی خواردنی نیۆڕۆمان ڕێخست لە بەرامبەر ئەم یارمەتیەدا پاداشتێکی چاکم دایە و بەڵام لە هەڵەکانی پێشووی ئەو هیچ باسێکم نەهێنایە ئاراوە. ئەو ڕۆژە کاتێک چوو مەژووری میوانداریەکەەوە بینیم مێزێکی گەورەی خواردن بە ژمارەیەکی زۆر گوڵی ڕۆزی ئەمریکایی ڕازاوەتەوە. ئیمێل چاودێر و گوێڕایەڵ بوو. بچووکترین غەفڵەتێکم لێ نەبینیوە. باوەڕ بکەن ئەگەر ماریشم بانکێش بکردایە بەبێ هیچ گۆڕانکاریەک میوانداریەکە کەم و کورتی نەبوو. خواردنەکە زۆر باش بوو. قاپ و قاچاق کەم و کورتی نەبوو. لە بری بەردەستێک 4 بەردەست بەشی یەکەمی خواردنەکەیان دادەنا. لە کۆتاییشدا خودی ئیمێل ئایسکرێمێکی نعنای زۆر بەتامی بۆ میوانەکاندانە. لە کاتی خواحافیزیدا یەکێک لە میوانەکان بە منی وت ئێوە ئەم میواندارەتان جادوو کردووە. من لە هەموو تەمەنی خۆمدا وەها میواندارێکی جوان و بێکەم و کورتیم نەبینیوە. بەڵێ ئەو میوانە ڕاستی دەکرد. من بە ڕەفتاری دۆستانم ئەو میوانم جادوو کردبوو. چەند ساڵێک لەمە پێش کە من کوڕێکی بچووک بووم و بە پێی پەتی بێشەیەکم تێدەپەڕان تاکو دەگەیشتمە تاکە قوتابخانەی ئەو ناوچەیە کە لە ڕۆژاوای باکووری مەیسوریدا بوو. ڕۆژێکیان ئەفسانەیەکم دەربارەی مشتومڕی باو خۆر خوێندەوە. لە مشتومڕەدا بادەی گوتگوایە دەتوانێت خێراتر لە خۆر چاکەتی ئەو پیرەمێردەی کە لەو بیابانەوە تێدەپەڕی لەبەری دابکەنێ. پاژەم قسەیە خۆر لە دوای پارچاورێکەوە سەیری هەوڵی بابدا تا بزانێت چی دەکات. باکە دەستی کرد بە هەڵکردن و سات بە سات بەهێزتر دەبوو. بەڵام هەرچی هەڵکردنی باکە بەهێزتر و تونتر دەبوو پیرەمێردەکە زیاتر چاکەتەکەی بە دەوری خۆیدا دەپێچا و توندی دەکرد. پاژماوەیەک هەوڵدان باکە نیشتەوە و سەری خۆر هاتاکو هێز و توانای خۆی دەربخات. خۆر بەهێمنی لە پشتی هەور دێتە دەرەوە بە ڕوویەکی خۆشەوە بەرەو ڕووی پیرەمێردەکە زەردەخەنەیەک دەکات. گەرمی خۆرەکە دەبێتە هۆی ئەوەی کە نێوچاوانی کابراکە عارەقی لێ بنیشێت و بە فێنک بوونەوە بە ڕەزایەتی تەواوەوە چاکەتەکەی لە لەشی دادەکەنێ. خۆر بۆ ئاراستەکردنی کارەکەی خۆی بەبا دەڵێت ئەمە لەبیر نەکەیت بە توانای دۆستی و میهرەبانی زۆر زیاتر لە تووڕێی و هەڵچوون تۆ بەو هەڵکردنە تووڕێیی خۆت نەتوانی کە چۆک بە کابرادا بدەیت. لە کاتێکدا من بە یەک پێکەنینی دۆستانەی بە سۆزەوە ئەم کارم کرد. لە سەردەمی مناڵیمدا بەڕێزانە و کاتەی من ئەم ئەفسانەیەم دەخوێندەوە لە شاری بۆستندا کە لە بواری فێرکاری و پەروەردە و فەرهەنگ دێرین بوو. من لە خەویشمدا نەمدەبینی کە لەوێ بینیم پیاوێک بە ناوی ئاها با کە پزیشکە و 3 ساڵ دوای ئەوە چارەنووس وەها بوو کێچێک بێت لە قوتابیەکانی زانکۆم. ئەم بابەتەی بەکردەوە تەجروبە کرد کە بەسەر هاتەکەی خۆی لە پۆلدا بەم جۆرە جێڕایەوە. لەو سەردەمەدا ڕۆژنامەکانی بۆستۆن پڕ بوو لە ئاگاداری درۆینە. ئاگاداری ئەو تۆ کە تیایاندا تاکەکان بانگەشەی ئەوەیان دەکرد کە پسپۆڕی لە باربردنی کۆرپەلەن یاخود لاوازی جنسی لە پیاوان چارەسەر دەکەن. ئەم کەسانە هیچ کارێکیان نەدەکرد تەنها ئەوەندە نەبێت بە قسەکردن دەربارەی چۆنیەتی دابەزینی هێزی جنسی پیاوەکان ئەوانیان دەترساند و لە نێوان ئەو پیاوە ترس لێ نیشتوانەدا نێچیرەکانی خۆیان هەڵدەبشارد. چارەسەرەکانی ئەوانیش هیچ نەبوو بێجگە لە ترس و ترساندن و قوربانیەکان. لە دەوا و دەرمانی چاک و کاریگەر هیچ کام لەوان زانیارێکی ئەو تۆیان نەبوو. ئەوانەشی کە بانگەشەی ئەو پسپۆڕیان لە بواری لە باربردنی کۆرپەلەدا وەکاری مەرجی چەندەها ژنی لاو بوون. بەڵام لە نێوان ئەم حەکیم باشێتە زویرانە بێجگە چەند کەسێکیان نەبێت ئەوانی تر دادگایی نەکران چونکە زۆرینەیان بە پێدانی غەرامەیەکی کەم یاخود لە ڕێی دەسەڵاتی سیاسیەوە بەخشران. بارودۆخ زۆر خراپ بوو. خەڵکی نەجیبی بۆستۆن سەرنجام تووڕێیی دایگرتن و لە دژ ئەم ئەهریمەنە بەرژەوەندی خوازانە شۆڕشیان بەرپا کرد. وتاربێژان لەو بۆنە جۆرا و جۆرانەی کە داهاتە پێش لە دژی ئەم خراپەکارانە و ئەو بڵاوکراوانەی کە پروپاگەندەکانی بۆ بڵاو دەکردنەوە بانگەشەی زۆریان کرد و بۆ بەرگریکردن لە چاپکردنی ئەم ئاگاداریانە تەنانەت دەستە و دامێنی نزاش بوون. ڕێکخراوە یاساییەکان، بازرگانیەکان، یانەکانی ژنان، کەنیسەکان و ئەنجومەنی لاوان ئەم کارە دژ بە مرۆڤیان محکوم کرد. بەڵام سوودی نەبوو. شەڕێکی تاڵ لە نێوان ئەندامانی دەستەی یاسادانانی دەوڵەتدا ڕوویدا تاکو لە چاپدانی ئەم جۆرە ئاگاداریانە بە نایاسایی بدرێتە قەڵەم. بەڵام بە کاریگەری دەسەڵاتی سیاسی ئەم هەوڵەش شکستی هێنا. دکتۆر ئەلیف هابا بەردەوام بوو. وتی لەوەها بارودۆخێکدا من سەرۆکی کۆمەڵگەی نەتەوەیی عیسەویە خێرخوازەکانی بۆستۆن بوو. کۆمیتەی ژێرفەرمانی من دەربارەی ئاگاداریە ناوبراوەکان تاقیکردنەوەی زۆری ئەنجامدا بوو. بە تێکرا بێ ئاکام بوون. وها
دەردەکەوت کە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم تاوانبار و خراپەکارە پزیشکانەدا بێسوود بێت. لەو پەڕی ناومێدیدا شەوێکیان هەوڵمدا تاقیکردنەوەیکی تر ئەنجام بدەم، تاقیکردنەوەیکی ئەوتۆ کە تا ئەو کاتە لە دژی پزیشکە تاوانبارەکان ئەنجام نەدرابوو بنووسم. لەو نامەیەدا هەر بۆستۆنم ئاگادار کردەوە کە زۆرم حەز لە ڕۆژنامەکەی ئەوانە و یەکێکم لە خوێنەرانی باشی ئەو ڕۆژنامەیە. بەڵگەی حەزیشم لەو ڕۆژنامەیە ئەوەیە کە هەواڵەکانی لەسەر بنەمای ڕاستین و وروژان و بەرەڵایی نانێتەوە. سەروتارەکانیش زۆر چاکن. ئەم ڕۆژنامەیە بۆ تێکڕای ئەندامەکانی خێزان زۆر باشە. بەڕای من نەک تەنها لە بۆستۆن بەڵکو لە تەواوی نیو ئینگلیزدا ڕۆژنامەیەکی بەو قورسی و سەرڕاستیبوونی نییە. لە درێژەی نامەکەدا بۆ سەرنووسەرەکەم نووسی ئەگەرچی کەم و کورتێکی تێدا بێت کە ئومێدەوارم هەوڵی نەهێشتنیان بدەن. بۆ نمونە یەکێک لە هاوڕێکانم کچێکی لاوی هەیە کە شەوی ڕابردوو داوای لێکرد بابەتەکانی ئەو ڕۆژنامەیە بەدەنجی بەرز بۆ بخوێنێتەوە. کچەکە کاتێک گەیشتە ئاگاداریەکانی تایبەت بە پسپۆڕانی لەناوبردننی کۆرپەلا پرسیاری لە باوکی کرد کە مەبەست لەم ئاگاداریە چییە؟ هاوڕێکی من کە زۆر شڵەژا بوو سەری سوڕما بوو کە چی وەڵامی کچەکە بداتەوە، ئەگەرچی پێویست بە ڕوونکردنەوەی زیاتر ناکات چونکە ئێوە لە مەبەستەکەی من دەگەن و ئاگاداری ئەم مەسەلەیەن کە ڕۆژنامە بەربڵاوەکەی ئێوە دەچێتە هەموو ماڵەکان و باوکانێکی زۆر هەن کە کچی تازە پێگەیشتویان هەیە لە وەڵامی ئەم پرسیارەدا دەستەوسان دەبن. بەڕاز ئەگەر ئێوە کچێکی تازە پێگەیشتوتان هەبوایە و ئەم ڕۆژنامەی دەخوێندەوە و هەمان پرسیاری دەکرد کە کچەکەی هاوڕێی من کردی چ وەڵامێکت بۆ ئەو دەبوو؟ ئایا ڕێتان پێدەدا ئەم جۆرە پرسیارانە بخوێنێتەوە؟ ئەگەر ڕێتان پێدەدا چ ڕوونکردنەوەیەکتان دەبوو کە زەرەر نەگەیەنێت؟ زۆر بەداخەوم کە ڕۆژنامەیەکی قورسی وەک ڕۆژنامەکەی ئێوە کە لە هەر لایەنێکەوە خاڵیە لەم کەم و کوڕیانە تا ئێستا هەوڵێکی ئەو تۆی نەداوە بۆ نەهێشتنی ئەم کەم و کوڕیە و باوکان ترسیان لەوە نەمێنێت کە ئەم ڕۆژنامەیە بخەنە بەردەست کچەلاوەکانی خۆیان. ئایا ئەگەری ئەوە نییە کە هەزارەها کەس هەمان هەستی منیان هەبێ؟ لە ڕۆژی دوایی سەرنووسەری ڕۆژنامەی هرالد بوسون نامەیەکی بۆ دکتۆر ئەلیف هەبا نووسی کە ئەم دکتۆرە نزیکەی 35 ساڵ ئەو نامەیە پاراست و کاتێک کە بۆ قوتابی خولەکەی من نامەکەی دا بە من. ئێستا ئەم نامەیە کە لە بەرواری 13 ئۆکتۆبری ساڵی 1940 دا نووسراوە لە بەردەمی مندایە. دکتۆر ئەلیف هەبا بۆستۆن ماساچوست. بەڕێزم من لەمەڕ ئەو نامەیە کە لە بەرواری 11 ئۆکتۆبر بۆ سەرنووسەر نووسیوتانە سوپاسی هەستی بەرزتان دەکەم. ئەم نامەیە بۆ هۆی ئەوەی کە سوورتر بم لەسەر ئەو نازەی کە هەر لە سەرەتای گرتنە دەستی ئەو پۆستەوە هەم بووە. لە ڕۆژی دووشەمەوە وا بەنیازم کە تا ئەو جێگەی گونجاوە ڕێگر بم لە بەردەم چاپی ئەو جۆرە ئاگاداری و بابەتە ناشرین و ناپەسەندانە. ئاگاداریە پزیشکەکانی پەیوەست بە داو دەرمان و لە ناوبردنی کۆرپەلە و شتیتر بەگشتی دەسڕێنەوە و لا دەبرێن. ئەو ئاگاداریانش کە ناکرێت بە تەواوی لا ببرێن بە وردی بەسەریاندا دەچینەوە و وشەی زەقیان تێدا ناهێڵین. دووبارە لەو نامە پرسۆزەی ئێوە سوپاسگوزارم کە یارمەتیدام سوورتر بم لەسەر مەبەستەکەم. دڵسۆستان و تا هاکسل سەرنووسەری هرالد بوستون. ئیزۆ پەردەیەکی یۆنانی بوو کە 6 ساڵ بەر لە دایکبوونی مەسیح لەبارەی کراسوسدا دەژیا و چەندەها ئەفسانە و داستانی جۆراوجۆری لە پاش خۆی بەجێهێشتووە. ئەو ڕاستیانەی کە ئەو لە سروشتی مرۆڤەوە فێر بوو ئەوانەی جێڕاوەتەوە بە هەمان ڕادا لە بۆستۆندا و لە بێرمنگامدا ڕاستی بوونی هەیە کە 25 سەدە لەمەوبەر لە ئەسینادا هەبووە. ئەفسانەی مشت و مڕی با و خۆر یەکێکە لە بەرهەمەکانی بیری ئەم ئیزۆپە کە پێمان دەڵێت خۆر بە میهرەبانی و دۆست زووتر لە بای تووڕە چاکەتەکان لەبەردا دەکەنێت. وتی ئەم ئەفسانە دروستکراوەی بیری ئیزۆپ وهایە کە ڕوبەڕووبوونەوەی دۆستانە قسەی هاندەر و ستایش کرد کە زۆر باشترە لە تووڕەی و هەڵچوون. قسەکەی لینکۆڵن کە ئاماژەی کرد بە پندێکی پێشینان لە یاد نەکەین کە دەڵێ یەک دڵۆپە هەنجوین زیاتر لە یەک گاڵۆن ژەهر دەتوانێت مێشەکان بەرەو لای خۆی ڕابکێشێت. ئەگەر دەتانەوێت خەڵکان هاوبیر و ڕابکەن لەگەڵ خۆتاندا ئەوە ئەم بنەمای ژێرەوە لە یاد نەکەن و کاری پێ بکەن بە لەسەر خۆیەوە قسە دەست پێ بکەن. پاری 14 نهێنی سوقرات. لە کاتی مشتومڕ لەگەڵ خەڵکدا قسەکانی خۆتان لەو خاڵەوە دەست پێ مەکەن کە هاوگونجاوی یەکتر نین. هەمیشە هەوڵی ئێوە دەبێت لەو ڕێگەیەوە بێت کە خاڵە هاوبەشەکانی هەردوو لا بناسرێت و لە سەریان دووپات بکرێتەوە تا دەتوانی هەوڵ بدا بەلایەنی بەرامبەری بقوبڵێنیت لە هەمان ڕێگادایت کە ئەوی تێدایە. تەنها دەربارەی هەندێک بربەستی کەم بایەخ جیاوازیتان هەیە و ئەم جیاوازیش ناتوانێت زۆر گرنگ بێت چونکە کاتێک کە ڕێگەیەکێک بێت ئەوە ئاکامیشی هەریەکێک دەبێت چونکە بۆ هەردوو لا مەبەست و مەرام گرنگە نەک ڕێگەی گەیشتن بەو مەبەستە. لە هەمان سەرەتای مشتومڕدا وهای ڕێک بخەن کە لایەنی بەرامبەرتان لە پاڵپشتی وتەکەی ئێوەدا بڵێت بەڵێ دروستە بەڵێ. ئەگەر بارودۆخێکتان خوڵقاند کە کەسی بەرامبەر نەفیتان بکات واتە نە بەم جۆرە نییە ناکرێت ئەمە قبول بکرێت. زۆر بە دژواری دەتوانن لە خاڵە هاوبەشە واقعیەکانیشدا بگەنە ئەنجام. پرۆفیسۆر ئوراستریت لە کتێبە سوودبەخشەکەی خۆیدا لەژێر ناوی ڕێگەی دزەکردنە ناو کەسانی تر دەنووسێ. بە دژواری دەکرێت بۆ نە وەڵامێک دەست بخرێت کە بەیانکەری سەرکەوتن و بردنەوە بێت نە بربەستێکە کە سەرکەوتن بەسەریدا زۆر سەختە. کاتێک کە نە دێتە سەر زمان پارێزەرە بەهێزەکانی وەک غرور بەرزی ناخ و دەروون لەسەر پاراستنی پێداگری دەکەن. کاتێک کەسێک گوتی نە تەنانەت ئەگەر هەڵەش بێت سوورە لەسەری پاشان پێدەچێت لایەنی بەرامبەر ئەوەی بۆ ڕوون بێتەوە کە ئەو وشەیەی هەڵە بەکارهێناوە. بەڵام غرور
دووری تاکە کەسی کە زۆر گرانبەهایە و دەبێتە ڕێگر لە بەردەم دانان بە هەڵەکاندا قسەیەک کەکرا بێژەر هەرچۆنێکی کردو هەوڵ دەدات لەسەری سوور بێت و دووپاتی بکاتەوە کەواتە هەر لەبەر ئەمەیە کە چاکترین کار هاندانی کەسی بەرامبەرە تا هەنگاو لە ڕێی ڕاستدا هەڵبگرێ. قسەکەری لێهاتوو شارەزا لە سەرەتای قسەکانی خۆیەوە باسەکە بە جۆرێک ئاوەڵا دەکات کە چەند جارێک بەڵێی دەستکەوێت و ها قسەکەرێک بە ئاسانی لایەنی دەرونی بیسەرانی خۆی دەستنیشان دەکات و لە ڕێگەی باش و گونجاودا هەنگاو هەڵدەگرێت و ها ڕێڕەوێک هەروەک ڕێڕەوی تۆپێکی بلیاردە کە لە ئەنجامی لێدانی یاریەکەوە گرتوویەتە بەر. ڕێڕەوی ڕاستە و خۆ تا گەیشتن بە بربەستی یەکەم بەردەوامە، پاشان پەیوەست بە توانای بربەستەکە ڕەهەندەکە دەگۆڕێت و ئەگەر هاتوو بربەستەکە لەو پەڕی توانە و هێزدا بێت ئەوە تۆپەکەی لە ڕەهەندی پێچەوانەدا لەسەر جوڵەی خۆی بەردەوام دەبێت و تا پێکدادان لەگەڵ بربەستی دوایی جوڵەی ڕاستە و خۆ بەردەوام دەبێت و هەروەها کاتێک کەسێک لە ناخی دڵیەوە دەڵێت نە و ئەم قسەیەش زۆر بەجددی دێتە سەرزمانی ئەو تەنها وشەیەکی دووپیتی نون و های دەرنەبڕیوە. دەستوری کارکردە دەروونزانیەکان پێمان دەڵێن کە هەموو بوونی ئەم کەسە حاڵەتی بەرگری بۆ خۆوە گرتووە، حاڵەتی ڕوخسار و گرژبوونەوەی ماسوولکەکان و تەنانەت تێکچوونی کاری غودە دەرەقیەکان لەسەر حاڵەتی بەرگری و بەرگربوون جەخت دەکاتەوە. لە زۆربەی ئەو کاتانەدا کەنە زۆر بەجددی لەدەم دەکەوێتە خوارەوە چەند ئەندامێکی جەستەی قسەکەر بە گرژبوونێک سووک و تون بەرگریەکی گشتی ئامادە دەکەن و حاڵەتی ئامادە باش بەخۆ دەگرن. بە کورتی کۆی دەستگای هەستیاری و ماسوولکەکان کە ئامادە بوون بۆ بەرپەرجدانەوە چیدی هیچ قسەیەک وەرناگرن و سەرپێچی دەکەن. بەڵام لە حاڵەتی جوڵەدا لە ڕەهەندی پێچەوانە ئەگەر هاتوو کەسەکە بە سوربوونێکی تەواوەوە سوودی لە وشەی بەڵێ وەرگرت ئەوە هیچ یەکە لەو حاڵەتە بەرگریانە دەرناکەون و ئەندامەکانی زنجیرەی هەستەکان بۆ وەرگرتن ئامادە دەبن. هەر بۆیە هەرچی زیاتر لە سەرەتای گفتوگۆکەوە لە کەسی بەرامبەر وەڵامی ئەرێ وەربگرین ئەگەری سەرکەوتن لە مشتومڕەکەدا بۆ ئێمە زیاتر دەبێت. کاردانەوەی بەڵێ شێوازێکی زۆر سادەیە کە بە هەموو سادەیەکەوە پشتگوێ دەخرێ. زۆر جار دێتە بەرچاو کە خەڵک هەستی گرنگبوونیان هەر لە هەمان سەرەتای گفتوگۆدا بە ڕەفتاری دوژمنکارانە تێر دەکەن. نوێنەرێکی ڕادیکاڵ هاوڕێ لەگەڵ برا محافیزکارەکەیدا لە کۆنفرانسێکدا بەشداری دەکات و ئەو لە سەرەتای باسەکەەوە هەوڵ دەدات تووڕێی براکەی بوروژێنێت. بۆچی وهەیە؟ ئەم کارە چ سوودێکی هەیە؟ ئەگەر بۆ چێژ وەرگرتن ئەم کارە دەکات دەبێت لێی خۆش بێت. بەڵام ئەگەر وا چاوەڕوانە لەم ڕێگایەوە سوودێکی چنگکەوێت ئەوە لە ڕوانگەی دەروونزانیەوە کەسێکی جێل و گەمژەیە، چونکە لە دیدگای دەروونزانیەوە تەنها مرۆڤی گەمژەیە کە دەتوانێت بکەری کردار یا بێژەری قسەیەکی بێهودە بێت. ئەگەر قوتابیەک، موشتەریەک، منداڵێک، مرد یا ژنێک والێکیت لە سەرەتاوە بڵێت نە ئەوە عەقڵی ئەفلاتون و سەبری فریشتەکانی دەوێت تا ئەو وەڵامە نەرەیە بکرێ بە ئەرێ. حاڵەتێکی سوودوەرگرتن لە تەکنیکی ئەرێ کە جیمس ئیمرسۆنی سندوقداری بانک پێی هەستا بوو لە پۆلدا باسی کرد لێرەدا دەیجێڕینەوە. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەم هێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایی دیلاوان. بۆ پەیوەندیکردن 0850 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10. بەڕێز ئەمرسۆن بۆی جێڕامەوە چەند ڕۆژ لەمەوبەر کابرایەک سەردانی بانکی کرد تا حسابێکی پاشەکەوتی بۆ بکەینەوە. من فۆرمی ئاساییم خستە بەردەمی تاک و پڕی بکاتەوە. ئەو هەندێک لە پرسیارەکانی بە شەوق و زەوقەوە وەڵامدایەوە. بەڵام لە وەڵامدانەوە بە هەندێک پرسیار خۆی دزیەوە. ئەگەر ئەم ڕووداوە بەر لە بەشداربوونم لەم خولەدا ڕووی بدایە بێگومان پێم دەوت ئەگەر فۆرمەکە بە جوانی پڕ نەکەیتەوە ئەوە ناتوانم حسابەکەت بەناوەوە بۆ بکەمەوە. ئەوەش بڵێم بە شەرمەزاریەوە پێشتر چەندەها جار ئەوەم بەسەردا هاتوو لێرەدا ئەوەش سەرنجڕاکێشە کە لەو کارش هەستم بە خۆشحاڵی و ڕەزایەت دەکرد، چونکە لەم ڕێگەیەوە بەرامبەرم تێدەگەیان کە سەرۆکچێ و لەو میانێشدا ڕێساکانی بانکم دەدایەوە بەڕوویدا. بەڵام ئەم ڕەفتارە بەدڵنیاییەوە خۆشحاڵی موشتەری دەستەبەر نەدەکرد. بەڵام ئەو ڕۆژە بڕیارمدا لە عەقڵی تەندروست سوود و یارمەتی وەربگرم و نەک تەنها دەربارەی ئەو زانیاریانی کە بانک دەیویست قسە بکەم، بەڵکو دەربارەی خواستی موشتەریەکەش قسە بکەم و بێجگە لەمانەش سوور بووم کە لە هەمان سەرەتاوە ناچاری بکەم پەیتا وەڵامی بەڵێبدات
دەکاتەوە و هەر بۆیە لەگەڵیدا هاوڕابووم وتم ئەو زانیاریانەی کە حەز ناکەن بینوسم ئەوەندەش پێویست نین بۆ بانک و پێدەچێت بۆ خۆتان گرنگتر بێت. بۆ نمونە گریمان لە کاتی مردندا ئێوە ئەو پارەی لە بانکدا کە هەتانە حەز ناکەن ئەم پارەیە بگات بە میراتگرەکانتان. پیاوەکە بێپەردە وەڵامی دایەوە ئەی چۆن نامەوێ خواستی یەکەمی منیش هەرەمەیە کەواتە بەڕای ئێوە بیرۆکەیەکی باش نییە ئەگەر ناوی خێزانی و نازناوتان بدەن بە ئێمە تاکو لە حاڵەتی مردنتاندا بەبێ هەڵە و دواکەوتن وەک خواستی ئێوە ڕەفتار بکەین. پیاوەکە جارێکی تر بە پەلە وەڵامی دایەوە بەڵێ ئەم کارە دەکەم. بەم شێوە کورتە بە خێرایی شێوە ڕەفتاری مشتریەکە کە تا ڕادێکلاویش بوو گۆڕدراو لەگەڵ ئەمەی کە زانی ئەم زانیاریانە بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆی پێویستە نەک لە بەرپاراستنی بەرژەوەندەکانی بە ڕەزایەتی تەواوەوە و نەک تەنیا هەموو زانیاریەکانی دەربارەی خۆی پێداین بەڵکو لەسەر پێشنیاری من حسابێکی سپاردەشی کردەوە و دایکیشی وەک کەسی سوودوەرگر دەستنیشان کرد ئەگەر بە ڕەزایەتی تەواوەوە وەڵامی هەموو ئەو پرسیارانەی دایەوە کە دەربارەی دایکی ئاراستەی کرابوو بەم کارە من ئاگادار بووم کە دەستخستنی وەڵامی بەڵێ لە هەمان سەرەتای بابەتیدا مەسەلەی بەگژاچوونەوە فرامۆش کراوە و پیاوەکە تێکڕای پێشنیارەکانی من بەو پڕی خۆشحاڵیەوە قبول دەکات. ژوزف ئالسیۆن لە نوێنەرانی فرۆشی وستینگهاوز لەم پەیوەندیەدا تەجروبەیەکی هاوشێوەی هەیە کە خراب نییە باس بکرێت با لە زمانی خۆیەوە بیبیستین. لەو ناوچەیەدا کە من کارم دەکرد سەرمایەدارێکی لێبوو کە کۆمپانیا زۆری پێخۆش بوو شتێکی پێ بفرۆشێت. نوێنەری فرۆشتن کە بەر لە من لەو ناوچەیەدا کاری دەکرد لە ماوەی 10 ساڵ هەوڵی دا نەیتوانی سەرنجی خاوەن کارخانەی ناوبراو ڕابکێشێ و بەرهەمی هەوڵی منیش کە نزیکی 3 ساڵ دەبوو ئاکامێکی نەبوو. نوێنەری فرۆشت لە هەموو ئەو 10 ساڵی چالاکی خۆیدا چەند جارێک چوو بۆ لای ئەو بەدەستی بەتاڵ گەڕابەوە و منیش پاش گرتنە ئەستۆی ئەو پۆستە بەبێ وەستان 3 ساڵ هاتوو چۆم کرد. پاش 3 ساڵ یاخود باشتر بڵێم هەوڵی 13 ساڵەمان تەنها ئاکامی یەک پێشنیاری کڕین بوو ئەویش بەو مەرجەی کە ئەگەر پەسەند نەکرا وەری بگرینەوە. پێشنیارەکەی ئەو بۆ کڕینی چەند ماتۆڕێک بوو کە ئەگەر بەهاتایە ڕەزایەتیمان مسۆگەر بکردایە دەمانتوانی لەوە پاش هەزارەها پێشنیاری لێوەربگرین. پاش تەسلیمکردنی داواکاریەکە چونکە ڕامان ئەوە بوو کە داواکاری تری لێ دەست بخەین دڵنیا بووم کە ماتۆڕەکان بە تایبەتمەندێکی چاک تەسلیم کراون و هەر لەبەر ئەمەش بە تەواوەتی خۆشکەیف بووم. بەڵام 3 هەفتەی تر لەگەڵیدا پەیوەندیم کرد ئەندازیاری باڵای کۆمپانیاکە ئەو وەها هەواڵێکی چاوەڕوان نەکراوی بە مندا کە بە تەواوی ئاوەژوو بووم و شڵەژام. ئەو ئەندازیارە لە کۆتاییدا بەمنیوت بەڕێز ئالسیۆن من ناتوانم بێزگە لەو پێشنیارەی کە کردومە چی دیشتی تر داوا بکەم لێە. بەسەر سوڕمانەوە پرسیارم کرد بۆچی مەگەر کەم و کوڕیەک لە کارەکەدا هەیە لەبەرەمەی کە ماتۆڕەکانی ئێوە لە ڕادە بە دەر داغ دەبن ئەوەندە گەرم دەبن کە ناتوانم دەستی لەسەر ڕابگرم. دەمزانی کە مشتومڕکردن لەگەڵ ئەودا سوودی نییە چونکە چەندەها جار ئەم کارم کردبوو هیچ ئاکامێکی نەبوو. هەر بۆیە کەوتمە بیری دەستخستنی وەڵامی ئەرێلەوە و هەر بۆیە وتم بەڕێز ئیسمیت من لە 100% هاوڕام لەگەڵ ئەوەدا کە ئێوە دێڵێن ئەگەر ماتۆڕەکانی ئێمە گەرمدادێن ئێوە چیتر نابێت لەوانە بکڕن. ئێوە نابێت ماتۆڕێک بکڕن کە لەگەڵ بنەماکانی ئەنجومەنی بەرهەمهێنەرانی ئامێرە کارەباییەکاندا جیاوازی هەیە. گوێم لە دەنجێ بوو کەوتی بەڵێ هەروایە کە ئێوە دێڵێن. یەکەم وەڵامی ئەرێم لەو وەرگرتە بوو درێژەم پێداوتم ڕێساکانی ئەنجومەنی بەرهەمهێنەرانی ئامێری کارەبایی دەڵێت ماتۆڕێک کە بە شێوازێکی دروست بەرهەمهێنرابێت پێدەچێت پلەی گەرمیەکەی بگاتە بەرزتر لە 72 پلەی فاهرەنهایت لە چاو پلەی گەرمی ژوورەکەدا. ئایا ئەمە دروستە؟ بەڵێ دروستە. بەڵام ماتۆڕەکانی ئێوە زۆر زیاتر لەم پلەیە گەرم دەبن. پلەی گەرمی کارخانە چەندە؟ لە نزیکەی 75 پلەی فاهرەنهایتدا. زۆر باشە. پلەی گەرمی کارخانەکەی ئێوە 75 پلەی و ئێوەش 72 پلەی دەخەنە سەر کە سەرجەمی دەگاتە 147 پلەی فاهرەنهایت. بەڕاست ئێوە دەتوانن دەستی خۆتان لە بەردەم بەلوعەیەکدا ڕابگرن کە پلەی گەرمی ئاوەکەی 147 پلە بێت. ئایا دەستی ئێوە ناسووتێ؟ بۆچی نا؟ کاری ژیرانەش هەر ئەمەیە. گفتوگۆکەی ئێمە ماوەیەک درێژەی کێشاو سەرنجام ئەو سکرتێرەکەی خۆی بانکێش کرد و دەستوری پێدا بۆ مانجی داهاتوو پێشنیارێکی بەرامبەر بە 350,000 دلار بۆ کڕین بە ئێمە بدات. ساڵەها درێژەی کێشاو هەزاران دلار زەرەرمان کرد تا سەرنجام ئەو خاڵەمان بۆ دەرکەوت کە مشتومڕکردن بێسوودە و دەبێت هەوڵی خۆمان بخەینەگەر تاکو بە دەستخستنی وەڵامی ئەرێ لانی بەرامبەر نەخەینە حاڵەتی بەرگریکردنەوە. سوقرات کە بە مێشە سەگەکەی ئەسینا ناوبانجی دەرکرد بوو سەرڕای پێپەتی بوونی وەها مرۆڤێکی بیرتیش بوو کە توانی کارێک بە ئەنجام بگەێنێت کە پاش ئەو ڕێژەیەکی کەمی مرۆڤەکان نەبێ کەس تێیدا سەرکەوتو نەبووە. پاش 23 سەدا کە لە مەرجی ئەو تێدەپەڕێ جیهان تا ئێستاش ئەو بە یەکێک لە عاقڵترین ئەو کەسانە دەزانێت کە توانای قەناعەت پێکردنی ئەو تۆیان هەیە کە ئەم دنیا پڕ ئاشوبەیان خستە ژێر کاریگەری خۆیانەوە. بەڕاست شێوازەکەی ئەو چۆن بوو؟ ئایا بە خەڵکی دەوت کە لە هەڵەدان؟ نە، ئەو زیرەکتر بوو لەوەی کەوەها شتێک بڵێت. شێوازی ئەو کە بە شێوازی سوقرات ناسراوە لەسەر بنەمای دەستخستنی وەڵامی ئەرێ لە بەرامبەر وەستاوە. ئەو چەند پرسیارێکی لە ڕکەبەر دەکرد کە وەڵامی هەمووی ئەرێ بوو. سوقرات لانی بەرامبەری ناچار دەکرد کە بەبێ وەستان دان بە قسەکانی ئەودا بنێت. سەرنجام پاژەوەی
کە توانی بووی ژمارەیەکی زۆر بەڵێ لە بەرامبەرەکەی دەست بخات هەروە درێژەی بە پرسیارکردن دەدا تا ئەمەی کە کەسی بەرامبەر بەبێ ئەمەی خۆی ئاگادار بێ لە وتەکانی سوقراتەوە دەگەیشتە ئەو ئاکامەی کە لەگەڵ ئەو شتەی کە چەند خولەچێک لەوە پێش لەگەڵیدا دژایەتی کردبوو بە تەواوەتی هاوڕا بووە. مۆڵەت بدەن جارێکی تر پیاوێک لە هەڵەدا ببینین و لە شێوازی سوقراتە پێپەتی دەربارەی ئەو سوود وەرگرین. بۆ نمونە بابە لە سەرخۆی و میهرەبانی شتێکی لێ بپرسین کە لە وەڵامی ئێمەدا بڵێت بەڵێ. چینیەکان پندێکیان هەیە کە لێوان لێوە لە دانایی و ژیری دێرینی ڕۆژهەڵات ئەوەی کە لە سەرخۆ هەنگاو دەنێت زۆر دوور دەڕوات. پێویست بەڕوونکردنەوە ناکا کە بڵێین شارستانیەت و ژیاری و فەرهەنگی چین بە پێشینەی 5,000 ساڵە لە سروشتی مرۆڤدا متاڵای زۆری کردووە و دانایی زۆریان لەم ڕێگەیەدا پاشەکەوت کردووە کاتێک دەگاتە ئەو ئەنجامێکە ئەوی کە لە سەرخۆ هەنگاو دەنێت زۆر دوور دەڕوات. ناورۆچێکی ژیر و بەبەها دەخاتە ڕوو کەواتە ئەگەر دەتانەوێت خەڵکان بکەنە هاوبیر و ڕای خۆتان ئەوە کارێک بکەن کە لایەنی بەرامبەر بەبێ وەستان و دەست بەجێ وەڵامی بەڵێتان بداتەوە. گەیشتین بە پاری 15 دەلاقەی دڵنیابوون. ئازیزان زۆرێک لە خەڵکان لەو کاتانەدا کە پێویستیان بە هاوبیر و ڕاکردنی خەڵکانی تر هەیە لەگەڵ خۆیاندا بە مەبەستی قەناعەت پێکردنیان هەڵدەستن بە زۆر بڵێی و چەنەبازی. ئەم جۆرە کەسانە خەریکن بە سەپاندنی بیر و ڕاکانی خۆیان لایەنی بەرامبەر ناچار دەکەن کە قبولیان بکەن. لە حاڵێکدا کە نازانن گرتنی ڕادەربڕین لە لایەنی بەرامبەر دەبێتە هۆی دروستکردنی نەفرەت لەودا. ئەم هەڵەیە زیاتر لە زۆر کاتدا لەلایەن فرۆشیارانەوە ڕوودەدات و زۆریشیان لەسەر دەکەوێت. لە کاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کەسانی تردا دەبێت ئاگاداری ئەوە بین کە ئەوان زیاتر لە ئێمە شارەزایی کێشە و گرفتاریەکانی خۆیان و ئەمە ڕاست نییە کە ئەم مۆڵەتیان نەبێت تاکو دەربارەی کێشەکەیان ڕای خۆیان بەیان بکەن. شێوازی گونجاو لەوەها بارودۆخێکدا ئاراستەکردنی چەند پرسیارێک دەبێت لەلایەن ئێوەوە بەو مەبەستەی کە لایەنی بەرامبەر هەندێک زانیاری بخاتە بەردەمتان. کاتێک کەسی بەرامبەر ڕادەردەبڕێت ئەم ئەگەرە بوونی هەیە لەگەڵ ئەودا هاوڕا و هاوبیر نەبن. بەڵامەوە لەبیر نەکەن کە سەرکەوتنی ئێوە لە قسە پێبڕین و سەپاندنی قسەی خۆتاندا نییە. پێبڕینی قسەی لایەنی بەرامبەر کارێکی زۆر مەترسیدارە چونکە ئەو دەخاتە پلەی تۆڵەسەنەوەوە. کاتێک کە لایەنی بەرامبەر بیر و بۆچوونێکی زۆری بۆ دەربڕین هەیە هەرگیز ئامادە نابێت کە فەرامۆشیان بکات و گوێ لە قسەکانی ئێوە بگرێت. هەر بۆیە ڕێگە چارە تەنها هۆگری و تاقەتگرتنە. ئێوە دەبێت بە هۆگریەوە گوێشل بکەن بۆ قسەکانی لایەنی بەرامبەر و وای پیشان بدەن کە بیر لە وتەکانی ئەو دەکەنەوە. ئەگەر لەوەها کاتێکدا لە ناخی دڵەوە لایەنی بەرامبەر هان بدەن کە بیر و بۆچوونەکانی خۆی لەگەڵ ئێوەدا باس بکات لە بەرەنجامدا مشت و مڕەکە دڵنیاتر دەبێت. مەسەلەکە ئەمەیە کە ئایا ئەم شێوازەی لایسەرەوە لە مامەڵە بازرگانیەکانیشدا کاریگەر و سەرکەوتووە؟ مۆڵەت بدەن با لەم بارەیەوە قسە بکەین و بەوتنی ئەم بەسەرهاتە کە هی کابرایە کە ناچار بوو ئەم شێوازە پەسەند کات بگەینە ئاکام و ئەنجامێک. بەڕێزان چەند ساڵێک لەمەوبەر یەکێک لە گەورەترین کارخانەکانی دروستکردنی ئۆتۆمبیل لە ئەمریکا بۆ دەستەبەرکردنی ڕووپۆشی ناوەوەی بەرهەمەکانی خۆی کە لە ماوەی ساڵێکدا بەرهەمی دەهێنان ڕێژەی داخوازیەکەی خۆی بە ناوەندی بەرهەمهێنانی ئەم جۆرە ڕووپۆشانە ئاراستە کرد و داوای لێکردن کە نمونەی کاڵاکانی خۆیان بنێرن بۆ کارخانە. لە نێوان سەرجەم کارخانە گەورەکانی بەرهەمهێنانی ڕووپۆشی ناوەوەی ئۆتۆمبیل 3 کارخانە ئامادەی خۆیان دەربڕی و نمونەکانیان بە کارخانەی ناوبراو تەسلیم کرد. نمونەوەرگیراوەکان بەوردی خرانە بەر لێکۆڵینەوە لە ڕۆژێکی دیاریکراودا بانکێشتی نوێنەرانی هەرسێ کارخانەکە کرا بۆ گفتوگۆ دەربارەی مەرجەکانی پێشنیار و چۆنیەتی کارەکە لە نووسینگەی کارخانەی ئۆتۆمبیلدا ئامادە ببن. یەکێک لەو نوێنەرانەی کە دەبوو لەم دانیشتنەدا بەشداری بکات بەڕێز بە ڕابوو. ئەو بەسەرهاتەکەی پاشان لە خولەکەی ئێمەدا بەم شێوەیە باس کرد. بەرواری بەشداربوونم لە کاتێکدا بە من گوترا بەهۆی قوڕگ ئێشەوە لە دەروی شاردا پشوم دەدا. مامەڵەیەکی گەورە بوو نەدەکرا بەو ئاسانیە چاوپۆشی لێ بکرێ. بەو پەڕی ناومێدیەوە لە ڕۆژی ناوبراودا خۆم گەیاندە دانیشتنەکە لە کاتی دیاریکراودا بەسترا. دوو نوێنەرەکەی تر دەربارەی نمونەکانی خۆیان زۆر قسەیان کرد. بەڵام من لەبەر قوڕگ ئێشەکەم نەمدەتوانی قسە بکەم. دەنگم بە جۆرێک نووسا بوو کە بە سەختی نووزەنووزم دەکرد. سەرەی من کە گەیشت بە ناچاری لەسەر پارچە کاغەزێک نووسیم. بەهۆی قوڕگ ئێشەوە توانایی قسەکردنم نییە. کاغەزێکم بەدەست گەیشت و گەڕا و سەرنجام پاش سەرۆکی بەشی فرۆشی و بەڕێوەبەری ماڵی کاغەزەی گەیشتە دەست سەرۆکی کارخانە و ئەویش لە کاتێکدا کە داوای لێکردم پشوو بدەم وتی من لەبری ئەو قسە دەکەم. شایانی باسە کە بڵێم ئەو لە من باشتر ئاماژەیدا بە تایبەتمەندیەکانی نمونەکانی ئەو کارخانەی ئێمە مشت و مڕێکی سەرنجڕاکێش تایبەتمەندی کاڵا نمایشکراوەکان لەلایەن منەوە دروست بوو. سەرۆکی کارخانە چونکە لەلایەن منەوە قسەی دەکرد لە گفتوگۆکاندا لایەنگری منی دەکرد. تەنها کارێک کە من دەمتوانی ئەنجامی بدەم ئەمە بوو کە بە زەردەخەنە و جوڵەی سەر دووپاتی بکەمەوە لە کۆتایی ئەم دانیشتنە بێوێ
وێنەیەدا گرێبەستێک تەسلیم بە من کرا کە بابەتەکەی ئامادەکردن و پێدانی نزیکەی 9 ملیۆن مەتر قوماشی تایبەت بە ڕووپۆشی ناوەوەی ئۆتۆمبیل بوو بە نرخی 1,600,000 دلار. تا ئەو بەروارە ئەمە گەورەترین پێشنیارێک بوو کە من توانی بووم بۆ کارخانەکە وەریگرم. ئەو خاڵش بەیاد بهێنمەوە کە ئەگەر بشم توانایە قسە بکەم خۆم دەبوو بەرگریم لە نمونەکان بکردایە. ئەوە لەم کەمکردنەوەیەدا سەرکەوتوو نەدەبووم چونکە ئاگاداری توانای ڕکەبەرەکان بووم و دەمزانی لەلایەنی توانایی کارەوە باشترن لە ئێمە. لەم مامەڵەیەدا بە شێوەیەکی قەدەر کە هەندێک جار چەندە بەسوودە کە مەجال بدەین کەسانی تر بۆ ئێمە قسە بکەن. بەڕێزان خراپ نییە لێرەدا نمونەیەکی ترتان بۆ باس بکەم تاکوپەی بە گرنگی مۆڵەتدان بە بیرۆڕا دەربڕین لە مامەڵە بازرگانیەکاندا ببن. بەڕێز ژوزف سینبا کە یەکێکە لە نوێنەران و کارمەندانی کۆمپانیای کارەبایی فیلادلفیا هەروەها بابەتی باسکراوی سەرزەوی لە ڕێگەیەکی هەڵکەوتەوە بۆ دەرکەوت بەسەر هاتەکە کاتێک ڕوویدا کە بەڕێز ژوزف سینبا لە چێڵگەکانی سەر بە جوتیارە پارەدارەکانی هۆڵندی لە ناوچەیەکی پەنسیلڤانیادا پیاسەی دەکرد. دەیویست لە ڕێگەی ئەم گەڕانەوە زەمینەیەکی لەبار بۆ نمایشکردنی بەرهەمەکانی کۆمپانیای کارەبایی فیلادلفیا پەیدا بکات. بەڕێز ژوزف کاتێ لە بەردەم یەکێک لەو چێڵگانەدا کە حەسارێکی ڕێکوپێک و زەویەکی فراوانی هەبوو ئەمەش ئاماژە بوو بۆ دەوڵەمەندی خاوەنەکەی تێدەپەڕی لە کەسێکی پرسی کە بێوەدا تێدەپەڕی بۆچی خەڵکی ئەم ناوچەیە سوود لە کارەبا وەرناگرن؟ ئەو پیاوە بە لەحنێکی بێزاریەوە وەڵامی دایەوە ئەمانە خەڵکێکی چاوبرسین ناکرێت شتێکیان پێ بفرۆشتێت. سەرڕای ئەوەش ئەمانە ڕایەکی باشیان لەمەڕ کۆمپانیای کارەبا نییە. خودی خۆم چەند جارێک هەوڵم داوە بیرۆڕای ئەوان بۆ کارەبا و گرنجەکەی ڕابچێشم بەڵام بێسوود بوو. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 0850 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10. ئەگەرچی بۆی هەبوو ئەو کەسە لەسەر حەق بێ بەڵام بەڕێز سینبا پاش بیستنی قسەکانی پیاوەکە بڕیاریدا ئەویش لەم بارەیەوە هەوڵی خۆی بەکار بەرێت بەم بڕیارەوە. بەڕێز سینبا خۆی گەیاندە یەکێک لە چێڵگەکان و تەقولبابی کرد پاشماوەی بەسەر هاتەکە لە زمانی خۆیەوە ببیستن کە لە پۆلدا بۆ ئێمەی باس کرد. جاری دووەم کە لە دەرگامدا دەرگاکە بە دەنجێکی نالەبار کرایەوە و ژنێک سەری لە لای دەرگاکەوە هێنایە دەرەوە کە پاشان بۆم دەرکەوت ناوی دروکن بردە. خات و دروکن کاتێک کە زانی من نێراوی کۆمپانیای بەرهەمهێنانی ماتۆڕی کارەبام لە فیلادلفیا ئەوە دەرگاکەی دایەوە بەڕوومدا بەڵام من نائومێد نەبووم و بۆ جاری دووەم لە دەرگاکەم دایەوە. جارێکی تر کرایەوە. خات و دروکن دەست بەجێ هەرچی هات بەدەمیدا نەیجێڕایەوە بە ئاشکرا پێیوتم بەر لەوەی بتوانێت دەرگاکە دابخات بەوموت خاتونی بەڕێز بەداخەوم کە مزاحیمتان بووم بەڵام من نەهاتوم بۆ ئێرە تاکو کارەباتان پێ بفرۆشم بەڵکو هاتوم تا هێلکە بکڕم. خات و دروکن لەگەڵ ئەوەدا پیر دەردەکەوت بەڵام دەرگاکەی بە تەواوەتی کردەوە و لێی پرسیم ئێوە چۆن زانیتان کە مریشکەکانی من لە نەژادی دۆمینیکن؟ لە وەڵام داوتم چونکە منیش مریشک ڕادەگرم و دەبێت ئەوەش بڵێم کە لە نێو مریشکی نەژادی دومینیکدا چاکتر لە مریشکەکانی ئێوەم نەدیوە. بەم وەڵامە هەستم کرد جارێکی تر ئەم ژنە پیرە تووشی بەدگومانی بووە چونکە دەست بەجێ پرسی ئێستا کە خۆتان مریشک ڕادەگرن بۆچی هێلکەکانی خۆتان بەکار ناهێنن؟ بۆ ئەوەی بەسەر گومانەکەی ئەودا زاڵ ببم دەست بەجێ وەڵاممدایەوە بۆ ئەوەی نەژادی مریشکەکانی من لە گورنیە و هێلکەکانیان سپیە و خۆشتان دەزانن کە هێلکەی سپی لە دروستکردنی کێکدا هیچ کات بەراورد ناکرێت لەگەڵ هێلکەی دومینی کە پێستی قاوەییە. لە هەمان کاتدا ژنەکەی من شانازی دەکا بەو کێکانەوە کە دروستیان دەکا. بەڕێزان ئەم وەڵامەی من دوودڵیەکەی خات و دروکنی برد و نەیهێشت و مۆڵەتی دام هاوڕێ لەگەڵ ئەودا بچمە ناو ئەو چێڵگە بەرفراوانەوە. لە کاتی تێپەڕبوونمدا بەو گۆڕەپانە بەوردی سەیری دەوروبەرم کرد و زانیم کە لە چێڵگەکەدا شوێنێکی شیردۆشی لێیە کە زۆر ڕێک و پێک و پاک و خاوێنە. بە بینینی شوێنی شیردۆشین جارێکی تر بەنیازی ناچارکردنی خات و دروکن بە قسەکردن وتم
خاتون دەتوانم گرەوتان لەگەڵ بکەم کە دەرامەتی ئێوە لە مریشکەکانتان زیاترە لە دەرامەتی مێردەکەتان کە لە شیرەمەنی دەستی دەکەوێت. ئەم قسەی ئێجگار جێگەی خۆی گرت و پێوەژنەکەی هێنایە سەر شەوق و زەوق تاک و تێکڕا زانیاریەکانی خۆی بخاتە بەردەمی من. ئەو لە کاتێکدا کە قسەی دەکرد کای لێکردم لەگەڵیدا بچمە سەیری هێلانەی مریشکەکانی. لە کاتی بەسەرکردنەوەی شوێنی مریشکەکان ئاگادار بووم کە کەرەسەی پێویستی ئامادە کردو و شێوازی بەکارهێنانی ئامێرەکان بە جوانی دەزانێت. هەر لەبەر ئەمە بوو کە منیش بەگەرم و گوڕیستایشی کارەکەی ئەوم کرد و هەندێک دەستورم دەربارەی ئامادەکردنی خۆراکی تایبەت بە مریشکەکان ئاراستەی ئەو کرد و مەسەلەی دابینکردنی گەرمیم هێنایە ئاراوە و داوام لێکرد تا ڕای خۆی دەربڕێ. زۆری نەبرد کە قسەکانمان گەرم و گوڕ بوو. بۆ یەکتر باسی تەجروبەکانی پێشوم دەکرد. لە میانەی گفتوگۆ لە تەجروبەکانی ڕابردوو خاتو دروکن وتی کە هەندێک لە دراوسێکان کارەبایان ڕاکێشاوە بۆ کولانەی مریشکەکانیان و ئاکامێکی باشیشان هەبووە. ئێستاش دەیەوێت من بەڕوونی ڕای خۆم لەم بارەیەوە بڵێم کە ئایا بەرژەوەندی هەیە کە ئەویش ئەم کارە بکات یاخود نا. 2 هەفتە پاشەوە مریشکە ڕەگەز دۆمینیکەکانی خاتو دروکن برد لە ڕووناچی گڵۆپە کارەباییەکاندا چینەیان دەکرد. ئەو پێشنیارەکەی خۆی بە مندا و هێلکەیەکی زۆریشی دەستکەوت. منیش خۆشحاڵ بووم و سوودم برد. هەروەها ئەویش ڕازی بوو قازانجێکی زۆری دەستکەوت. بەڕێزان خاڵی سەرنج ڕاکێش لەم بەسەرهاتەدا ئەو بایەخە بوو کە بۆ قسەکانی ژنەکە دامدەنا. ئەگەر نەمهێشتایە خاتو دروکن خۆی دەربارەی بابەتەکە قسە بکە بێگومان نەمدەتوانی بەم ژنە هۆڵندەی چێلگەیەکی پەنسیلڤانیا کارەبا بفرۆشم. بەم جۆرە کەسانە ناتوانین کارەبا بفرۆشین بەڵکو دەبێت کارێک بکەین خۆیان شت بکڕن. بەم دوایانەدا لە لاپەڕەی ئابووری ڕۆژنامەی نیویۆرک هەرالد تریبون ئاگاداریەکی گەورە چاپ کرا کە تێیدا بانکێشتی کابرایەکی دەوڵەمەند و بە تەجروبە کرابوو بە مەبەستی هاوکاریکردن. بەڕێز چارلز کوبلیس وەڵامی ئاگاداریەکەی دایەوە. وەڵامەکەی خۆی خستە سندوقی پۆستەوە. چەند ڕۆژ پاژەوە ئەویان بانکێشت کرد بۆ چاوپێکەوتن. بەڕێز چارلز بەر لە چوونی بۆ دامەزراوی ناوبراو چەندەها سەعات لە کاتی خۆی لە واڵ ئستریت بەسەر برد تاکو زانیاری پێویستی لەبارەی دامەزراوی ناوبراو دەست بکەوێت. لە میانەی گفتوگۆکەدا ئەو وتی شانازی دەکەم کە لەگەڵ دامەزراوەیەکی بێوێنەی وەکو ئێوەدا هاوکاری بکەم. وەک دیارە ئێوە 28 ساڵ لەمەو پێش دەستان پێکردووە. واتە نووسینگەیەکی بچووکتان هەبوو و نووسەرێکی خێرانووس. ئایا ئەمە ڕاستە؟ سەرۆکی دامەزراوەی ناوبراو کە هەروەک پیاوێکی سەرکەوتوو حەزی دەکرد سەرکەوتنەکانی خۆی جارێکی تر بەیاد بهێنێتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ دەربارەی ئەمەی کە چۆن بە 450 دلار و بیرۆکەیەکی گرنگ کارەکەی دەست پێ کرد و چۆن لەگەڵ ناومێدیدا جەنگا و لە بەرامبەر ئەو کەسانی کە گاڵتەیان پێدەکرد وەستا و ڕۆژانە 16 سەعات کار قسەی زۆری کرد و سەرنجام ئاماژەی بەم بابەتەدا کە لە ئاکامدا سەرکەوتنی بەدەستهێنا و ئێستا گەورەترین بازرگانی واڵ ئستریت بۆ ڕێنمونی دێنە لای ئەو بە هەبوونی وەها پێشینەیەک شانازی دەکرد و حەقیشی بوو. هەمووان لە باسکردنی سەرکەوتنەکانی خۆیان چێژ وەردەگرن. ئەو لە میانەی قسەکانیدا پرسیاری لە تەجروبەی کاری کوبلیس دەکرد و پاشان یەکێک لە یاریدەدەرەکانی بانک کرد و وتی وا دەزانم ئەو پیاوەی کە دەمانەوێت دەم بەڕێزە بێت. کوبلیس ئاکامی باشی دەستکەوت و لەو هەموو زەحمەتەی کە بۆ دەستخستنی زانیاریەکانی کێشای و هەروەها ئەو مەجاالەی کە بە سەرۆکی دامەزراوەکەیدا تا دەربارەی سەرکەوتنەکانی خۆی بدوێ ئەو لایەنی بەرامبەری هاندا تا قسە بکات و بەم جۆرە کاریگەریەکی باشی لەسەر ئەودانا. ڕاستەکەی ئەمەیە کە تەنانەت دۆستانی ئێمەش وای بە باش دەزانن تاکو دەربارەی سەرکەوتنەکانی خۆیان قسە بکەن نەک ئەوەی گوێ لە سەرکەوتنەکانی ئێمە ڕاگرن. لاریش فوکو فەیلسوفی فڕەنسی وتوویەتی ئەگەر دەتانەوێت دوژمن بۆ خۆتان دروست بکەن ئەوە هەوڵی ئەوە بدەن خۆتان بەسەر دۆستەکانتاندا فەرز بکەن و ئەگەریش دەتانەوێت دۆست بۆ خۆتان دروست بکەن ئەوە با دۆستەکانتان فەرز بن بەسەرتاندا. بەڕێزان بۆچی ئەم وتەیە ڕاستی هەیە؟ بۆ ئەوەی کە کاتێک دۆستان بەسەر ئێمەدا فەرز بوون ئەوە لە هەستی بەبایەخبوون بەشدار دەبن. بەڵام ئەگەر بە پێچەوانەوە بوو ئەو کات هەست بە شکان و بچوکی دەکەن و چیدی حەسادەت و کینە دێتە ئاراوە. ئەڵمانیەکان پندێکیان هەیە کە بە نزیکەیی هەمان واتای هەیە. نایەبترین چێژەکانە و چێژەیە کە لە بەدبەختی کەسانی حەسوود بەشمان بەرکەوێت. بۆ هەیە هەندێک لە هاوڕێیان زیاتر لە گرفتاریەکانی ئێوە چێژ وەرگرن وەک لە سەرکەوتنەکان کەواتە با سەرکەوتنەکانی خۆمان بچووک دەربخین و هیچ باسێکیان لێ نەکەین بۆ واتایەکی باشتر زیاد لە ڕادە بەدەر لە سەرکەوتنەکانی خۆتان بە سادەیی باس بکەن. ئیروین کوب نووسەری ئەمریکی کە کاری پارێزەریشی دەکرد ڕۆژێکیان لە بەرامبەر دادوەرێکدا سوودی لەو دەستورەی سەرەوە وەرگرت. ڕۆژێکیان دادوەرێک بە ئیروین کوبی وت ئاگادار بووم کە ئێوە یەکێک لە بەناوبانگترین نووسەرەکانی ئەمریکان. ئایا ئەمە ڕاستە؟ ئیروین کوب بەهێمنیەوە لە وەڵام داوتی بۆی هەیە زیاتر لەمەی کە شایستەی بم بەختەوەر بم تا ئەو جێگەی کە دەبێت لەسەر خۆ بین چونکە ئەگەر ڕاستی لەبەر چاو بگرین هیچ یەک لە ئێمە ئەوەندە گرنگ نین کە بەهایەکی بێوێنەی هەبێت. هەموو پاژماوەیەک بەسەربردنی ژیان دەخرێنە ژێر خاک و پاش چەند ساڵێک لەبیر دەکرێن. بەڕێزان ژیان کورتتر لەوەیە کە بە خۆفشکردنەوە و خۆ بەزلزانین دڵی خەڵکی تێدا ناڕەحەت بکەین. لەبری باسکردنی خۆمان با بهێڵین خەڵکی تر لە خۆیان بڵێن چونکە باز لە خۆکردن مەسەلەیەکی جێی شانازی نییە. بهێڵن تا مەسەلەیەک باس بکەم کە بە سەرنج لەوەی کە دەیزانن کەمتر لەبیرتاندا بووە. بەڕاست دەزانن بۆچی جێل و گەمژەی
گەمژەین؟ ئایا دەزانن چ شتێک دەبێتە ڕێگر لە جێل و گەمژەبوون؟ تەنها یەک شتی بچووک، هەبوونی کەمێک یۆد لە غودەی تیرۆئید دەبێتە ڕێگر لە جێلی و گەمژەی. ئەگەر نەشتەرگەرێک غودەی تیرۆئید نەشتەرگەری بکە کە دەکەوێتە بەشی پێشەوەی گردنەوە ئەو کەمە یۆدە دەربکات ئەوە تووشی جێلی و گەمژەیی دەبێت. ئایا ئەو ڕێژە کەمە لە یۆد کە بە پارێکی کەم دەتوانیت بیکڕیت و هەر ئەم ڕێژەیە لە نێوان عەقڵ و شێتیدا ماوەی دروست کردووە بەهای ئەم هەموو شانازیەی هەیە؟ کەواتە ئەگەر دەتانەوێت خەڵکان بەرەو ئەو ڕێگەی خواستی خۆتان ڕێنمونی بکەن و وەک ئێوە ڕەفتار بکەن ئەوە مۆڵەتیان بدەنێ زیاتر لە ئێوە قسە بکەن. پاری 16 ڕێگەی دەستەبەرکردنی هاوکاری کەسانی تر. ئایا ئەو بیر و باوەڕەی کە خۆتان بە کاریگەری تەجروبەی تاکەکەسیەوە بەدەستان هێناوە یان بەواتایەکی تر خۆتان دۆزیوتانەتەوە زیاتر خۆش دەوێت یاخود ئەو بیر و باوەڕەی کەسانی تر کە لە سینیەکی زیویندا پێشکەشتان دەکرێت؟ ئازیزان، ئەگەر وەڵامەکەتان لەم بارەیەوە ئەرەیە، ئایا بە پێچەوانەی عەقڵەوە نییە کە بتانەوێ بیر و باوەڕی خۆتان بە زۆر بکەن بە قورجی خەڵکانی تردا و ناچاریان بکەن پەیڕەوی لە بیر و باوەڕی ئێوە بکەن؟ ئایا ژیرانەتر نییە کە بیر و باوەڕەکانی خۆمان بە شێوەیەکی پێشنیار دەرببڕین و بهێڵین تا لایەنی بەرامبەر بە مەیلی خۆی لێکی بداتەوە؟ خۆشەویستان، سەرنجێک بدەن لە بەسەرهاتی بەڕێز ستلز دانیشتووی فیلادلفیا کە لە خولەکانی مندا بەشداری دەکرد. ئەو بۆی باس کردین کە ڕۆژێکیان هەستم کرد کە پێویستیم هەیە بەوەی کە زەوق و شەوقێکی تەواو لە نێوان فرۆشیارانی ئۆتۆمبیلدا دروست بکەم و دەبێت ڕێگەیەک بدۆزمەوە کە ئەم مەبەستە دەستەبەر بکەم و بهێنمەدی. بەڕێز ستلز لە درێژەی قسەکەی داوتی بەبیرم دەهات کە ڕێگەی ڕاستەوخۆ پێکێنانی کۆبوونەوەیەکە بە ئامادەبوونی ئەو فرۆشیارانەی کە پێویستیان بە زەوق و شەوق هەیە. کاتێ بە بانکهێشتی من کۆبوونەوەکە ڕێکرا بە بەشداربوانم وت بەبێ هەست بە شەرمکردن هەرچێکتان دەوێت هەرچێک چاوەڕێ دەکەن بێڵێن. لەو ساتەدا کە ئەوان قسەیان دەکرد من بیر و بۆچوونەکانی ئەوانم لەسەر تەختە ڕەش دەنووسی. قسەکانی ئەوان کە تەواو بوو من هەندێک یاداشتم لەسەر تەختە هەبوو. پاش پێداچوونەوەی یاداشتەکان بەوانم وت من ئەو شتانەی کە پێویستانە ئامادەی دەکەم، ئێستا چاوەڕێم کە بڵێن من چه حەقێکم بەسەرتانەوە هەیە. وەڵامەکان بە خێرایی درانەوە کە گرنگترینیان بریتی بوو لە وەفاداری، دۆستی، داهێنان، گەشببینی، هاوکاری دەستەجەمعی، ئەنجامدانی کاری بەسوود لە 8 سەعاتی دانراودا. جێی سەرنج ئەوەیە کە لە هەندێک ئامادەبوانم بیست کە ئامادەن لە بری 8 سەعات ڕۆژانە 14 سەعات بەڕاست و دروستی کار بکەن. دانیشتنی ئەو ڕۆژە بەو شەوق و زەوق و گەرم و گوڕیەی کە خوازیاری بووم کۆتایی پێهات و خۆشحاڵم کە پاش تێپەڕبوونی ماوەیەکی کورت نەک تەنها پەیوەندیەکان گەرم و گوڕبوونەوە بەڵکو ئاستی فرۆشیش بەڕادەیەکی زۆر بەرز بووە. بەڕێز ستلز لە کۆتایی قسەکانی بەم شێوەیەی لای خوارەوە ئاکامی وەرگرت. کارمەندەکانی من هەستان بە جۆرێک لە مامەڵەی ئەخلاقی و تا ئەو کاتەی کە من گونجاو لەگەڵ ویست و خواستی ئەوان ڕەفتار بکەم ئەوانیش پابەند دەبن بە بەڵێنە ئەخلاقیەکانی خۆیانەوە. چونکە من جێبەجێکەری ئەو مەسەلانم کە جێخواستی ئەوانە، هیچ هۆیەک نابینم کە تا ئەو کاتەی من لەسەر پەیمانی خۆم بم ئەوان لە بڕیاری خۆیان پاشگەز ببنەوە. ئەو شتانەی کە ئەوان دەیانویست ئەمە بوو کە من گوێ لە خواست و تکاکانیان ڕابگرم و لەگەڵیاندا بدوێم. هیچ کەس حەز ناکات هەست بکات کە شتێکیان پێفرۆشتووە یاخود بۆ ئەنجامدانی کارێک دەستوریان پێدراوە. ئێمە پێمان خۆشە بە ئارەزوی خۆمان شت بکڕین و لەسەر بنەمای بیر و ڕای خۆمان دەست بدەینە ئەنجامی کارێک. حەز دەکەین دەربارەی خواستەکان ئارەزوو بیر و ڕاکانمان لەگەڵ ئێمەدا ڕاوێژ بکرێ. بەڕێزان، سەرنج لە نمونەیەکی تر بدەن کە لەلایەن بەڕێز یوجین وسونەوە بەیان کراوە. ئەو لەبەر ئەمەی ئەم ڕاستەی ژێرەوەی بۆ دەربکەوێ هەزاران دۆلاری کۆمسیۆنی لەدەستدا، بەڵام ئێستا دەستی کەوتووە خۆشحاڵە و دەزانێت کە هەموو زەرەرەکان پڕ دەکاتەوە. بەڕێز وسون بۆ ستۆدیۆیەک کاری دەکرد کە ئەرچی ئەو پێشکەشکردنی پرۆژە بوو بۆ داڕێژەرانی مۆدا. بەڕێز وسون کاری فرۆشتنی نمونەی داڕشتن بوو. بەوەها گروپێک بە پێی وتەی بەڕێز وسون ئەو بۆ ماوەی 3 ساڵ بەلایەنی کەمەوە هەفتەی جارێک سەردانی مۆدەسازانی بەرجەستەی نیویۆرکی دەکرد. بەڕێز وسون کە لە قوتابیەکانی خولەکەی منە لەم بارەیەوە وتی کە هەرگیز کەس لە چوونە ژوورەوەی من ڕێگر نەبوو، مۆدەسازی ناوبراویش هەرگیز نەیوت کە کاتی لێ دەگرم یا شتێکی تر، بەڵام هەرگیز هیچی لێ نەکڕیم. ئەو بەوردی سەیری داڕشنەکانی منی دەکرد و لە کۆتاییدا دەیوت نا بەڕێز ئەمڕۆ ناتوانین پێک بین و مامەڵە بکەین. بەڕێز وسون لە درێژەی قسەکانی داوتی پاش نزیکەی 150 جار چاوپێکەوتن و 150 جار قبوڵی شکست هەستم کرد یەکێک لە ئێمە گرفتاری چەقبەستووی فکر بووین و هەر بۆیە بڕیارمدا کە هەفتەی ڕۆژێک دابنێم بۆ متاڵای هونەری وردی دزەکردنە ناو خەڵک لە ڕێگەی ناسینی شێوازەکانی ئاکاری خۆیانەوە.
و ئەم کارەشم کرد و بەرهەمەکەی بیرۆکەیەکی نوێ بوو کە لە مندا هاتە دی و زەوق و شەوقێکی تایبەتی تێدا دروست کردم. لە ڕێگەی جێبەجێکردنی بیرۆکە نوێیەکەدا ڕۆژێکیان 12 ڕشتەی ناتەواوم هەڵگرت و بەرەو نووسینگەی مۆدەسازی ناوبراو کە 3 ساڵی تەواو منیش کەسدا بوو ڕۆیشتم. پاش چوونە ژوورەوە بەوموت ئەگەر بکرێت حەزم دەکرد یارمەتیەکم بدەن. لانی بەرامبەر بە لەحنێکی پرسۆزەوە وتی چ کارێک لە دەست من دێت؟ بەڕێزان لێرەدا هەندێک داڕشتەی نیوەتەواو هەیە کە تکاتان لێ دەکەم بەو پێشینە و تەجروبەیەی کە هەتانە پێم بڵێن ئەوانە چۆن تەواو بکەم تاکو جێی ڕەزامەندی کەسێکی شارەزا و لێهاتووی وەک جەنابتان بێت. ئەو بەبێ ئەمە هیچ وشەیەک بڵێت سەرەتا داڕشتە ناتەواوەکانی بە جوانی سیر کرد و پاشان چەند خولەچێک بیری کردەوە و لە ئەنجامدا ڕووی تێکردم و وتی ئەم داڕشتانە لە لای مندا بنێن تاکو لە دیداری داهاتوودا ڕای خۆم دەرببڕم. بۆ دەربڕینی ڕای خۆم پێویستم بەکات هەیە. بەڕێز وسوون درێژەی دا و وتی ئەو ڕۆژە بەر لە خواحافیزی ژوانمان بۆ 3 ڕۆژی تردانا. 3 ڕۆژی تر کە چوومەوە بۆ سەردانی ڕای خۆی دەربارەی هەموو داڕشتەکان دەربڕی و منیش داڕشتەکانم گەڕاندەوە ستودیۆ و کارێکم کرد کە داڕشتەکان بە پێی سەلیقەی مۆدەسازەکە تەواو بکرێن. بێگومان حەز دەکەم بزانن ئاکامی چی بوو. ئەنجام ئەوە بوو کە ئەو هەموو کارەکانمی کڕی. نزیکەی 9 مانگ بەسەر فرۆشتنی یەکەم مۆجبەی کارەکانە بەو کەسە تێپەڕیوە و لەم ماوەیەدا دەیەها داڕشتەی ترم لەسەر خواست و مەیلی کڕیار ڕێخستووە. فرۆشتووە بە بەرجەستەترین مۆدەسازی نیویۆرک و لەم بابەتەوە چەندەها هەزار دۆلاری کۆمیسیۆنم دەستکەوتووە لە کاتێکدا کە بەر لەوە 3 ساڵی تەواو بەدەستی بەتاڵ لە نووسینگەی ناوبراو دەگەڕامەوە. بەڕێز وسوون وەک ئەنجام بۆ قسەکانی پێیوتین ئێستا تێدەگەم بۆچی 3 ساڵی تەواو نەمتوانی شتێک بەم کابرایە بفرۆشم. من پێداگریم دەکرد کە شتێکی پێ بفرۆشم کە بەڕای خۆم بۆ ئەو پێویستە لە کاتێکدا ئەو نیازی کڕینی بیر و بۆچوونەکانی منی نەبوو. پاش ساڵەهاش کەس ئێستا بە پێچەوانەی شێوازی پێش و کار دەکەم. ئەو ئێستا وا هەز دەکات کە داهێنەری داڕشتەکان خۆیەتی کە بە واقعیش هەروایە. ئێستا پێویست ناکات کە شتێکی پێ بفرۆشم خودی خۆیەتی کە دەیکڕێت. تێودۆر ڕۆزفلد لەو ساڵانەدا کە وەک قایمقامی نیویۆرک ئەرچی خۆی ڕادەپەڕاند دەستی دایە هەندێک کاری نائاسایی کە تەنها بەو شێوازەی ئەو جۆرە کارانە ئەنجام دەدرێت. ئەو لەگەڵ دەسەڵاتدارە سیاسیەکانی مەملەکەت لە ڕێی دۆستایەتیەوە هەنگاوی ناو پشتی بەست بەم دۆستایەتیە هەندێک چاکسازی کرد کە هیچ کام لە پشتیوانانی ڕۆزفلد هاوڕا نەبوون لەگەڵیدا. بەڵام لە کۆتاییدا دەیانبینی کە ڕۆزفلد پرۆژەیەکی جێبەجێ کردووە کە داڕێژەرەکەی خودی ئەوان بوون سەیری ئەم شێوازەی ڕۆزفلد بکەن. بەڕێزان کاتێک کە پۆستێکی هەستیار بێکەس دەمایەوە بەڕێز ڕۆزفلد داوای لە دۆستە سیاسەتمەدارەکانی دەکرد کە کەسێکی پێ بناسێنن بۆ ئەو پۆستە بە شێوەیەکی ئاسایی ئەوانیش یەکێک لە دەست و پەیوەندەکانی خۆیان و یاخود یەکێک لە کەسە حیزبیەکانیان بۆ ئەو پۆستە پێدەناسان. بەڵام ڕۆزفلد بە دۆستەکانی دەوت وا دەزانن کاردانەوەی خەڵک لە بەرامبەر وەها کەسێکەوە کە لە لایەنی حیزبیەوە پێشینێکی باشی نییە چی دەبێت؟ ئایا بۆ خودی خۆتان وەک هەڵبژێرەر ئایا ڕاستە وەها کەسێک هەڵبژێرن؟ دۆستانی بەڕێز ڕۆزفلد لە بەرامبەر ئەو بەڵگەهێنانەوەیە بەبێ دڵڕەنجان هەوڵیان دەدا کەسێکی گونجاوتر پێناز بکەن و ئەم کارە تا ئەو کاتە بەردەوام بوو کە ڕۆزفلد دڵنیا دەبوو کە کەسی مەبەست بۆ ئەو پۆستە شیاوە و لێهاتووی هەیە. ئاکامیش زۆر گونجاو و شیاو بوو چونکە دۆستە دەسەڵاتدارەکانی بەڕێز ڕۆزفلد توانی بوویان کەسێکی شیاو بخەنە پۆستێکی گرنگەوە و هەر بۆیە هەوڵیان دەدا بە یارمەتیدانی ئەو کارێک بکەن کە چاوەڕوانیەکانی خەڵک بەراورد دەبێت و ئەمەش ئەو شتە بوو کە ڕۆزفلد دەیویست. بەڕێز ڕۆزفلد شانازی دەستنیشانکردن و دانانی ئەو کەسەی دەدا بە دۆستەکانی و ئەوانی خۆشحاڵ دەکرد و ئەوانیش لە بەرامبەردا دەبوو وەها کارەکە ڕێک بخەن کە ڕۆزفلد خۆشحاڵ بکە. کاتێک کە ڕۆزفلد بە ڕەچاوکردنی بیر و ڕای ئەوان هەڵدەستا بە پشتیوانیکردنیان ئەوانیش ناچار دەبوون سەر ڕای مەیلی خۆیان لە هەندێک مەسەلەی وەک چاکسازی پەیوەست بە ڕەشنووسی خزمەتگوزاری نیشتیمانی و لێخۆشبوونی ماڵیات پشتیوانی لێ بکەن. بەڕێزان لەبیرتان نەچێ کە ڕۆزفلد بۆ ڕاوێژ لەگەڵ دەوروبەرە لێهاتوەکانی ڕێزێکی زۆری دادەنا و لەو ڕێگایەدا تا ئەو جێگەی کە بکرایە پێشڕەوی دەکرد. کاتێک کە دەیویست دەستنیشانکردنێکی گرنگ بکات ڕێگەی بە لێپەرسراوانی کارەکە دەدا تاکووا هەست بکەن کەسەکانی خۆیان هەڵبژاردوو بۆ ئەو پۆستانە و کارێک کە ڕۆزفلد دەیکات بیرۆکەی خۆیان بووە. فرۆشیارێکی ئۆتۆمبیل لانگ ئایلەندا بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلێکی کۆن بە کابرایشی سکۆتلەندی ڕەخنەگر لەم شێوازەی سەرەوە سوودی وەرگرت. ئەم فرۆشیارە پاژەوەی کە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی پیشانی ئەو سکۆتلەندی و هاوسەرەکەیدا چیدی ناومێد بوولەوەی کە بتوانێت هیچی پێ بفرۆشێت چونکە ئەو بۆ هەر ئۆتۆمبیلێکیان ڕەخنەیەکی دەدۆزیەوە. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەسنەزان دووسایی دیلاوان.
بۆ پەیوەندیکردن 0850 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10. بەڵێ بەڕێزان، فرۆشیارەکە کە لە قوتابیەکانی من بوو بەسەر هاتەکەی وەکو گلەی یەک دەجێڕایەوە. ئێمەش ئامۆژگاریمان کرد لە شێوازی ڕەچاوکردنی بیر و ڕای کڕیار سوود وەربگرێ، نەک شێوازی پێداگری لەسەر فرۆشتن. فرۆشیارەکە بە ئێمەی وت کە ئەم کڕیارە سەرڕای هەموو ئەو ڕەخنە و توانجانەی کە هەیەی نرخی ئۆتۆمبیلەکانیش بەگران دەزانێ. ئەو پاژەوەی کە بیر و ڕای هەموو قوتابیەکانی منی پرسی و نیازی ئەنجامدانی بیر و ڕای ئەوانی هەبوو، ئەو لە دانیشتنی داهاتوودا داستانەکەی خۆی بۆ باس کردین. ڕۆژی دوایی کەسێک بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلەکەی خۆی هات بۆ لای من بۆ جێبەجێکردنی شێوازی ئاماژە پێکراو لە پۆلدا پەیوەندیم کرد بە سکۆتلەندیەکەوە و پێم وت کەسێک بۆ فرۆشتنی ئۆتۆمبیلەکەی هاتووە بۆ لای من، لەبەر ئەوەی ئێوە پیشانتاندا کە لە پشکنینی ئۆتۆمبیلەکاندا مرۆڤێکی ورد و شارەزان دەمویست کاتکاتان لێ بکەم کە لە کڕینی ئۆتۆمبیلدا یارمەتیم بدەن. سکۆتلەندیەکە لەو شایستەیە خۆشحاڵ بوو بە خێرایی خۆی گەیاندە فرۆشگاکە و ئۆتۆمبیلەکەی بە وردی پشکنی و سەرنجام لە بارودۆخی ئەو ئۆتۆمبیلە ڕەزامەندی خۆی دەربڕی. پاژەوەی کە زانیم ئۆتۆمبیلەکەی پەسەند کردووە لێم پرسی بەڕای ئێوە ئەم ئۆتۆمبیلە چەند نرخی هەیە؟ سکۆتلەندیەکە لە ڕادەربڕینەکەی خۆی گەلێک خۆشحاڵ بوو، سەری لە گوێم نزیک کردەوە وتی ئەگەر فرۆشیارەکە بە $300 ڕازی بێت ئەوە مامەڵەیەکی باش دەبێت. من بە سوودوەرگرتن لە کات بە سکۆتلەندیەکەم وت واتە ئەگەر من ئەم ئۆتۆمبیلە بە $300 بفرۆشم بە ئێوە کڕیار دەبن. سکۆتلەندیەکە دەست بەجێ قبوڵی کرد و مامەڵەکەی بە خێرایی ئەنجامدرا. فرۆشیارەکە لەم تاقیکردنەوەیدا نەویست بوو شتێک بە سکۆتلەندیەکە بفرۆشێ، بەڵکو هەوڵی دابوو ئەو بۆ کڕین ئامادە بکات و ئەنجامی چاکیشی بەدەست هێنابوو. لەم شێوازەکە بە جۆرێک شێوازی دەروونزانانەش لە قەڵەم دەدرێ، فرۆشیارێک سوودی وەرگر بۆ فرۆشتنی ئامێرێکی بەرهەمهێنەری تیشکی ئێکس و بە یەکێک لە گەورەترین نەخۆشخانەکانی شاری بڕۆکلین. لەم نەخۆشخانەیەدا ماوەیەک لەمە پێش پرۆژەی فراوانکردنی توانایی دەرمانی خراپوە بوارەکانی جێبەجێکردنەوە و بینا زیادکراوەکان لە خاڵی تەواوبووندا بوون. بڕیار وەها بوو کە باشترین ئامێرەکانی بەرهەمهێنانی تیشکی ئێکس کە لە ئەمریکا دروست دەکرا لە بەشە تازە دامەزراوەکاندا جێگیر بکەن. دکتۆر لام سەرپەرشتیاری بەشی ڕادیۆگرافی بەرپرسیارەتی خۆی بۆ کڕینی ئامێرەکان دەربڕی. ئەو ماوەیەکی زۆر بوو کە لەلایەن فرۆشیارانی ئامێرەکانی بەرهەمهێنانی تیشکی ئێکسەوە دەورە درابوو، لە هەڵبژاردننی باشترین ئامێردا ڕاڕابوو، تا ئەمە کە ڕۆژێکیان نامەیەکی لە یەکێک لە فرۆشیارانی ئامێری بەرهەمهێنانی تیشکی ئێکسەوە بەدەست گەیشت. فرۆشیارەکە شارەزاییەکی باشی هەبوو لە تایبەتمەندیەکانی سروشتی مرۆڤدا لەو نامەیەدا کە بۆ دکتۆر لامی نووسی بوو. کارخانەکەی ئێمە بەم دواییانە هەستاوە بە دروستکردنی ژمارەیەک ئامێری ڕادیۆگرافی کە یەکەمین وەجبەی بۆ فرۆشتن گەیشتوتە لای ئێمە. ئەم ئامێرانە لە هەر لایەکەوە بێعیبن، بەڵام چونکە دەمانەوێت کە ئەو ئامێرانە بە شێوەیەکی هەرچی باشتر و کامڵ بخەینە بەر خزمەتی ناوەندە پزیشکەکان، ئەوە زۆر سوپاستان دەکەین ئەگەر بێنە دیداری ئێمە و پاش بەسەرکردنەوەی ئامێرەکانی مەبەست ڕای خۆتان دەربارەی چاکسازی دەربڕن. هەڵبەتە دەزانین کە ئێوە گرفتارن و هەر بۆیە من بەو پەڕی خۆشحاڵیەوە چ کاتێک بفەرمون بە ئۆتۆمبیل دێم بە دوای جەنابتاندا. دکتۆر لام کاتێک کە ئەم بەسەرهاتەی بۆ قوتابیەکانی پۆل باز دەکرد، لەو گرنگیەی کە دابوویان بەڕای ئەو بە تەواوی ڕازی و خۆشحاڵ دەهاتە بەرچاو. لە درێژەی قسەکانی داوتی لە بانک هێشکردنم زۆر سرم سوڕما لە هەمان کاتدا ئەو هەستەشم بۆ پەیدا بوو کە ستایشی زانیاریەکانی من کراوە. بەرلەوە هیچێک لە فرۆشیارەکانی تر کە ژمارەشیان کەم نەبوو بیرروڕای منیان دەربارەی ئامێرەکانی خۆیان نەویست بوو. بە هەر حاڵ بۆ دابینکردنی هەل ڕۆژێکیان خوانێکی نیوەڕۆم لەگەڵ دۆستێکمدا هەڵوەشاندەوە و نووسەری نامەم ئاگادار کردەوە کە بۆ بینینی ئامێرەکانی ئامادەیم هەیە. پاش چوونە ناو نووسینگەی نووسەری نامەکە وام لێ کرد کە ئامێرەکانم پێ پیشان بدات و ئەویش بەو پەڕی ڕێزەوە منی ڕێنمونی کرد بۆ کۆگەیەکی ڕێکوپێک کە کاڵاکانی تێدا هەڵگرت بوو. ماوەیەک لە کاتم سرف کرد بۆ پشکنینی ئامێرەکانی ڕادیۆگرافی و سەرنجام بۆم دەرکەوت کە ئەو ئامێرانم
پەسەند کردو و هیچ عیبێکیان تێدا نییە. ئەو ڕۆژە سەرنجام بۆیە پێشنیاری کڕینی ئامێرە پێویستەکانمدا چونکە هەوڵیان نەدابوو کە ئەوەم پێ بفرۆشن، بەڵکو من خۆم خۆشبەخشی کڕینیان بوو. ئەو فرۆشیارە بوو بۆ هۆی ئەوەی کە من وابزانم بیرۆکەی کڕینی ئەو ئامێرانە بیرۆکەی خودی خۆمە و منیش بۆ گرنجیدان بە بیرۆکەکەی خۆم ئەو ئامێرانم کڕی و لە ماوەیەکی زۆر کەمدا ئەوانم لە نەخۆشخانەدا جێگیر کرد. بەڵێ ئازیزان، لە کاتی سەرکۆماری وودڕۆیلسۆن سەرهەنگ ئیدوار میمهاوس دەسەڵاتێکی باشی بەسەریدا هەبوو. سەرکۆمار لە کاروباری ناوە و دەرەوەی ئەمریکادا زیاتر لە هەموو پیاوە سیاسیەکان و ڕاوێژکارانی خۆی لەگەڵ سەرهەنگ هاوسدا ڕاوێژی دەکرد. ڕای سەرهەنگ هاوس بۆ سەرکۆمار زیاتر لە ئەندامەکانی تری دەوڵەت بایەخی هەبوو. ئایا دەزانن سەرهەنگ هاوس بۆ دەستەبەرکردنی سەرنجی وودڕۆیلسۆن لە چ شێوازێک سوودی وەرگرت بوو؟ خۆشبەختانە ئێمە ئەمە دەزانین چونکە سەرهەنگ هاوس شێوازەکەی خۆی بۆ هاودن ئیسمیت شەرح کردبوو. ئەویش وتەکانی سەرهەنگ هاوسی لە شێوەی وتارێکدا لە ڕۆژنامەی ساتردەی ئیونینگ پۆست بڵاو کردەوە. سەرهەنگ هاوس بۆ هاودن ئیسمیتی وتبوو پاش ئاشنایی لەگەڵ سەرۆک ویلسۆندا بۆم دەرکەوت کە باشترین ڕێگا بۆ دەستەبەرکردنی دۆستایەتی ئەو ئەمەیە کە بیرۆکەکانی خۆم بەبێ ئەمەی کە ئەو پێی بزانێ داخل بە مێشتی ئەو بکەم و کارێ بکەم کە ئەو پەیوەستی بیر و بۆچوونەکانی من ببێت و لێیان ورد ببێتەوە. یەکەم جار ئەمە ڕوویدا بەسەرهاتەکە بەم جۆرە بوو کە من بۆ بینینی چوومە کۆشکی سپی تاک و بیرۆکەیەک لە مێشتی ئەودا بچەسپێنم. بەڵام ئەو دژایەتی کرد و لەلایەن منیشەوە وەک مەسەلەیەکی فرامۆشکراوی لێهات. بەڵام چەند ڕۆژ پاش ئەوە لەسەر خوانی نیوەڕۆ دەبینم کە سەرۆکۆمار بیرۆکەکەی منی بە ناوی خۆیەوە باس دەکرد. بێگومان ئەگەر ئێمە لە بری سەرهەنگ هاوس قسەکەی سەرۆکۆمارمان پێ دەبڕی و تاکو بڵین قوربان داوای لێبوردن دەکەم، ئەمە هەر ئەو بیرۆکەیەیە کە عەرزم کردن و ئێوەش لە دژی وەستانەوە. بەڵام سەرهەنگ هاوس عاقڵتر بوو کە دەست بدا لەوەها کارێکی نادروست ئەو بۆ شانازی و ناوبانگ بایەخێکی ئەو تۆی دا نەدەنا. بەرەنجامی کار بۆ ئەو گرنگ بوو سەرهەنگ هاوس مۆڵەتی دا تاوەکو سەرۆک ویلسۆن وابزانێت کە ئەو بیرۆکەیە لە دەرهاتەکانی مێشتی خۆیەتی. ئەو کاتێک لەمە زیاتر هەنگاوینا لە ناو کۆمەڵدا ڕایگەیاند کە ئەو بیرۆکە بە نرخەهی خودی سەرۆک ویلسۆنە. لەوە بەدوا سەرهەنگ هاوس بە سوودوەرگرتن لە شێوازی سەرەوە توانی بە جۆرێک سەرنجی سەرۆک ویلسۆن بۆ خۆی ڕابچێشێ کە هیچ یەکە لە ئەندامانی کابینەی سەرۆکۆمار نەیانتوانی بگەنە ئەو پلەی لە متمانە بەخۆبوون. بەڕێزان، با ئێمەش وەها بینە پێشچاو ئەو خەڵکەی کە لە سبەینەوە لەگەڵماندا لە پەیوەندیدا دەبن سەرۆک ویلسۆن و ئێمەش سەرهەنگ هاوس. بەم جۆرە دەتوانین لە شێوازی سەرهەنگ هاوس دەربارەی ئەوان سوود وەرگرین و ئاکامی چاچیشی لێدەستخین. بیرۆکەی گۆڕینی فرۆشیار بۆ کڕینی ئارەزومەندانە بەسەر خۆشم داهاتووە، لە ئەنجامەکەشی گەلێک ڕازیم. بەسەرهاتەکەم بەم جۆرەیە. بەڕێزان، من پیلانم دادەنا تاکو لە ڕێگەیەکی ئارام و دڵنیاوە بچم بۆ نێو برنسویک بۆم بەستی ڕاوەماسی و سواری بەلەم بۆ دەستکەوتنی زانیاری نامەیەکم نووسی بۆ دامەزراوەی تۆریستی. ئەم نامەیە بۆ هۆی ئەوەی کە ناوی من بچێتە فەهرەستی ناوی ئەو کەسانەوە کە ئارەزووی گەشت و گوزار و ڕاویان هەیە، چونکە زۆری نەخەیاند کە نامەیەکی زۆر هاوڕێ لەگەڵ پەڕاوی ڕێنما و پۆستەری شوێنە جیاجیاکاندا بەدەستم گەیشت. ژمارەی پێشنیارەکان ئەوەندە زۆر بوو کە لە هەڵبژاردندا تووشی دوودڵی بووم، نەمدەزانی کامیان هەڵبژێرم. بەڵام یەکێک لە دامەزراوەکان کە کاری دابینکردنی خزمەتگوزاری بوو بۆ ئەم جۆرە گەشتیارانە شێوازێکی چاکتریان لە چاو کەسانی تردا گرتبووە بەر. ئەوان هاوڕێ لەگەڵ ئەو ڕێبەرانەدا کە بۆ منیان ناردبوو ژمارەیەک تەلەفۆنیان بۆ ناردبووم کە هی دانیشتوانی نیویۆرک بوون و ئەوان کاریان بۆ کردبوون. مەبەستەکەی من لەمەڕ ئەو دامەزراوە گەشتیاریە لەو کەسانە پرس و جۆ بکەم. قەدەرەن ژمارە یەکێک لە هاوڕێکانمی تیابوو من تەلەفۆنم بۆ کرد و کاتێک کە ئەو وتی لە خزمەتگوزاری و کاری ئەو دامەزراوەیە ڕازیە، منیش بڕیارمدا لەو دامەزراوەیە سوود وەرگرم. هەڵبەت ئەمە لە کاتێکدا بوو کە ئەوانی تر هەوڵیان دەدا خزمەتەکانی خۆیان بە من بفرۆشن. بەڵام دامەزراوەی ناوبراو کارێکی کرد کە من خۆویستانە پێشنیاری گەشتەکەم لەگەڵ ئەو دامەزراوەیەدا قبول بکەم و لەم کارەشدا کاری خۆی کرد. بەوەی کە ڕابرد ئەگەر دەتانەوێت خەڵکی تر بەپێی خواستی ئێوە بیر بکەنەوە سەیری ئەم بنەمایی ژێرەوە بکەن، مۆڵەت بدەن تالایانی بەرامبەر وە هەست بکات کە بیرۆکەی مەبەست لە خودی ئەوەوەیە. 25% لەمەوبەر لە ئوتسە دانای گەورەی چینی ئەندێشەیەکی بەیان کردووە کە بێگومان لەم ڕۆژدا بۆ خوێنەرانی ئەم کتێبە و خەڵکانی تر بەسوود دەبێ. هۆی ئەمەی کە ڕووبارەکان و دەریاکان بەخشندەی و گەورەی جۆگەلەکانی کۆساران دەستەبەر دەکەن ئەوەیە کەوتونەتە ناوچە نزمەکانەوە. هەر بەم جۆرەیە کە لە کۆتاییدا ڕووبارەکان و دەریاکانن کە دەتوانن بەسەر جۆگەلەکانی کوێستاندا حکم بکەن. پیاوی ژیریش ئەگەر دەیەوێت بە سەروانی تردا زاڵ بێ دەبێت خۆی بچووکتر و کەمتر
تر لەوان پیشان بدە. ئەوەی کە دەیەوێت لە پێشتر و ڕێبەری ئەوانی تر بێت دەبێت خۆی بە لە دواتر لەوان بداتە قەڵەم، چونکە بە بەرزی پلە لەمەڕ کەسانی تر هیچ کەس قورسی پلەی باڵای ئێوە هەست پێ ناکات و هەر بۆیە بەرزی پلە و دەسەڵات هەستی هیچ کەس بریندار ناکات. بەڕێزان مۆڵەت بدەن تالایانی بەرامبەروا هەست بکە کە بیرۆکەی مەبەست لە خودی ئەوەیە. پاری 17 دەستورێکی معجیزە ئاسا، دەستورەکارێکی ئەوتۆ لە بەکارهێنانیدا بەرەنجامی سەرسوڕهێنەرتان دەست دەکەوێت. ئازیزان لە ڕوبەڕووبوونەوەی خەڵکدا هەمیشە ئەوەتان لێیاد بێ کە بۆی هەیە هەموو شتێک بە پێی مەیلی ئێوە ڕاست و دروست نەبێ. ممچینە لایەنی بەرامبەر لە هەڵەدا بێ لە شێوەیەکی هەڵەپەیڕەوی بکە، خودی ئەو هەرگیز وا نازانێت کە لە هەڵەدا بێت. دەست بەجێ ئەو محکوم مەکەن. محکومکردنی مرۆڤی تاوانبار ئەوەندە سادەیە کە پێویستی بە زانیاری و فێربوون نییە. هەر مرۆڤێکی نەزانیش دەتوانێت خەڵکان محکوم بکە، بەڵامەوە هەوڵ بدەن ئەو کەسەی کە لە هەڵەدایە دەرکی بکەن. ئەم شێوازی ڕوبەڕووبوونەوەیە تەنها کەسانی تێگەیشت و زانا دەیگرنەبەر. بێگومان کاتێلایانی بەرامبەر بەم جۆرە بیر دەکاتەوە و بەو جۆرە کار دەکات، بێگومان بۆ خۆی بەڵگەیەکی هەڵەیە کە ئێمە لێی بێئاگاین. بەواتایەکی باشتر ئەو بەڵگەکانی دەشارێتەوە و ئەرچی ئێوە دەستخستن و دەرکردنی ئەم بەڵگانەیە. لە حاڵەتی دەستخستنی بەڵگەی کەسی بەرامبەردا ئەوە کلیلی کردار و بگرە کەسایەتیشی بەدەست دەهێنن. بەڕاستی هەوڵ بدەن خۆتان لە بری ئەو دابنێن. لەوە هابار و دۆخێکدا ئەگەر بە خۆتان بڵێن ئەگەر من لەجێی ئەو بوومایە چه هەستێکم دەبوو، چ کاردانەوەیەکم ئەنجام دەدا، کاتی خۆتان بەبێ هۆ زایەن نەکردووە، چونکە لای کەمەکەی ئەوەیە کە بەبێ هۆ تووڕەن نەبوون. ئەمە بنەمایەکی تەجربەکراوە کە ئێمە بە پەیوەستبوون بە هۆکارەوە کەمتر لە کاری ئەنجامدرا و بە نەفرین دەبین. بێجگەلەمە هەوڵدان لە ڕێگەی دۆزینەوەی بەڵگەکان شارەزایی و لێهاتووی ئێوە لە پەیوەندیە مرۆڤایەتیەکاندا زیاد دەکات. کۆند گود لە کتێبەکەی خۆیدا کە لە ژێر ناوی How to Turn People into Gold دەنووسێت. ساتێک بیر بکەنە و سەرنج و حەزێکی زۆرتان کە بۆ کارەکانی خۆتان هەیە لەگەڵ ئەو کەمە سەرنجەی کە بۆ کار و ئیشەکانی خەڵک هەتانە بەراورد بکەن. ئایا زیاتر بایەخ بە کارەکانی خۆتان دەدەن یاخود کەسانی تر؟ ئەگەر جوان سەرنج بدەن بۆتان دەردەکەوێت کە لەم دنیایەدا هەمووان هەر بەم جۆرە بیر دەکەنەوە. کاتێ ئەم مەسەلەیەتان دەستخست ئێوەش وەک لینکۆڵن ڕۆزفەڵد بۆتان ڕوون دەبێتەوە کە بۆ بەمەرام گەیشتن دەبێت پەیوەستی کێشەکانی خەڵکی دەوروبەرمان بین و دنیا لە دەلاقەی چاوی ئەوانەوە ببینین. بەواتایەکی تر بۆتان دەردەکەوێت کە سەرکەوتن لە مامەڵە لەگەڵ خەڵکدا پەیوەندی هەیە بە ڕاکێشکردنی سەرنجی ئەوان لە ڕێگەی دەربڕینی هاودەردی لەگەڵیاندا. چەندەها ساڵە کە من بۆ گەشت و پیاسەکردن دەسمە پارچێکی نزیک خانوەکەمان. بەڕادەیەکی زۆر درەختی بەڕووم خۆش دەوێت. لە سەرەتاوە زۆرم پێ ناخۆش دەبوو کە دەمبینی نەمام و بنە درەختەکان بەهۆی ئاگری ناپێویستەوە دەسووتێنران. ئەم ئاگرانە بەهۆی کەمتەرخەمی جگەرە کێشانەوە دروست نەدەبوو، بەڵکو زیاتریان ئاکامی سەرسەریگەری ئەو کوڕەلاوانە بوو کە بۆ ڕابواردن داهاتنە پارک و لە شوێنی نەگونجاودا ئاگریان هەڵدەکرد تاکو هێلکە سوور بکەنەوە. هەندێک جار داوێنی ئاگرەکەوەها بەرفراوان دەبوو بۆ خامۆشکردنی سوود لە ئاگر کوژێنەوە وەردەگیرە. لە سوچێکی پارکەکەشەوە تابلۆیەک جێگیر کرابوو کە لەسەری نووسرابوو هەر کەسێک ببێتە هۆی ئاگرکەوتنەوە بە زیندان و سزادان محکوم دەکرێت. بەڵام ئەم تابلۆیە لە شوێنێکدا بوو کە بەکەمی کەسێک چاوی پێدەکەوت. پۆلیسێکی سواریش لە پارکەکەدا پاسەوانی دەکرد کە زۆر لە کارەکەیدا جددی نەبوو. هیچ فەرامۆشی ناکەم ئەو جارەی کە من بەبینینی ئاگرێکی فراوان خۆم گەیاندە پۆلیسەکە و پێموت لە فڵانە بەشی پارک ئاگر کەوتۆتەوە، ئەو دەبێت ئاگرکوژێنەوە ئاگادار بکاتەوە. بەڵام ئەو پۆلیسە بە بێبایەخانەوە وتی بەشی ئاگر لێکەوتوو لە سنووری کاری ئەو دانیە و ئیلاقەی ناکات. پاژەوە کاتێک دەچوومە پارک بەو پەڕی نائومێدیەوە وە خۆم هەوڵم دەدا پارێزگاری لە شوێنێکم کە موڵچی هەمووان بوو. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 1950 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 1950 495 14 10.
لە سەرەتادا نەم دەتوانی بە شێوەیەکی هێور و هێمن سەرنجی ئەو کوڕەگەنجانە بۆ لای ئەو کارە زیانبارەی کە ئەنجامیان دەدا ڕابشێشم و بە بینینی ئاگرێک کە لە ژێر درەختێکدا کرابەوە زۆر ناڕەحەت دەبووم و لەو بارودۆخەشدا کارگەلێکی نەشیا و نادروستم لێ دەوەشایەوە. زۆر جار بە تووڕێیەوە بەرەو ئەو گەنجانە دەچووم و تەهدیدم دەکردن کە ئەگەر بێت و ببنە هۆی ئاگرکەوتنەوە دەکەونە زیندان و بە لەحنێکی بەهێزەوە وەک کەسێکی بەتوانا دەستورم دەدا دەست بەجێ ئاگرەکە بکوژێنەوە. لەو حاڵەتەدا من بە شێوەیەکی ئاسایی هەوڵی دەربازبوونم لە ناڕەحەتیەکانی خۆم دەدا و نەمدەزانی چۆن بارودۆخی ئەو کەسانە دەرکەم کە بۆ ڕابواردن هاتون. بەڕێزان، لە زۆربەی کاتەکاندا ئەنجام وەها دەبوو کە کوڕەکان بەرامبەر تەهدیدەکانی من بە ڕوویەکی گرج و مۆنەوە ئاگرەکان دەکوژاندەوە، پاش دوورکەوتنەوەی من سەر لە نوێ هەڵیان دەکردەوە. ئێستا دەتوانم تێبگەم کە لەو بارودۆخەدا ئەوان ئارەزویان دەکرد کە خۆزگە دەیانتوانی هەموو پارکەکە ئاگر تێبەر بدەن. بە تێپەڕبوونی چەندەها ساڵ و بەدەستهێنانی زانیاری زیاتر دەربارەی پەیوەندیەکانی مرۆڤ و گەیشتن بەم گۆشەنیگایە کە مەسەلەکان لە دەلاقەی چاوی خەڵکانی ترەوە ببینم، شێوازی مامەڵم لەگەڵ ئەو کوڕانەدا کە دەهات نەپارک گۆڕدرا. لەم قۆناغەدا لە بری دەستورکردن لەو شوێنە نزیک دەکەوتمەوە کە ئاگرەکەی تیاکرابەوە. قسەکانم بەم جۆرە دەست پێ دەکرد: سەلام لاوە بەڕێزەکان، دیارە بەخۆشی ڕادەبیۆرن، سوپاس بۆخوا، بۆ نیوەڕۆ خەریکی ئامادەکردنی چ خواردنێکن، نۆشی گیانتان بێت. منیش کاتێک لە تەمەنی ئێوەدا بووم ئاگرم دەکردەوە. ئێستاش حەزم لێتی، بەڵام دەزانن کە ئاگرکردنەوە لە پارکدا کارێکی زۆر مەترسیدارە. دڵنیام کە ئێوەی کوڕانی لاو نیازی ئازارگەیاندن و زەرەر لێدانی شوێنە گشتیەکانتان نییە، بەڵام هەندێک کوڕی لاسار هەن کە گوێ نادەنە ئەم مەسەلەیە و بەبینینی ئەم کارێ ئێوە ئەوانیش هەڵدەستن بەکردنەوەی ئاگر و سەرنجام بەبێ ئەوەی ئاگرەکە بکوژێنەوە بەرەو ماڵ دەگەڕێنەوە. پێویست ناکات ڕوونی بکەمەوە کە لەو حاڵەتەدا چی ڕوودەدات. ئاگرەکە بەرفراوان دەبێت و ژمارەی زۆر لەم درەختە جوانانە دەبنە خواردەمەنی ئاگرەکە. ئەگەر چاودێری گەشت و گوزاری خۆمان نەبین، ئەوە پاش ماوەیەکی تر ئەم پارکە جوانە لەناو دەچێت و چیدی جێگەیەکمان نابێ بۆ گەشت و گوزار و سەیرە. هەڵبەتە من بەنیازم بە حکمکردنەوە شتێک بڵێم و تەهدید بکەم، نەک خوانەکردە کارەکەی ئێوە ببێتە هۆی زیندانی بوونتان، بەڵکو بە پێچەوانەوە. دڵم پێخۆشە کە بە خۆشی ڕابێرن و ئەگەر قسەیەکیش دەکەم لەبەرەوەیە کە حەز ناکەم تووشی ناڕەحەتیەک ببن. ئێستا بەڕای ئێوە وا باشتر نییە کە ئەم گەڵاوشکانەی دەوروبەری ئاگرەکە کۆبکەینەوە کە نەبنە هۆی گەیشتنی ئاگرەکە بە درەختەکان، کاتی ڕۆیشتنیش لەبیرتان نەچێت کە ئاگرەکە بە خۆڵ داپۆشن. جارێکی تر کە دێن بۆ پارک دەتوانن لەو بەشەدا کە ناوچەیەکی کراوەیە تا باخەکەی خۆتان دابگیرسێنن، چونکە لەوێدا هیچ مەترسیەک بوونی نییە. منداڵینە، زۆر سوپاسی ئێوە دەکەم، هەر شاد بن. بەڕێزان، ئەم قسانە کاردانەوەیکی تەواو جیاوازی لە منداڵەکاندا هێنایەدی. کوڕەکان بە کاریگەری قسەکانی من هەن دەدران کە لە پاراستنی پارکدا هاوکاری بکەن. هیچ کەس ناوچەوانی نەدەدا بەیەکدا و نەدەڕەنجە. ئەوان لەمەی کە قسەی تەهدید ئامێزیان نەبیست بوو، زۆر ناچار نەکرابوون کە کارێک ئەنجام بدەن، زۆر ڕازی بوون. منیش هەستێکی باشترم هەبوو، چونکە بە سەرنجدان لە ڕای کوڕەکان ئەم کێشەیەم یەکلایی کردبەوە. بەیانی کاتێک بەنیاز بوون دەستور بدەن بە منداڵەکان کە فلانە کار ئەنجام بدەن، یاخود کەسێک ناچار بکەن کە بڕێک یارمەتی بدات بە فلانە ناوەندی خێرخوازی، ساتێک لەبەر خۆتانەوە بیر بکەنەوە و لە خۆتان بپرسن: بۆچی ئەمانە دەبێت بە پێی مەیلی من ڕەفتار بکەن؟ ئەگەر من لە بری ئەوان بوومایە کەسێک منی بە زۆر ناچار بە یارمەتیدان بکردایە، ئایا فەرمانەکەیم جێبەجێ دەکرد؟ هەڵبەت بۆ گەیشتن بەم مەبەستە کات پێویستە، بەڵام لە بەرامبەردا دۆستانێک پەیدا دەکەن و بەرەنجامی چاکتر بەدەست دەهێن و ناڕەحەت بوون و ڕەنجاندن نایەتە ئاراوە. پرۆفیسۆر دین دونهام لە مامۆستایانی بواری بازرگانی زانکۆی هارڤارد دەڵێت: وای بە باش دەزانم بەر لەوەی بچمە دیداری کەسێک 2 سەعات لە بەردەم نووسینگەکەیدا پیاسە بکەم تا ئەمەی بێبیرکردنەوە و وردبوونەوە بەبێ ئەوەی کە بزانم چی بڵێم و چی وەڵام دەبیستم. گەرم و گوڕانە هەوڵ بدەن کە خۆتان لە جێی خەڵکانی تردا بنێن، لە دیدگای ئەوانەوە سەیری مەسەلەکان بکەن. پاری 18. کەسانی تر چیان دەوێت؟ ئەوەی کە هەمووان ئارەزووی دەکەن چییە؟ ئازیزان، ئایا حەستان دەکرد چەمکێکی سەرسوڕهێنرتان بزانیایە کە بەهۆیەوە دەتوانرا لە مشتومڕی ناپەسند و نەشیا و ڕێگری بکات و هەستە ناشیرینەکان نەهێڵێت و نیەت پاچی لە کەسی بەرامبەردا دروست بکات و ناچاری بکات کە بە وردی گوێ لە قسەکانی ئێوە بگرێت و سەرنجام هاوڕێ و هاوڕاتان بێت؟ لە ڕاستیدا ئارەزوویی عاقلانەیە ئەگەر ئێوەش ئارەزووی زانینی وەها چەمچێکتان هەیە. موژدەتان دەدەمێ ئارەزوویەکی ئەو تۆیە کە دەبێت بێتەدی. زۆر باشە ورد ببنەوە. ئەو چەمکەی کە ئارەزووی زانینیتان هەیە و منیش وەک هاوچێشەیەک دەیخەمە ڕوو بەم جۆرەیە و ئێوە دەبێت قسەکانی خۆتان لە وەڵامی تووڕەیەکانی کەسانی تردا بەم شێوەیە دەست پێ بکەن. من سەرزەنشتان ناکەم لە بەرخاتری ئەو هەستەی کە هەتانە و بە تاوانباریشتان نازانم. ئەگەریش لە جێی ئێوە بوومایە بێگومان هەمان هەستی ئێوەم دەبوو. ئەم وەڵامەی ئێوە دەتوانێت تووڕەترین و هەڵەشەترین مرۆڤەکانیش ئارام و ڕام بکات. هەڵبەت کاتێک کە ئەم قسەیە دەکەن دەبێت هەست بکەن کە لە 100% بەپاچی و تووتانە. داخوازی گەرم و گوڕبوون داخوازێکی بێجێن نییە، چونکە دڵنیام ئەگەر لە جێی لایەنی بەرامبەر بوویتایە هەمان هەستت دەبوو، کەواتە
دان پیانان بەوەدا بێبەش نییە لە سۆز و گەرم و گۆڕی و درۆشتان نەکردووە. با بەهێنانەوەی نمونەیەک بابەتەکە بکەینەوە. ئەلکاپن بهێنە پێشچاوی خۆتان وای دابنێن کە تایبەتمەندیە بۆ ماوەیەکانی ئەلکاپنتان بۆ ماوەتەوە و لە ژینگەی ژیانی ئەودا پەروەردە بکرانایە و دەبوونە خاوەنی هەمان ئەزمون و پاشکۆی پەروەردەیی کە ئەو هەیبوو. لەم حاڵانەدا نەدەبوو گومانتان هەبوایە کە دەبوونە کەسێک هەروەک جەنابی ئەلکاپن، چونکە ئەو کۆمەڵە هۆکارە ئەوی کرد بە ئەوەی کە هەبوو. نمونەیەکی تر، بەڕاست هیچ فکرتان کردوتەوە کە بۆچی ئێوە بوونەوەرێکی جیا لە مرۆڤ نین؟ بۆ نمونە دەتانەوێت گیانەوەرێک بن بە ناوی ماری زەنگۆڵەدار. ئەگەر مار نین بۆچی پەرستشی گا کە لەلایەن هیندیەکانی دانیشتووی کەناری براهماپوتراوە شتێکی باوە؟ بەڕای ئێوە کارێکی نادروست و ناپەسەندە؟ هۆکارەکەی ئەوەیە کە ئێوە لەو ناوچەیەدا لە باوکو دایکێکی هیندیەوە بە دنیا نەهاتوون، وەگەرنا لەژێر ڕکێفی پەروەردەیی و بیر و باوەڕی ئەواندا لە هەمان ڕێگەوە دەچوون کە ئەوان پێیدا تێپەڕ بوون. ئێوە لەمەی کەوەها بە ئەدەب و پەروەردن شانازی مەکەن و لەبیرتان نەچێت کە بارودۆخی پەروەردەی و بارهێنانی ئێوە هۆی سەرەکی بووە. کاتێک پیاوێک بە دەمارگیری و بیر و باوەڕی نادروستەوە لە حاڵەتی تووڕەبوونێکی نابەجێدا دێتە لای ئێوە لەبیرتاندا هەبێ کە ئەو لەبەر ئەو حاڵەتەی کە هەیە جێی سەرزەنشتکردن نییە. ئێوە پێویستە بە شوکرانە ئەو مەوهیبەیە کە خۆتان هەتانە بەزەی یەکتان بە حاڵی ئەودا بێتەوە لە ئاز ئەودا هاودەردی دەرببڕن. لەم حاڵەدا دەتوانن هەمان ئاگادارکردنەوە بە خۆتان بدەن کە جان بگو دابووی بەخۆی. ئەو کاتێک کە پیاوێک بە سەرخۆشی و خەیاڵەوە بەرەو ڕووی دەهات، ئەو بە بینینی ئەو پیاوە سەرخۆشەی کە بەر و دوای خۆی نەدەزانی بەخۆی وت ئەمە هەمان حاڵی منە، ئەگەر ڕەحم و سۆزی خوانە بوایە منیش وەها دەبووم. سێر لەسەر چواری خەڵکی تینووی هاودەردی و خەمخۆری و خۆشەویستی ئێوەن، ئەگەر لەم لوتفە درێغیان لێ نەکەن تا ڕادەی پەرستش ئێوەیان خۆش دەوێت. ماوەیەک لەمە پێش من لە ڕێی رادیۆ دەربارەی ژیانی خاتوو لوئیزامی ئلکوت نووسەری کتێبی ژنانی بچووک و تارێکمدا. ئەمە شتێکی ئاساییە کە بڵێم دەربارەی ئەو کەسەی کە بڕیار بوو لەبارەی وتار بدەم زانیاری پێویستم دەستخستە بوو. بەڵام نازانم بۆچی بۆ شوێنی لەدایک بوونەکەی ئەو لەبری بڵێم شاری کەنکور لە ویلایەتی ماساچوست کە داستانە نەمرەکانیشی هەر لەوێ نووسیوە ببێ ئاگایی وتم شاری کەنکور لە ویلایەتی نیو هەمپشایر و هەروەها وتم کە من سەردانی خانۆکەی ئەوم کردووە لەو شارە. بەدبەختیەکە لێرەدایە کە دوو جار ئەم هەڵەیەم دووبارە کردەوە، چونکە ئەگەر جارێک ئەم هەڵەیەم بکردایە ئەوە حسابی هەڵەیەکی زمانەوانی بۆ دەکرا. بەڵام دووبارە بوونەوەی ئەم هەڵەیە تەنها ئاماژەیە بە نەزانی من. پاژەم و تارە لێشاوی نامەکان و بروسکەکان وەک زووی ژەهراوی زەردەواڵە بە دەوری سرمدا وەردەرچەرخان بەرەومنی بێدیفاع دەهات. زۆرێک لە نووسەری نامەکان بە تەواوەتی تووڕەبوو بوون و هەندێکیشان جنێوی ناشیرینیان ناردبوو. خاتونێک بە ناوی کۆلۆنێل دم کە لە نامەکەیدا بانگەشەی کردبوو کە گوایە لە کۆنکۆرد ماساچوستدا گەورە بووە وەها خەشم دایگرتبوو کە ئەگەر من خاتو ئەلکوتم لە مرۆڤخۆرەکانی گینەی نوێ ناوزەت کردایە قەت ئەوەندە تووڕە نەدەبوو. لەو کاتەدا کە نامەکەی ئەوم دەخوێندەوە بە خۆمم وت سوپاس بۆ خوا کە لەگەڵ ئەم کچەدا هاوسەرگیریم نەکردووە. پاش خوێندنەوەی نامەکەی ئەو هەستم کرد کە دەبێت وەڵامێکی بۆ بنووسم و وەڵامەکەش بەم ڕستەیە دەست پێ بکەم. من لە جوگرافیای شوێنی لەدایکبوونی خاتو ئەلکوتدا تووشی هەڵەبووم، بەڵام ئێوە تووشی هەڵەیەکی گەورەتر بوون کە ئەویش ئەوەیە ئەدەبی یەکتر ناسینتان ڕەچاو نەکردووە و پاشان بە هەمان شێوەی نووسینی خۆی منیش بۆی ڕوون بکەمەوە کە دەربارەی بابەتەکە و خودی ئەو چۆن بیر دەکەمەوە. بەڵام ئەم کارم نەچونکە پاش لێکدانەوە و شیکردنەوە تێگەیشتم نامەیەکی پڕجنێ و سووک لە توانای هەر مرۆڤێکی نەزان و نالەباردایە و ئەگەر بێت و من ئەم نامەیە بەو چەشنە بنووسم دەسمەڕیزی ئەو کەسە گەمژە و کەل لە ڕقانەوە. پاش چەند خولەچێک بیرکردنەوە بڕیارمدا ئەم سوکایەتی پێکردن و جنێ و دانە بگۆڕم بە دۆستی و خۆشەویستی بۆ قەناعەت پێکردنی خۆم. وتم بۆ هەیە ئەگەر منیش لەبری ئەو بوومایە هەمان هەستی ئەوم دەبوو. ماوەیەک تێپەڕی تاک و جارێکی تڕێم کەوتە شاری فیلادلفیا و تەلەفۆنم کرد بۆ ئەو ژنەی کە نامەکەی نووسی بوو بەم جۆرەی لای خوارەوە. من خاتون چەند هەفتەیەک لەمەوبەر نامەیەکتان بۆ من نووسی بوو کە ئێستا دەمەوێت بەهۆیەوە سوپاستان بکەم. ئەو ژنا بە وشەی ورد و لەسەر خۆ وەک بڵێ کەسێکی خوێندەوار و ڕۆشنبیر قسە دەکات دەکرێت بفەرمون شانازی قسەکردنم لەگەڵ چ کەسێکدایە بەڕێستان چێن. من پێدەچێت من نەناسن. من بۆ ئێوە کەسێکی نامۆم. گوایە ئێوە گوێتان لەو وتارە گرتبوو کە چەند هەفتەیەک لەمەو پێش دەربارەی خاتوو لوئیزامی ئەلکوت لە رادیۆ پێشکەش کرا. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 0850 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10.
من تووشی ئەو هەڵەزەقە بووم کەوتم ئەو خاتونە لە کۆنکۆردی نیو هەمپشایردا ژیانی دەبردەسەر. هەڵەیەکی ناشیرن بوو. من لەبەر ئەم هەڵەیەم داوای لێبوردن دەکەم. من ناخاتون نا ئێوە نابێت داوای لێبوردن بکەن. ئەمە منم کە هەڵم کردووە. دەبێت داوای لێبوردن بکەم. منداڵێکی قوتابخانەش دەربارەی ئەو بابەتە زانیاری ڕاست و دروستی لەلایە. هەڵبەت یەکشەممە پاش تەوابوونی وتارەکە هەر لە ڕێی رادیۆ داوای لێبوردنم کردو. ئێستاش دەمەوێت خودی خۆم بە تایبەت داوای لێبوردنتان لێ بکەم. ئەو من لە کۆنکۆردی ویلایەتی ماساچوسدا لەدایک بووم. بنەماڵەکەم بۆ ماوەی 2 سەدە لە بنەماڵە ناسرا و بەرجەستەکانی ماساچوس بوون. بەڵام کاتێک کە ئێوە لە وتارەکەدا وتان خات و ئەلکوت لە نیو هەمپشایر لەدایک بووە بە واقعی تووڕە بووم. بەڵام بەڕاستی لە نووسینی ئەو نامەیە زۆر شەرمەزارم. من دەتوانم دڵنیاتان بکەمەوە کە بە هەموو ناڕەحەتیەکەوە کە یەک لە سەردەی من لەو هەڵەیە ناڕەحەت نەبوون. ئەم هەڵەیە زەرەرێکی ئەو تۆی بە ماساچوس نەگەیان، بەڵام زەرەری چاچی لە مندا کەسانێک بە خوێندەواری وردی ئێوە زۆر کە من کە بواریان هەبێت گوێ لە رادیۆ بگرن و نامەیان بۆ بنووسن. لەمەولاش دڵنیام کاتێک تووشی هەڵەیەک بووم بێگومان ئاگادارم دەکەیتەوە. ئەو ڕاستیەکەی ئەمەیە کە من زۆر ئەو شێوەی ئێوەم بۆ ڕخنەگرتن پێخۆش بوو. ئێوە دەبێت مرۆڤێکی زۆر چاک بن. حەز دەکەم زیاتر لەگەڵتان ئاشنا ببم. بەم جۆرە من بە داوای لێبوردنکردن پیشاندانی هاودەردی لەمەڕ دیدگای ئەو ناچارم کرد لەمەڕ دیدگای من هاودەردی خۆی دەرببڕێت و داوای لێبوردن بکە. من لەوەی کە توانیم هەستەکانی خۆم کۆنتڕۆڵ کەم هەز بە ڕەزامەندی دەکەم. خۆشحاڵم لە بەرامبەر سوکایەتی پێکردندا میهرەبانیم پێشکەش کرد. من لەوەی دەمکردە خۆشەویست و هاوڕێی خۆم زۆرم چێژ وەرگرت. ئەو کەسانەی کە دەگەنە پلەی سەرە کۆماری ڕێیان بەرەو کۆشکی سپی بۆ ئاوەڵا دەبێت و بەردەوام خۆیان ڕوبەڕووی کۆمەڵە کێشەیەک دەبینەوە لە زەمینەی مامەڵە و ئاکار لەگەڵ خەڵکدا. سەرۆک تافتیش یەکێک بوو لەم سەرۆک کۆمارانە. ئەو بە کاریگەری تەجروبەوە بۆی دەرکەوت بوو کە هاودەردی و خەمخۆری لەگەڵ کەسانی تردا بایەخێکی بێشوماری هەیە. ئەو لە کتێبەکەی خۆیدا دەنووسێت کە چۆن سەرکەوت خەشم و تووڕەیی دایکێکی دەسەڵات خواز و ناومێت هێور کاتەوە. ئەمە کورتەی نووسینەکەیەتی. خاتونێک کە مێردەکەی دەسەڵاتێکی سیاسی باشی هەبوو 6 هەفتەی تەواو لە واشنگتۆندا داهاتە سەردانی من تاکو منداڵەکانی دەستنیشان بکەم بۆ ئەو پۆستانەی کە خۆی مەبەستێتی. ئەو بەوەشەوە نەدەوەستا بەڵکو واسیتەی ئەم لاولاشی دەهێنا و هەر جارێک کە داهاتەوە پێداگری لەسەر دەکرد. ئەو کەسە کە بۆ ئەو پۆستە دادەنرا دەبوو مەرجی تایبەتی هەبێت کە کوڕەکەی ئەو خاتونە ئەو مەرجانەی تێدا نەبوو. لە ئەنجامدا منیش کەسێکی ترم هەڵبژار. بەڕێزان ماوەیەک دوای ئەوە نامەیەکی ئەم ژنم بەدەستگەیشت بەو پێی کە زۆر حەق نەناسم، چونکە لەگەڵەوەدا کە دەمتوانی ئەو بەختەوەر بکەم ئەم کارم نەکرد. سەرڕای ئەمەش بیستم کە ئەو ژنە لە ویلایەتەکەی خۆیدا هەندێک کاری کردووە ناوی منی لە لیستی کاندیدەکاندا سڕیوەتەوە. لە بەرامبەر ئەم ڕەفتارەیدا من بەم جۆرە مامەڵەم کرد. بە شێوەیەکی ئاسایی من خۆم کاتێک کە بەرامبەرەکەم هەڵەیەک لە ئاستی مندا ئەنجام بدات ئەوە نامەیەکی توندوتیژی بۆ دەنووسم. بەڵام نامەکە 2-3 ڕۆژێ لە چەکمەجەی مێزەکەمدا دەهێڵمەوە. لەبارەی ئەم ژنەشەوە نامەیەکی توندوتیژم نووسی و لە چەکمەجەی مێزەکەمدا دامنا و پاش چەند ڕۆژێک نامەکەم دەرهێنا و دڕاندم. بەڵام لەبری ئەوە نامەیەکی زۆر لەسەر خۆ و هێمنانم نووسی و تێیدا پێم وت کە ئەو لەسەر حەقە. بەڵام منیش هیچ تاوانێکم نییە، چونکە بەتەنیا دەسەڵاتی هەڵبژارنی کەسەکانم نییە. کەسەکەش دەبێت مەرجی تێدا بێت. من دەبوو لەسەر پێشنیاری سەرۆکی نووسینگا کەسێکم هەڵبژاردایە کە خاوەنی زانیاری هونەری پێویست بووایە کە کوڕەکەی ئێوە ئەم زانیاریانەی نەبوو پێشنیاریش نەکرابوو. لە کۆتایی نامەکەدا ئومێدم بۆ خواست بوو کە کوڕەکەی بتوانێت لە پۆستی ئێستایدا ڕۆڵی شیا و سەنگینی خۆی ببینێ. ئەم نامەیە دایکە تووڕەکەی کەمێک ئارام کردەوە و لە نامەیەکدا ئاگاداری کردمەوە کە زۆر بەداخەوەیە لەوەی کە نووسیوێتی. جێی سەرنجە ئەگەر بڵێم کەسێکم دانابوو کە دەست بەجێ قبول نەکرابوو. بە دواخستنی ئەم بابەتە ئەم جارەیان نامەیەکم لە مێردی ئەو ژنەوە بەدەست گەیشت کە نووسی بووی بەوەی کە ئەو کەسە لەو پۆستەدا دانەمەزرا چاوەڕێم کە کوڕەکەی من دابنیت و دایکی کوڕا لە تاو خەفەتوشی شێرپەنجە هاتووە بەڵکو ڕزگاری بکەم. لە وەڵامی ئەم نامەیەدا مێردی ئەو ژنم ئاگادار کردەوە کە لە دامەزراندنی کوڕەکەیاندا هیچم لەدەست نایە، بەڵام بۆ نەخۆشی هاوسەرەکەتان بەداخەوم و هاودەردی خۆمتان ئاراستە دەکەم. 2 ڕۆژ پاش ئەوە ئەو دانانەی پێشوم یەکلایی کرایە و بە بۆنەی ئەوەوە میوانیەکی بەشکۆ لە کۆشکی سپیدا ڕێکرا. لەوەش خۆشتر یەکەمین کەسانێک کە پیرۆزباییان لێکردم هەر ئەو ژن و مێردە بوون کە مێردەکەی وای دەرخست بوو کە ژنەکەی تووشی شێرپەنجە بووە. سلهوروک بەبێ گومان یەکێکە لە گەورەترین مۆسیقازان و ڕێبەرانی ئۆرکسترای ئەمریکا. 25 ساڵە کە بە چەندەها ئەستێرەی وەک چالیاپین، ئیزادورا دونکن، پاولو وانە دەڵێتەوە و بەرنامەکانیان بەڕێوە دەبا. هوروک پێیوتم یەکەمین وانەیەک کە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم هونەرمەندە دەمدەمی و هەوەسبازانە فێر بووم ئەمە بوو کە ئەوانە پێویستیان بە هاودەردی نییە. هوروک 3 ساڵە لە تیۆدۆر چالیاپین کە لە گەورەترین گۆرانی بێژەکانی ئۆپێرای مۆتۆرپۆلیتین بوو چاودێری دەکرد و چالیاپین کێشەیەکی هەمیشەیی بوو بۆ هوروک. چالیاپین لە هەر لایەنێکەوە دۆزەخێک بوو بە تەواوی ماناوە. بۆ نمونە چالیاپین لە نزیکی نیوەڕۆی ئەو ڕۆژەوەی کە قەرار بوو گۆرانی بڵێت بە تەلەفۆن هوروک بانگ دەکات و دەڵێت سول حاڵەتێکی مەترسیدارم هەیە، قورگم هەروەک هەمبەرگرێک خاوە، ئەم شەو ممکن نییە گۆرانی بڵێم. هوک کە ڕێگەی مامەڵە
بەڵێ لەگەڵ ئەودا دەزانی بەپەلە خۆی گەیاندە هۆتێل کە چالیاپین لەوێ نیشتەجێ بوو و لەگەڵ ئەودا هاودەردی دەکرد و دەیوت زۆر بەداخەوم چالیاپینی بێچارەی من هەڵبەتە کە تۆ ناتوانی ئەم شەو گۆرانی بڵێ من دەست بەجێ بەرنامەکەی ئێوە هەڵدەوەشێنمەوە تەنها ئەمەیە کە چەند هەزار دۆلارێک زەرر بە ئێوە دەگات کە ئێوەش لەگەڵ ئەو ناوبانگە جوانەدا مەسەلەیەکی گرنگ نییە. چالیاپین لەم کاتەدا هەناسەیەکی هەڵدەکێشا و دەیگوت باشترە کەمێک درەنگتر بێن بە شوێنمدا بۆ نمونە سعات 5 پاشنیوەڕۆ بەڵکو تا ئەو کاتە حاڵم باشتر بێ. هوروک لە سعات 5دا سەر لە نوێ دەچۆ بۆ میوانخانەکە و لەگەڵ چالیاپین هاودەردی خۆی دەربڕی بە پێداگیرکردنەوە دەیخواست کە مۆڵەت بدات تاکو بەرنامەکە هەڵوەشێنێتەوە. بەڵام چالیاپین دووبارە هەناسەیەکی هەڵدەکێشا و دەیوت وا باشترە کەمێکی تریش هۆگر بن بەڵکو تا ئەو کاتەش هەست بە باشبوون بکەم. سەرنجام لە سعات 7:30 گۆرانی بێژی گەورە ڕازی بوو گۆرانی بڵێ. بەڵام بەو مەرجەیکە هوروک چێتە سەر تەختەی شانە و بە ئامادەبوانی ڕابگەێنێت کە چالیاپین تووشی زوکامێکی قورس هاتووە ناتوانێت بە دروستی گۆرانی بڵێ. هوروکیش بەڵێنی دەدا کە ئەم کارە ئەنجام بدات بەڵام بەڵێنەکەی جێبەجێ نەدەکرد چونکە دەیزانی تەنها بەم ڕێگەیە دەتوانێت کە چالیاپین بهێنێتە سەر شانۆ. دکتۆر ئارتوگیتس دەروونزانی بەناوبانگ لە کتێبەکەی خۆیدا دەنووسێت مرۆڤ خوازیاری هاودەردیە بۆ هێوربوونەوە. منداڵ کە حەز دەکات برینەکەی خۆی پیشانی خەڵکی تر بدات برینێک دەکاتە دەستی تاکو هاودەردی کەسانی تر دەستەبەرکە. ئەو تەنانەت ممکنە خۆی بچێشێت بە دیواردا تاکو هاودەردی و بەزەیی باوک و دایکی دەستەبەر بکە. هەر بۆیە کەسانی ئاسایی هەروەها حەز دەکەن بۆ دەستەبەرکردنی هاودەردی برینەکانی خۆیان پیشانی کەسانی تر بدەن و ڕووداوە خەماویەکانی خۆیان باس بکەن. ئەوان لەمەی کە وردەکاریەکانی نیشتەرگەریەکانی خۆیان بۆ خەڵک باز دەکەن چێژ وەردەگرن و جاری وهەیە کە ممکنە ئەم ڕووداوانە خەیاڵی بن. بە هەر حاڵ مرۆڤ بۆ هێوربوونەوە خوازیاری هاودەردیە. هەر بۆیە ئەگەر دەتانەوێت خەڵکانی تر لەگەڵ خۆتان هاوڕێ و هاوڕابکەن لەگەڵ بیرروڕای ئەواندا هاودەردی خۆتان دەربڕن. پاری 19 دەستگرێک کە هەمووان حەزیان پێیەتی. من دیلکارنگی لە نزیکی چێلگەی جسی جیمز لە دەرەوەی مەیسوریدایە گەشەم کردووە. چێلگە جیمزم لە کایرنی میسوریدا دیوە کە ئێستاش هەرموڵکی جسی جیمزە. هاوسەرەکەی جسی جیمز بۆ من کۆڵە داستانێکی دەربارەی مێردەکەی جێڕاوەتەوە. ئەم ژنە بۆ میوتووە کە مێردەکەی چۆن دزی لە بانکەکان دەکرد و ئەو پارانەی کە لەم ڕێگەیەوە دەستی دەکەوت دەیدا بە خاوەن چێلگەکانی دراوسەی تا ئەوان چێلگەکانی خۆیان لە ڕەهن دەرباس بکەن. ئەم ئەگەرە هەیە کە جسی جیمز خۆی بە خاوەن بیرۆکە بداتە قەڵەم. هەمان بۆ چونکە شوڵتزی هۆڵندی کراولی دوودەمانچەیی و ئەلکاپن هەیان بوو. بەڵام ڕاستی ئەمەیە هەموو مرۆڤەکان کە لەگەڵیاندا مامەڵە دەکەن تەنانەت ئەو مرۆڤەی کە لە ئاوێنەکەی بەرامبەر خۆتەوە دەیبینی بۆ خۆیان ڕێز دادەنێن و لەو خەمڵانانەی کە بۆ خۆیان هەیەە خۆیان بە مرۆڤی چاک و خێرخواز دادەنێن. پیرمورگان لە باسێکدا کە تایبەتی کردووە بە شیکاری خود دەرونی مرۆڤ دەڵێت زۆربەی مرۆڤەکان بۆ ئەو کارەی ئەنجامی دەدەن بەڵگەیە خود هاندەریان هەیە. بەڵگەی یەکەم هەمیشە بەڵگەیەکی واقعیە و بەڵگەی دووهەم بە شێوەیەکی ئاسایی بەڵگەیەکی ئامانجیە کە بەڕای بکەرەکەی باش و پەسەند کراوە. هەموو تاکەکان ئاگاداری بەڵگەی یەکەم و دەیناسن و پێویست ناکات بۆ ناساندنی ئەو دووپاتکردنەوەیەکتان هەبێ. بەڵام لەبارەی بەڵگەی دووەمەوە چونکە ئێمە هەمومان تا ڕێدەیەک ڕۆشن فکر و ئامانجخوازین حەز دەکەین بیر لەو هاندەرانە بکەینەوە کە باڵا دێنە بەرچاو. هەر بۆیە ئەگەر دەتانەوێت لە خەڵکدا گۆڕانکاریەک بەدی بهێنن ئەوە دەستە و دامێنی هاندەرە شەریفەکانیان ببن. بەڕێزان مۆڵەت بدەن بە تێڕوانینێکی واقع بینانەوە سەیری ئەم مەسەلەیە بکەین کە ئایا بەکاربردنی ئەم شێوازە لە مامەڵە بازرگانیەکاندا هەروەها بیرۆکەی و ئامانجخوازانەیە بە ئەو بەسەرهاتەی کە بۆ هاملتیۆن فارلی پەنسیلڤانیایی ڕوویدا لێک دەینەوە. بەڕێز فارل کرێچیەکی ناڕازی هەبوو کە ئەوی ئاگادار کردبووە بە نیازە خانووەکەی بەرلەکاتی دانراواتە 4 مانگ زووتر لە کۆتایی هاتنی ماوەی کرێکەی چۆڵ بکە. بەپێی گرێبەستەکەی ئەم کرێچیت دەبوو 4 مانگی تر لەم خانوەدا بمێنێتەوە و مانگانە $55 کرێبدا. بەڕێز فارل بۆ قوتابیەکانی پۆلی جێڕایەوە. هەندێک جار $55 بۆ 4 مانگ دەیکردە $220 کە ئەم بڕەپارەیە بۆ من پێویست بوو. باوەڕکەن لە بار و دۆخێکدا بووم کە ئەم بڕەپارەیە ڕۆڵی خۆی هەبوو لە ژیانمدا. کرێچێکە هەموو ماوەی زستانی کە گرانترین وەرزی کرێ لە خانووەکەی مندا بەسەر دەبرد و ئەگەر خانووەکەی چۆڵ کردایە ئەوە بەکرێدانی سەر لە نوێ خانووەکە تاک و پاییزی ساڵی داهاتوو کارێکی گەلێک دژوار بوو. ئەگەر ئەم $220 بە جێبەجێکردنی تهدیدی کرێچێکە لە دەست دەربچوایە من ڕوبەڕووی مەترسیەکی گەورە دەبوومەوە. بەڕێز فارل پاش جێڕانەوەی هۆکاری کرێچێکە لەمەڕ چۆڵکردنی خانووەکە و تهدیدە جدیەکەی ئەو درێژەیدا. ئەگەر لەم بارەیەوە بە شێوەیەکی ئاسایی کارم بکردایە و پێم بووتایە کرێنامەکە سەر لە نوێ بخوێنێتەوە و بیرم خستایەتەوە کە هێشتا 4 مانگ لە ماوەی کرێکەی ماوە ئەگەر بێت و خانووەکەی چۆڵ بکات منیش کاردانەوەم دەبێت و لە ڕێی یاساوە ناچاری دەکەم کە کرێ ئەو 4 مانگە بدا ئەوە ئەنجامی گونجاوم نەدەبوو چونکە ئەو
لە قسەی خۆیدا جددی بوو پێی بە خاڵی لاوازی منیش بردەبوو کەواتە بەناچاری دەبوو لە ڕێگەیەکی ترەوە هەنگاو هەڵبگرم. بەڕێز چۆنیەتی مامەڵەی خۆی بەم جۆرە باس کرد. کاچی بەڕێز من داستانەکەی ئەوم بیست و هێشتاش باوەڕ ناکەم کە بەنیاز بیت خانووەکە چۆڵ بکەیت. ئەمە چەندەها ساڵەکاری من بەکرێدانی خانووە و لەم بارەیەوە هەندێک شت دەربارەی سروشتی مرۆڤ دەزانم. لە هەمان قۆناغی یەکەمدا کە ئێوەم بینی تێگەیشتم کە تۆ مرۆڤێک نیت بایەخ بە بەڵێن و پەیمانەکانت نەدەیت. لەم بارەیەوە ئامادەم و گرەویشت لەگەڵ بکەم. من لەم دەستکەوتی خۆم دەربارەی ئێوە باوەڕی تەواوم هەیە و ئەوەی کە قسەی من قبول بکەیت پێشنیار دەکەم. بڕیارەکەی خۆت لەسەر چەند پارچە کاغەزێک بنووسە بیخەنە سەر مێزەکەت و لەو بارەیەوە بیرکەرەوە. ئەگەر تا یەک مانجی تر کە خانووەکەتان لە خزمەتدایە و کرێکەشتان داوە لەسەر بڕیارەکەتان سەبارەت بە چۆڵکردنی سوور بوون ئەوە بەو کاغەزەوە وەرن بۆ لای من. منیش بەڵێن دەدەم هیچ کاردانەوەیەکم لە بەرامبەر ئێوەدا نەبێت و هیچ بانگەشەیەکم لەمەڕ چۆڵکردنی خانووەکە بەر لە کاتی دیاریکراوی خۆیدا بۆ یاسان نەبێت و بە پێچەوانەوە دانی پێدادەنێم کە بۆچوونی من دەربارەی ئێوە هەڵەبووە. بەڵام من هێشتا ئێوە بە پیاوێک دەزانم کە لەسەر وادە و بەڵێنەکانی خۆتان سوورن چونکە بەڕای من بارودۆخەکە بەدەر نییە لە دوو خاڵ. ئێمە یا مرۆڤین یاخود ئاژەڵ. هەڵبژارنی ڕەهەندی مرۆڤ بوون یاخود ڕەهەندی ئاژەڵ بوون بە تەواوەتی بەدەست خۆمانە. ئەو کاتەی کە ئاکامی ئەم گفتوگۆیم لە بەڕێز فارل پرسی لە وەڵام داوتی. لە کۆتایی مانگدا ئەو پیاوە هات و کرەیمانجی دوای ئەوەی بە پێی گرێبەستەکە لە پێشدا پێشکەش کرد و لەگەڵ ژنەکەیدا قسەی کردو و بڕیاریان داوە بەلایکەمەوە تا کۆتایی ماوەی گرێبەستەکە لەوێ بمێننەوە. ئەوان پاش گفتوگۆ لەگەڵ یەکتردا وەهای بۆچوو بوون کە تاکە ڕێگەی شەرافەتمەندانە لەم بارەیەوە ڕێزگرتنە لە بڕیارەکانی گرێبەستەکە. لورد نورکلف لەگەڵ چاپکردنی وێنەکەی لە ڕۆژنامەدا دژایەتی دەکرد کاتێک کە بینی وێنەیەکی نەشیاویان لەو ڕۆژنامەدا چاپ کردووە. زۆر ناڕەحەت بوو. بڕیاریدا بۆ سەرنووسەرەکەی نامەیەک بنووسێ و هۆکاری چاپی ئەو وێنەی خۆی کە نەشیاو بوو بپرسێ و پێشیان بڵێ کەچی دیمافی لە چاپدانی وێنەی ئەویان نییە. بەڵام لورد نورکلیف بیری لە دەرەنجامەکانی ئەو نامەیە کردەوە و بەخۆی وت ممکنە ئەم نامەیە سەرنووسەر هەن بدا تاکو زیاتر ئازارم بدا کەواتە پێویستە دەستەودامێنی شێوازێک بم کە تا ڕادەیەک سۆزدارانە بێت. چاکترین ڕێگە هێنانە ئارای سۆزی دایکاتیە. لورد نورکلیف لە دەستەودامێنبوونی هاندەرێکی شەریفی وەک سۆزی دایکاتی لە نامەیەکدا بۆ سەرنووسەری نووسی کا دەکەم کەچی دیوێنەی من چاپ نەکەن چونکە دایکم پێی خۆش نییە. ئەو کاتەی کە جاند ڕاکفلەر بەنیاز بوو داوا لەو پەیامنێرە ڕۆژنامەیانە بکە کە بۆ ئامادەکردنی وێنە و راپۆرتی ژیانی ئەو هاتبوون دواوێنەی مناڵەکانی چاپ نەکەن بۆ ئەم مەبەستە پەیوەست بوو بە هاندەرە شەریفەکانەوە و پەیامنێرەکانی قەنەعەت پێکرد. ڕاکفلەر بەوانی نەوت حەز ناکەم و مۆڵەت نادەم وێنەی مناڵەکان چاپ بکرێ بەڵکو ئەو دەسەودامێنی ئەو حەزە قەڵەوە بوو کە لە ناخی ئێمەدا هەیە لەمەڕ ئازارنەدانی مناڵەکان و بە ڕۆژنامەنووسەکانی وت. دۆستانی ئازیز دەزانن بەسەر هاتەکە چۆنە؟ بێگومان زۆرێک لە ئێوە خاوەنی منداڵن دەزانن کە ناوبانجی زۆر چ زەرەرێکی هەیە بۆ منداڵەکان. سایروس هاکاف کورتیس منداڵێکی هەژاری گەڕەکی مین کارەکەی خۆی بە بازدان دەست پێ کرد و پێشکەوتنێکی بەرچاوی بەدەست هێنا و توانی بۆ گۆڤاری ساتردەی ئیونینگ پۆست لیدزهوم ژۆرناڵ ملیۆنەها خوێنەر دەست بخە. بەڵام ئەم لاوە چاکە لە سەرەتادا لە دەسەڵاتیدا نەبوو ئەو بڕەپارەی کە خاوەنەکانی بڵاوکراوەکانی تر دەیدەن ئەمیش بیدا. ئەو نەی دەتوانی پارە بدات بە نووسەرە لێهاتوە پیشەیەکان تاکو بابەتی بۆ بنووسن. بەڵام لەبەر بێپارەیی کارەکەی ڕانەگرت. ئەو دەسەودامێنی هاندەرێکی شەریف بوو بۆ نمونەتوانی لویزامی ئەلکود نووسەری ناوداری ژنانی بچووک ناچار بکە تاکو لە لووتکەی ناوبانجی داوتاری بۆ بنووسێ. ئەو بۆ ئەم کارە چەکێکی $100 بە ناوی خاتو ئەلکۆتەوە دەرنەکرد بەڵکو ژمارەیەکی زۆر کەمی و ئەو دامەزراوەیە نار کە ئەلکود پەیوەست بوو پێوەی. لێرەدا پێدەچێت ئێوەی خوێنەر بە بەدبینیەوە پرسیار بکەن کاچی بەڕێز ئەم دەستورە کارەی ئێوە ممکنە دەربارەی کەسانێک وەک ئەلکود نوتکلیف و ڕاکفلەر بێت بەڵام چۆن دەتوانین ئەمە دەربارەی کەسانێک بەکار ببین کە زۆر تووڕەن و ئێمەش دەمانەوێت پارەیان لێداوە بکەین؟ بۆ هەیە حەق بە ئێوە بێ هەموو دەستورە کارەکان لە هەموو بارێکدا بۆ سوودوەرگرتن ناشێن یاخود بەواتایەکی تر لەگەڵ هەموو کەسێکدا ناکرێت بە شێوازێک مامەڵە بکرێ. ئەگەر لەو بەرەنجامانەی کە هەر ئێستا بەدەستی دەهێنن ڕازین چ پێویست دەکا کە بیگۆڕن؟ ئەگەریش ڕازینین بۆچی تەجروبەی ناکەن؟ لە هەر حاڵێک داوا دەزانم کە ئێوە لە خوێندنەوەی ئەم داستانەی کە جیمزلام توماف تابی پێشووی من جێڕایەوە چێژ وەردەگرن. 6 نەفەر لە مشتریەکانی کۆمپانیایەکی چاکردنەوەی سیارە ئامادە نەبوون حەقی حسابەکەیان بدەن کە بۆ چاکردنی سیارەکانیان بوو. جێسەرنجە کە هیچ جێکێکیان دژایەتیان لەگەڵ هەموو بڕەپارەکەدا نەبوو. هەریەکەیان لە بەرامبەر بڕە ناواقعیەکان ناڕەزایەتیان دەردەبڕی. ناڕەزایەتی مشتریەکان لە حاڵێکدا بوو کە هەمویان پێشتر بۆ تێکڕای ئەو خزمەتانەی کە بۆیان کرابوو واژۆیان کردهبوو بە پێشنیاری خۆشیان کارەکانیان بۆ ئەنجام درابوو. بەشی ژمێریاری هەندێک هەوڵیدا بۆ وەرگرتنەوەی ئەو بڕەپارانە بەڵام ئەنجامی نەبوو. ئەو کارانەی کە کرابوون کورتەکەی بەم جۆرەیە. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو
بەرهەمهێنراوە. لەم سنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایدی لاوان. بۆ پەیوەندیکردن 1950 172 0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنیان بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 1950 495 14 10. یەکەم نوێنەرانی کۆمپانیا سەردانی هەریەکە لە مشتریەکانیان کرد و پێیان وتن کە گوایە هاتوون بۆ وەرگرتنی ئەو پارانەی کەلایەنە و تا ئێستا نەیانداوە. دوو ژمێریاری ئاگادارکردنەوە لە هەموو بوارەکاندا کۆمپانیا لەسەر حەق و مشتریەکان هەڵە دەکەن و مافی ئەوەیان نییە کە ڕازی نەبن. سێ نوێنەرانی کۆمپانیا بۆ مشتریەکانی ڕوون کردەوە کە پسپۆڕانی کۆمپانیا لە کاروباری چاکردنەوە و بڕی تێچوەکان لەوان شارەزاترن و زانیاریەکانی مشتری لەچاو ئەواندا زۆر کەم و هیچە و مەشتومڕ سوودی نییە. بەڵام هیچ یەک لەو کارانە شێوازەکانی کۆمپانیا نەبوونە هۆی ئەوەی کە مشتریەکان حسابەکەی خۆیان بدەن. بەرەنجامی ئەو هەڵانەش مەشتومڕ بوو، ئاکامەکەشی دڵڕەنجانی هەردوو لە. خۆشەویستان، سەرۆکی ژمێریاری کۆمپانیا پاش ئەو هەوڵەش کەس خواردوانە لە ڕێی دەست بەداوێن بوونی یاساوە هەستا بەو کارە بەختەوەرانە بۆ ڕێخستنی بانگەشەنامەکەی ناچار بوو سەردانی بەڕێوەبەری گشتی کۆمپانیا. ئەو سەرەتا هەستا بە لێکۆڵینەوە دەربارەی پێشینەی ئەو مشتریانەی کە خۆیان لە دانی ئەو پارەیە دزیبەوە. بۆی دەرکەوت هەمویان لەو کەسانە بوون کە هیچ کات قەرزی خۆیان دوانە خستووە، کەواتە بۆی دەرکەوت دەبێت کێشەیەک لە ئارادا هەبێ. هەڵەکە لەکوێدا بوو؟ بەرگی پسوڵەی حسابەکان واقعی و مشتریە ناڕازیەکانیش واقعی. بەڕێوەبەری گشتی کۆمپانیا بە یارمەتی تەجروبەی ساڵەها کاری خۆی بۆی دەرکەوت کە هەڵە لە چۆنیەتی داواکردنەکەدا بووە. هەر بۆیە دەستوریدا بەڕێز تۆماس بەرپرسی پسوڵەکان و نوێنەری کۆمپانیا تاکو هەستێ بە وەرگرتنی پارە داخراوەکان لەو مشتریە ناڕازیانە. بەڕێز تۆماس لە جێڕانەوەی ئەم بەسەرهاتە بۆ قوتابیەکانی پۆل هەوڵەکانی خۆی بەم قۆناغا دابەش کردووە. یەک، من بەو مەبەستە لەگەڵ مشتریەکاندا دیدارم دەکرد تاکو پێیان بڵێم قەرزەکەی کۆمپانیایان ماوەیەکی زۆرە نەداوە و منیش ڕاست پێرراوم تاکو ئەو پارانە وەربگرمەوە. کۆمپانیا هیچ گومانێکی لە ڕادەی قەرزەکەی ئێوە نییە و هیچ هەڵەیەکیش نەکراوە. بەڵام من ئەم کارم نەکرد. لە کاتی سەردانمدا بۆ لای هەریەکە لە مشتریەکان بەبێ ئاماژەدان بە قەرزەکەی ئەوان و داواکاری کۆمپانیا دەموت بۆ ڕاگەیشتن بە کارە ئەنجامدراوەکانی کۆمپانیا هاتووم و دەمەوێت بزانم کە چی دەبوو بکردایە کە نەکراوە. دوو، گوێم لە قسەکانی مشتری دەگرت تاکو ڕاستی مەسەلەکە ڕوون بێتەوە تا ئەو کاتە هیچ ڕادەربڕینێک لەلایەن منەوە ڕووی نەدەدا. لە کۆتاییم قۆناغەدا تەنها بە مشتریم دەوت کۆمپانیا ناڵێت کە هەڵەی نییە، مرۆڤەکان هەڵە دەکەن، کۆمپانیاش بریتیە لە کۆمەڵێک مرۆڤ. سێ، من هەر بە مشتریم دەوت زۆرم حەز لە سیارەکەی ئێوەی و دەزانم زیاتر لە هەر کەسێکی تر ئێوە شارەزایی باش و خراپی ئەم سیارەیەن. چوار، پاشان مۆڵەتم دەدا بە مشتری تاکو قسە بکات و بیسەلمێنێ کە لە هەمووان زیاتر شارەزایی کەم و کەسری سیارەکەیەتی. ئەوان پێویستیان بەم جۆرە پەیوەستبوون و هاودەردی دەربڕینە هەبوو. لەو بوارانەدا وەکو پێویست دەبوو ئەوان چاوەڕوانیان دەکرد و منیش لەگەڵیان دەدوام. پێنج، سەرنجام کاتێک کە مشتریەک عاقڵ دەبوو دەهاتە سەرڕێ ئەوە بابەتە سەرچەکەم دەخستە ڕووام لێ دەکرد کە بە ویژدانەوە داوەری بکە. پاشان کاتێک کە بە تەواوەتی هەستم دەکرد دەستودامێنی هاندەرە شەریفەکانی مشتری بووم ئەوە بەم جۆرە قسەم دەکرد. دەزانم بابەتەکە گەلێک خراپ لێک دراوەتەوە. نوێنەرانی ئێمە ناڕەحەتیان کردوون و ئێوەش تووڕە بوون. نەدەبوو ئەمە ڕووی بدایە. من لەمەڕ ئەوە زۆر بەداخەوم و داوای لێبوردن دەکەم. لەو ماوەیەدا کە گوێم لە قسەکانی ئێوە دەگرت کەوتمە ژێر کاریگەری و هۆگری و ویژدان پاچی ئێوە. ئێستاکە ئێوە ئەوەندە باش و بە ویژدانن چاکە بکەن و ئەو حسابەی کۆمپانیا لێک بدەنەوە چونکە هیچ کەس ناتوانێت بە ئەندازە ئێوە وردەکاریەکانی لێک بداتەوە. ئەمە پسوڵەی حسابەکەیە. چاک دەزانم ئەگەر بەڕێستان بتانەوێ ئەم حسابە دەستکاری بکەن و چاچی بکەن ئەوە بە هەمان شێوە دەیکەن کە سەرۆکی کۆمپانیا بوونایە. بە هەر حاڵ چارەسەری ئەم کێشەیە دەخەمە ئەستۆی جەنابتان. هەرچی ئێوە بفەرمون قبوڵە. بێگومان دەتانەوێت بزانن کە مشتریەکان حساب و کتابەکەیان چاکردووە. بڵێ هەندێکیان بڕێک ژمارەی بچووکیان دەستکاری کردووە. تەنها یەکێکیان زۆرینەی چاکردنەکەی بەلای خۆیدا داشکان. بەڵام لە تێکڕاییدا 5 نەفەریان زۆرترین بڕەپارەیان پێشکەش کرد کە چاوەڕوان نەکراو بوو. خاڵی جێی سەرنج ئەوەیە کە بە درێژایی 2 ساڵی دوای ئەوە سیارەی نوێمان بەم 6 مشتریە فرشت. بەڕێز توماس لە ڕوونکردنەوەی کارەکەی خۆی داوتی تەجروبە فێری کردوم لە کاتێکدا کە ناتوانم زانیارێکی گشتگیر لە مشتری بەدەست بێنم. چاکترین ڕێگە دەستە و دامێنبوونی پاچێتی
ناسازی دروستکاری و ڕازگۆیی گریمانەیی لایەنی بەرامبەرە. لەم کاتەدا هاندەرە شەریف و ڕەسەنەکانی ئەو دەوروژێنم و ئەویش خۆنەویستانە لە بەرامبەر هاندەرە شەریفەکانی خۆیدا بەڵێندەر دەبێت. حەق بە بەڕێز تۆماسە، چونکە منیش لەو باوەڕدام بێجگە لە حاڵەتی شاس هەموو تاکەکان لە بەرامبەر وروژاندنی هاندەرە ڕەسەن و شەریفەکان کاردانەوەی گونجاو پیشان دەدەن. بەواتایەکی ڕوونتر هیچ کەس ئامادە نییە کە بە ئێوەی بسەلمێنێ کە مرۆڤێکی شەریف، پاک، ڕازگۆ، دروستکار و ئەمانەتدار و بەڵێندار نییە. ئەوش لە کاتێکدا کە ئێوە بەو تانوتووە و هاسیفەتگەلێکی هەیە. کەواتە ئەگەر دەتانەوێت خەڵکان بە پێی خواستی ئێوە ڕەفتار بکەن، چاکترین ڕێگە ئەوەیە کە لەم یاسای خوارەوە پەیڕەوی بکەن، دەستە و دامێنی شەریفترین هاندەرەکان بن. پاری 20. بۆچی ئێوە لە کارە چاکەکان پەیڕەوی ناکەن؟ خۆشەویستان، کارێک کە لە سینەما و ڕادیۆدا بەرەنجامێکی باشی دەستخستووە و دەتوانێت پاش گونجاندنی لەگەڵ کات و شوێندا ببێتە مای سوودوەرگرتنی ئێوە. نزیکەی نیو سەدە لەمەوبەر بڵاوکراوەی فیلادلفیا یونینگ لەلایەن گروپێکەوە کەوتە بەرهێرش. هەڵبەتە بە شێوەی پڕۆپاگەندەی نەرێبوو. پڕۆپاگەندەچیەکان بەو تۆمەتە بەڵگەدارانەی کە ئاراستەی بڵاوکراوەی فیلادلفیا یونینگیان دەکرد لە دژی ئەوە چپەچپێکی مەترسیداریان دەست پێ کرد بوو. نیازی پاشەکشێکردنیشان نەبوو. لێواری تیژی هێرشەکانی ئەوان ئاراستەی بێبایەخی بابەتەکانی بڵاوکراوەی فیلادلفیا یونینگ بوو. لە میانەی ئەودا ئاگاداری ئەو کەسانیان دەکردەوە کە بەنیاز بوون لەو بڵاوکراوەیەدا پڕۆپاگەندە بڵاوکەنەوە بەوەی کە ئەو بڵاوکراوەیە شوێنپێیەکی بێبایەخ و بەهایە بۆ پڕۆپاگەندەکانی ئەوان و بگرە مەترسیداریشە. بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ هەوڵەکانی بەدخوازان کارێکی دەستبەجێ پێویست بوو، چونکە درێژەی ئەو چپەچپ و ورتە مەترسیدارە بە سەرمێشکی خوێنەراندا کاریگەری نەشیاوی دادەنا و ئەمەش بۆ بڵاوکراوەی فیلادلفیا یونینگ زیانبار بوو. بەڵام ئەم کارە خێرا و دەستبەجەیە چۆن دەکرا؟ بەڕێوەبەری بڵاوکراوە دەبوو چی بکات؟ بەڕێوەبەر و خاوەن ئیمتیازی بڵاوکراوەی فیلادلفیا یونینگ لەو ڕۆژەوەی کە سەختترین هێرش ڕوویدا بوو هەستا بەکارێکی زۆر جوان. ئەو هەموو بابەتەکانی بڵاوکراوەکەی پۆڵێن بەندی کرد و وتارەکان و هەواڵەکان و ڕاوەکان و لە یەک ڕیزبەندی منتیقیدا بە شێوەی کتێبێک چاپ کرد. جێی سەرنجە کە بابەتەکانی ژمارەیەکی بڵاوکراوەی فیلادلفیا گۆڕا بە کتێبی 308 لاپەڕی. وها کتێبێک لەو ڕۆژگارەدا بەلای کەمەوە $2 بایەخی هەبوو لە کاتێکدا کە هەر ژمارەیەکی فیلادلفیا تەنها بە 2 سنت بوو. چاپ و بڵاوکردنەوەی کتێبی ناوبراو ئەم بابەتەی سەلماند کە بڵاوکراوەی هێرش لەسەرکراو لە خۆگری بابەتگەلێکی بەسوودی زۆر بوو و زیاتر لە چەند $1 نرخی هەبووە لە کاتێکدا خوێنەرەکانی ئەو بڵاوکراوەیە تەنها 2 سنتیان داوە. پۆڵێنکردنی بابەتەکان ئەم مەسەلەی سەلمان کە نووسەرانی فیلادلفیا یونینگ هەمویان خاوەنی واقعبینی ئاشکرایی و ئامانەتدارین لە گواستنەوەی بابەتەکاندا. بایەخ و بەهای فیلادلفیا یونینگ کاتێ دەرکەوت بابەتەکانی لە کەنار یەکتردا ڕیزکران و بەهاکەمەکان گۆڕان بە بەها واقعیە سەرنجڕاکێشەکان و دەمی بەدخوازانی دەمکوت کرد. کتێبی پڕۆپاگەندە لە فرۆشیاریدا کە بەرهەمی کۆفمانە لەگەڵ ئەوەدا کە ساڵەها لە نووسینی ئەو کتێبە تێدەپەڕێت و بابەتەکانی لەگەڵ بازار پەیداکردنی ئەمڕۆدا وەها هەماهەنگی ئەو تۆی نییە، بەڵام لەگەڵ ئەوەش لە خۆگری بابەتی وروژێنەر و سەرنجڕاکێشە. بەڕێزان، نووسەر لە پیشاندانی گرنگی شێوازەکانی پڕۆپاگەندە کۆمەڵە نمونەیەک دەهێنێتەوە کە لەوانە پڕۆپاگەندەی سەلاجەی ئەلکترۆلۆکسە. نووسەر لەم بارەیەوە دەنووسێت: فرۆشیارانی ئەلکترۆلۆکس لە کاتی فرۆشتنی سەلاجەدا لە پاڵیدا ڕادەوەستان و شقارتەیان دادەگیرساند بۆ ئەوەی موشتەری قەناعەت کات کە دەنجی داگیرساندنی شقارتەیەک وەک لە دەنجی سەلاجەیەک لە کاتی ئیشکردندا زیاترە. نمونەیەکی تر، سایروس ڕووبا کە هەوڵی زۆری دەدا تاکو کەتەلۆژی کڵاوە بەرهەم هاتووەکان لە کارگەکەی ئەودا واژۆی ئانسارزن ئەستێرەی بەناوبانجی پێوە بێ. کرایسلەر فلیمەکانی ناچار دەکرد تاکو لەسەر ئۆتۆمبیلەکانی بەپێوە ڕابۆستن تاکو بەم جۆرە پتەوی ئەو ئۆتۆمبیلانە دەربخات. جۆرج ویلبوم لەو باوەڕەدا بوو کە ئەگەر ئاگادارکردنەوە جوڵاوەکانی پش و شەی مەعرەزەکان لە جوڵە بخەن ئەوە لە 80% بینەران کەم دەبنەوە. ناوی میکی ماوز لەسەر هەر یاریێکی منداڵان هەبێت دەبێتە هۆی فرۆشتنی. کۆمپانیا فڕۆکەوانیەکان بە گرتنی وێنە هەواییەکانی شارە گەورەکان و نمایشکردنیان موشتەری بۆ خۆیان دەستەبەر دەکەن. شیرینی فرۆشەکان و میوە فرۆشەکان بە چەسبکردنی گڵۆپی ڕووناچی جۆرا و جۆر لەسەر کاڵاکانی خۆیان ڕای موشتەریەکان بۆ خۆیان دەستەبەر دەکەن. ئەم بەرهەمە بە سپۆنسەری سەنتەری دکتۆر بەڵێن بۆ چاندنەوەی مو بەرهەم هێنراوە. لەم سەنتەرە بە پێشکەوتوترین شێوازی زانستی و بەبێ نەشتەرگەری چاندنەوەی مو ئەنجام دەدرێت لەلایەن پزیشکی پسپۆڕ و هەڵگری بڕوانامەی بۆردی ئەمریکی لە چاندنەوەی مو. ناونیشان هەولێر ڕێگای کەس نەزان دووسایی دیلاوان. بۆ پەیوەندیکردن 0850 172
0132 مافی بڵاوکردنەوە و کۆپیکردنی ئەم بەرهەمە پارێزراوە بۆ سەنتەری شیفا لە هەولێر. بۆ زانیاری زیاتر 0850 495 14 10. بەڕێز ڕیچارد بردن و ئۆلوین بوس مامۆستایانی زانکۆی نیویۆرک 15,000 جار لەگەڵ فرۆشیاراندا چاوپێکەوتنیان کرد و بەرهەمی کاری خۆیان لە کتێبێکدا بەناوی چۆن دەتوانرێت لە مشتومڕدا سەربکەویت بڵاو کردەوە. ئەوان بنەمای ئەزمونکراوی خۆیان لە وتارەکان دەخستە ڕوو. لەسەر ئەم کتێبە فیلمێک ئامادەکرا کە لە سەداها دامەزراوە و کۆمپانیادا نمایشکرا. ئەوان بەم هۆکارە فرۆشیاران فێر دەکەن کە ڕێگە و شێوازی فرۆشیاری چییە. لەم بەرهەمەدا بە فرۆشیاران وتراوە کە لە چکارێک دەبێت خۆیان بە دوور بگرن و لە چ شتانێک دەبێت سوور بن و چ ڕێگەیەک بگرنە بەر. ئەمڕۆ دنیای وێنە و نمایش و پیشاندانە. دەرخستنی ڕاستیەکان بە تەنیا بەس نییە. دەبێت لە هەوڵی بەرجەستەکردنی ڕاستیەکان بین. بۆ سەرکەوتن هیچ چارەیەک نییە جگەلەوەی هەموو شتێک لە پۆششێکی جوان و دڵخوازدا پیشانی خەڵک بدەین. ئەگەر لەم نمایشەدا ڕای خەڵکی دەستە بەربوو ئەوە سەرکەوتنیش بەدەست هاتووە. لە شێوازی بێوێناکردنی ڕاستیەکاندا سوود لە رادیۆ، تەلەڤیزیۆن و سینەما وەردەگیرێت. ئێوەش ئەگەر دەتانەوێت سەرنجی خەڵکانی تر بۆ خۆتان دەستە بەرکەن ئەم ڕێگەیە بگرنە بەر. ئەو کەسانەی کە پسپۆڕن لە بواری ڕازاندنەوەی شوشەی معرەزەکاندا ئەم خاڵەیان لەبەر چاوە کە لە خوارەوە دەیجەڕمەوە. یەکێک لە بەرهەمهێنەرانی مەرگەموش بە هەرێکە لە نوێنەرانی فرۆشی خۆی 2 مشکی زیندوی داکوتە لە معرەزەکانی خۆیاندا نمایش بکەن. تا ئەو کاتەیە ئەم مشکانە زیندوو بوون و لە معرەزەکەدا ئەمسەر و ئەوسەریان دەکرد. فرۆشی دوکانەکە لە 5 ئەوەندا تێپەڕی دەکرد. جیمز بە بوینتون کە لە کارمەندانی یەکێک لە دامەزراوەی بەرهەمهێنانی ئامێری ئارایشکردنە لە ئەمریکادا ڕاست پێرابوو کە هەستێت بە ئامادەکردنی لیستێک لە نرخی جۆرەکانی کەلوپەلی ئارایشکردن و جوانی لە بازاڕدا. ئەم کارە بۆیە درابووە بەڕێز بوینتون چونکە ڕکەبەرەکانی دامەزراوەی ناوبراو هەستان بە دابەزاندنی نرخەکانی خۆیان و لەم پەیوەندیشدا دەیانگوت و بانگەشەیان دەکرد کە گوایە باشبوونی کاڵاکانیشیان هەر زیادی کردووە. بوینتون لەم بارەیەوە وتی کاتێک کە بۆ ڕاگەیاندنی ئەنجامی کارەکەم چوومە ژووری سەرۆکی دامەزراوەکە لەو شێوازانەی کە بۆ لێکۆڵینەوە سوودم لێ وەرگرتبوون بەرگری بکەم. بەڵام سەرۆک بەو پەڕی کە لە ڕقیەوە هەوڵیدا تاکو قەناعەتم پێ بکات کە کارەکەم هەڵە بووە. من کە دەمزانی کارەکەم هەڵە نەبووە لە بەرامبەر سەرۆکدا پاشەکشەم نەدەکرد. ئەو ڕۆژە کاتی هەردوو کەسەکەمان بە خۆڕایی بەفیڕۆچ و ئەنجامێکمان نەبوو. ڕۆژی دوایی کە بڕیار بوو بسمە سەردانی سەرۆک دەستە و دامێنی شێوازێکی تر بووم لەمەڕ بەرگریکردن لە بەرهەمی کاری لێکۆڵینەوەکانی. کاتێ چوومە نووسینگەی سەرۆکەوە ئەو خەریک بوو بە تەلەفۆن قسەی دەکرد. من لەو هەلە سوودم وەرگرت و جانتاکەم کردەوە. 32 قوتووی کرێم و پاودەرم لەسەر مێزەکەی ڕیز کرد. ئەو هەموو ئەم بەرهەمانەی دەناسی کە ڕکەبەری بەرهەمەکانی خۆی بوون. من لەسەر هەر قوتوویەک بەرەنجامی لێکۆڵینەوەکانم نووسی بوو. بەرچەسپی لەسەر قوتووەکان لە واقعدا پیشاندەری ئەم هەوڵە بوو کە من لە کارەکەمدا سەرفم کردبوو. هەبوونی قوتووەکان و بەرچەسپەکانیان بووە هۆی ئەوەی کەچی دی مشتومڕ دروست نەبێ. سەرۆک یەکەیە کە قوتووەکانی هەڵگرت و بەرچەسپەکەی سەریانی خوێندەوە. پاش ئەوە توێژێکی دۆستانە دەستی پێکرد. ئەو بە بەرهەمی لێکۆڵینەوەکانم زۆر پەیوەست بوو. ئەمە لە حاڵێکدا بوو کە بەر لەو گفتوگۆیە ئەو تەنها دەخولک مەجای پێدا بووم تاکو بەرهەمی کارەکەمی بە کوردی بۆ بەیان کەم. دەخولک تێپەڕی 20 خولەکی تر ڕۆیی 40 خولەک 50 خولەک 1 سەعات. چەند خولەکێک لە سەعاتەکە لایدا بوو. گفتوگۆی ئێمە هەروە بەردەوام بوو. باسەکەش لە ڕەهەندی دڵخوازی مندا هەنگاوی دەنا. بوینتون لە کۆتایی بەسەرهاتەکەی بۆی ڕوونکردینەوە. لە چاوپێکەوتنی دووهەمدا هەمان ڕاستیەکانی چاوپێکەوتنی یەکەمم بەیان کردبوو. بەڵام لە دیداری دووهەمدا لە هونەری بەرجەستەکردن و وێناکردن سوودم بینی. بەڵام ئەو بەرەنجامەی کە لە دیداری دووهەمدا دەستم کەوت لەگەڵ بەرەنجامی دیداری یەکەمدا هیچ بەراورد نەدەکرا. ئێستا لە دیداری دووهەمدا لە 100% گەیشتمە ئەوەی کە دەمویست. کەواتە ئەگەر دەتانەوێ خەڵکی ناچارکەن بە پێی میلی ئێوە ڕەفتار بکەنەوە بیر و باوەڕ و بابەتە جێسەرنجەکانی خۆتان بە جۆرێکی جوان و لە دڵدا شیرین بەرجەستە بکەن تا دەتوانن بە شێوەیەکی سەرنجڕاکێش نمایشیان بکەن. خۆشەویستان و ئازیزانم بەشێکی ترمان پێشکەشکردن لە پەرتووکی ناوازەی هونەری هاوڕێگرتن و شێوازی هەڵسوکەوتکردن لەگەڵ خەڵکیدا. نووسینی دلکارنگی و وەرجێڕانی عەدنان سوجادی. سڵاو ڕێزی من بەختیار عەبدوڵڵا لە ستۆدیۆ، ئاسۆ حوسێن تۆماری دەنگ، ئازاد حەسەن مۆنتاژ و جێبەجێکردن بۆ ئێوە. بەخوای گەورەتان دەسپێرین. پشت بەخوا لە بەشێکی نوێتردا بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەینەوە. خواتان لەگەڵ.